لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان ناوی کتێب پاپالانگی پیاوەسپیەکە. وتەکانی تویاوی سەرۆکی خێڵەکانی زەریای باشوور، نووسینەوە و ئامادەکردنی ئێری شێورمان، وەرگێڕانی لە سویدیەوە خەبات عارف، بابەت وتە، دیزایانی تێکست دانا حەسەن، نۆبەتی چاپ 1/2016، چاپخانەی ئەندێشە، تیراژ 1000 دانە، نرخی کتێب 4000 دینار. ژمارەی سپاردن لە بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 1567 ساڵی 2016 پێدراوە. ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 122 لاپەڕەیە. ئامادەکردنی ئاواتکوێستانی، خوێندنەوەی هاوڕێتان ئیمان ئەلی، کاری دەنگ و مۆنتاژ ئاواتکوێستانی، بەرواری تۆمارکردن 28 دەی 2007. گوێگرانی خۆشەویستی کتێبخانەی شنەوای دەنگی ئاگدار ئەکەینەوە لە هەر کەم و کوڕێک بمان بورن و بۆ ڕخنە و پێشنیارەکانتان ئەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنەوە ئاگدارمان بکەنەوە 053 328 71 97. ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان، مەڵبەندی گشتی سلێمانی، شەقامی 60 مەتری بەرامبەر سەنتەری بۆڵینگ، لەگەڵ ڕێز و خۆشەویستی ستافی کتێبخانەی شنەوای دەنگی. شنەوای دەنگی. گوێگرانی خۆشەویستی شنەوای دەنگی، بەر لەوەی بچینە سەر پێشەکی، فەرمون ئێوە کورتەیەک دەربارەی پاپالانگی. پاپالانگی بەمانای پیاوەسپیەکە یان بیانەکە دێ، دەقا و دەقیش نیاز لە ئەو کەسەیە کە ئاسمان شەق دەکات. یەکەم پیاوی سپی کە بۆ بڵاوکردنەوەی ئاینی دیانان گەیشتە دوورگەکانی سامووە بە کەشتێکی چارۆکەداری سپیگەیی. دانیشتوانی ئەو کۆدورگەیە ئەو کەشتیان لە دوورەوە وەک کونێک لە ئاسماندا هاتە پێشچاو، کونێک کە لەوێوە پیاوەسپیەکە هات بۆ لایەن. ئەو پیاوەسپیە ئاسمانی شەق کرد. پێشەکی کتێب لاپەڕە 1. پێشەکی لاپەڕە 1. هەرگیز نیازی تویاوی ئەوە نەبوو ئەموتانە لە ئەوروپا بڵاو ببنەوە یا ڕێبدا بە چاپ بگەێنرێن. ئەموتانە تەنیا و تایبەت بۆ هاوڵاتە پۆلۆنیسیەکان بوون و هیچی ترنا. کاتێک ئەموتانی ئەو مرۆڤە لە ئێستادا بە خوێنەرانی ئەوروپا گەێنم بێ ئەگەداری و بەدڵنیاییشەوە دژ بەخواست و ویستی ئەو لەو بڕوایەدان بۆ ئێمەی پیاوانی سپی بەڵەد و چاوکراوە بێبەها نەبێلەوە بە ئاگابین. مرۆڤێک کە هێندە لە سروشتەوە نزیکە چۆن لە ئێمە و لە کلتورەکەمانە ڕوانێ. ئێمە لە چاوانی ئەوە خۆمانە بینین لە ڕوانگەیەکەوە کە هەرگیز بۆ خۆمان ڕێتێ نابین. هەرچەندە جۆری دیتنی ئەو لەوانەیە ساویلکانە بگرە مناڵانە و لاوازیش بێتە بەرچاو، بە تایبەت لای ئەو کەسانی زیاد لە پێویست بە شارستانیتەوە نازن و شانازی پێواکەن. بەڵام لەگەڵ ئەوەشا ئەکرێت زۆر لەو شتانی تویاوی ئەیانگێڕێتەوە لەگەڵ مرۆڤانی زیرەک و لە خۆبردوودا بگونجێن و بیانگەێنێتە سەر ڕاستەڕێی بیرکردنەوە و ناچاریان بکە بە لە خۆڕوانین و بیر لە خۆکردنەوە، چونکە دانایی ئەو لە سادەی ئەو گیانەوە سەرچاواگرێ کە خوا ئەیبەخشێ نەک لە زانستێکی نووسراوەوە. ئەموتانە بێکەم و زیاد هەوڵدانێکە بۆ داواکردن لە گەلانی سەرەتایی نیشتەجێی زەریای باشوور تا خۆیان لە دەستگەلانی زانیار و ئاگداری دانیشتووی کیشوەری ئەوروپا ڕزگار بکەن. تویاوی کە ڕقی لە ئەوروپا دەبووەوە بە تەواوی لەو بڕوایەدا بوو کە باو باپیرانی هەڵەیەکی زۆر گەوریان کردووە کاتێ ڕێیان بە خۆیان داوە بەو ڕووناکاییان نەشاد بن کە لە ئەوروپاوە دەهات. کوتومت وەک ئەو کچەی خەڵکی ڤاگاسا کە لە ڕووی ئەو پیاوە ئاینیانەدا کە بۆ بڵاوکردنەوەی ئاین گەیشتبوونە کۆدورگەکان وەستایەوە پێیوتن بەڕی خۆتانە بڕۆنەوە و لێمان بگەڕێن ئەی گیانە شەڕەنگێز و بەدەکان. تویاویش لە ئەوروپا ئەو گیانە تاریک و ڕێنوێنیە ڕوخێنەرەی بینی کە مرۆڤ ئەگەر بە تەنگ پاکژی و بێتاوانی خۆیەوە بێ ئەبێ خۆی لێ بپارێزێ. یەکەمین جار کە تویاویم ناسی دوورە پەرێز و دابڕاو لە دنیای ئەوروپاییەکان لە ئۆپۆلۆ، ئەو دوورگە بچکۆلە لا تەریکەی ئەکەوێتە کۆدورگەی سامواوە لە گوندی تیاڤەیە ئەژیا کە بەخۆی تێیدا دەسەڵاتی یەکەم و سەرەکخێڵی مەزن بوو. لە یەکەمین دیداردا پیاوێکی کە تێڕ و خۆشم هاتە پێشچاو، پیاوێک کە نزیکەی 2 مەتر درێژ بوو، لە شێکی یەکجار تۆکمە و بتەوی هەبوو کەچی پێچەوانەی ئەمە دەنگی وەک دەنگی ژنێک نەرمونیان و ئارام بوو. چاوەڕەشە گەورە و بە قوڵاچوەکانی کە 2 ئەبروی ئەستور دەورەیاندا بوو ڕقی و تێڕامانیان پێوە دیار بوو. بەڵام لەگەڵ قسەکردندا گەرمدا دەهاتن و هەستێکی ڕەوشەن و پڕ لە ڕەزامەندیان پیشانەدا. وەکوتر هیچ شتێک تویاوی لە دانیشتوانی ئەو کۆدورگانە گیانە دەکردەوە. ئەویش وەک هەر یەکێکی دی ئێواران کاوای خۆی خواردەوە و بەیانیانیش ئەچوو بۆ لاوتۆ
یامس و مۆز و تاروشیە خوارد بە پێی نەریت و خووە پەیڕۆکراوەکانی دەوروبەریشی هەڵسوکەوتێ کرد. تەنیا ئەوانەی زۆر لەی نزیک و جێی بڕوای بوون دەیانزانی لە هەستی ئەودا چی دەبزوێ، یا کاتێک چاونیوەن و قاو لەسەر ڕایخی قوڵیتەکەی ڕادەکشا وەک ئەوەی خەون ببینێ بە دوای چلێک دانەوە و ڕاوەکردنێک ئاگەڕێ. بەگشتی دانیشتوانی ئەو کۆدورگەیە وەک منداڵێک کە بەتەنیا لە زێدی هەست و نەستەکان و بە تەواوەتیش لە کاتی ئێستادا بێ ئەوەی هیچ مەودایەکی لەگەڵ خۆیدا یا لەگەڵ نزیکترین کەسدا لێەوە یا لەگەڵ دەوروبەرەکەیدا هێشت بێتەوە ئەژین. بەڵام توی یاوی سروش شتێکی جیاوازتر بوو، ئەو زۆر لە وێکچۆکانی بەرزتر بووبەوە چونکە هۆشمەندی هەبوو. هۆشمەندی ئەو هێزە ناوەکیی لە هەموو شتێک زیاتر ئێمە لە خەڵکە سەرەتایەکان جیاکاتەوە. دەکرێت ئەم بارە جیاوازەی تویاویش هۆی سەرەکی بوو بێ بۆ ئەو خواستی ژیان لە ئەوروپای دووردا تاقیب بکاتەوە. ئەمە بۆ ئەو تاسە و ئارەزوێکی بەهێز و پڕ لە داوا بوو کە هەر لە کاتی چوونیەوە بۆ فێرگەی ئاینی تێیدا دەرکەوت و دواتر بۆ یەکەم جار لە تافی گەنجی داهاتە دی. ئەو کات تویاوی خۆی لەگەڵ کۆمەڵی گەشتیاردا کە بەنێو ئەوروپادا گەڕان وەک خست و بەتاسەوە بۆ بەدەستێنانی ئەزمون و تاقیکردنەوەی نوێ یەک لە دوای یەک دیدەنی گشت وڵاتە ئەوروپایەکانی کرد و زانستێکی زۆری لەبارەی کلتور و تایبەتمەندی هەر یەک لە وڵاتانەوە پەیدا کرد. زیاتر لە جارێک سرم لەو توانستی ئەو سووردەما کە چەندە قاودەق و بێکەم و زیاد بوو، بە تایبەت کە مەسەلەکە پەیوەندی بەو دیاردەوشتانەوە هەبوو کە لە بارێکی ئاساییدا تێبینی ناکرێن ئەیڕوانی و سەرنجێدا. تویاوی هەر بە سەلیقە توانێکی زیت و سربەست و بەربڵاوی هەبوو بۆ وردبوونەوە و تێڕامان. هیچ شتێک نەی دەتوانی بە شەواری بخاو، هیچ پەیوێکیش لە توانایدا نەبوو لە ڕاستەڕێی حەقیقەت لای بات. هەر زوو ناوەڕۆکی هەموو شتێکی دەبینی، ئەگەرچی لە تێڕامان و وردبوونەوەدا نەی دەتوانی خۆی لەو پێشبینیانی پێشووتری لابدا و بە ئاسانی دەستبەرداریان ببێ. هەرچەند زیاتر لە ساڵێک زۆر لە نزیکە و لە گوندەکەی ئەودا لەگەڵی دەژیام، بەڵام تا نەبووین بە هاوڕێ و پیاوە ئەوروپایەکەی نێو منی نەبەزاند دەرگەی دڵی بۆ ئاوەڵا نەکردم. دواتر کە تەواو لەوە دڵنیا بوو بۆ وەرگرتنی حیکمەتە سادەکەی ئەو تەیار و ئامادەم و هەرگیز بە خەیاڵمدا نایە پێ بکەنم کە هەرگیز ئەو هەرگیزیش نەمەکرد، ئەو جاڕەیدام چەند بڕگەیەک لەو شتانە ببیستم کە نووسی بوونی. نووسراوەکەی خۆی بێ هیچ زۆر لە خۆکردن و پاڵە پەستوەیەک وەک ئەوەی وتەیەکی مێژووی بێ بۆ خوێندمەوە. بەڵام هەر ئەو زۆر لە خۆکردنەی وای کرد کە زۆر ئاشکراتر و پاکتر کارم تێبکا و بە تاسەوە بم بۆ پاراستنی ئەوەی بیست بووم. ماوەیەکی زۆر دوای ئەوە تویاوی نووسراوەکەی خۆی پێدام و ڕێی پێدامۆری بگەرمە سەر ئەڵمانیایی، بەڵام ئەو ساش هەر پێی وابوو ئەو وتانە تەنیا سەرنجدان و تێڕامانی تاکە کەسێکن، نەک کەرەسەیەک بۆ نیاز و ئامانجێکی تایبەت. ئەم وتانە گشتیان سەرقەڵەمن و تەواو نەکراون. تویاوی بۆ خۆیشی لەوە زیاتری لە ڕانە دەبینین. کاتێک بە تەواوی بابەتەکە لە مێشکیدا جێگیر ببوو، بە تەواوەتیش هەموو لایەنەکانی لە پێشجاویدا ڕوون و ئاشکرا دیار بوون، بڕیاریدا دەست بە کارەکەی خۆی بکا وەک بڵاوکراوەیەکی ئاینی لە پۆلۆنیسیەن کە خۆی بەوە ناوی دەبرد. ئەوسا من ناچار بووم بێ ئەوەی بەو ڕادەی ئەو پێگەشت بم زەریالوشەکە بەجێ بهێڵم. چەند هەوڵم دابێ دەقاودەق لە نووسراوەکە نزیک بم و چەند کەمیش ڕێم بە خۆم دابێ دەقەکە تاوتوێ بکەم. لەگەڵ ئەوەشدا هۆشیار و بە ئاگام لەوەی لە کاتی گێڕانەوەی دەقەکەدا لە ئاکامی دەستێوەردانی بە ناچاری سەلیقەی تایبەتی خۆمەوە کەمێک لە دەقەکە بە خاسار چووە و تان و پۆ سەرەتایەکەی شێواوە. بەڵام ئەمە لای هەر کەسێک کە ئاگداری ئەوە بێ وەرگێڕان و گێڕانەوەی زمانێکی سەرەتایی بۆ ئەڵمانیایی چەند ئەرکێکی گرانە، مای لێبوردن و چاو لێپۆشینە، بە تایبەت کە بزانێ گێڕانەوەی ئەو دەربڕینە مناڵانە پڕ لە زرنگانەوەی زمانێکی سەرەتایی بێ ئەوەی ببێ بە دەربڕینێکی پووا و بێ بۆ بەرامە چەندێ زەحمەتە. تویاوی وەک هەڵەیەک وەک کۆڵانێکی دەرنەچوو لە گشت پێشکەوتنێکی کللتوری ئەوروپایەکانی ڕوانی. ئەمە تێڕوانینی کەسێکی ناکلتوریە کە لە دوورگەیەک دانیشتەجێ و ئەکرا وەک بە خۆدانازین و لە بەرزیەوە ڕوانینێک بەهاتە با پێشچاو، ئەگەر بەو سادەیە پڕ لە جوانی و پێشکەش نەکرابا و هەست و نەستێکی نەرمونیانی لە خۆ نەگرتبا. تویاوی بە دڵنیاییەوە هاوڵاتەکانی خۆی ئاگدارەکا و هەوڵەیە بڕوایان پێبهێنێ خۆیان لە نەفرەتی پیاوەسپیەکە ڕزگار بکەن. بەڵام بە دەنگێکی پڕ لە خەمەوە ئەوە ڕادەگەیەنێ و لەو ڕێیشەوە دەیەوێت ئەوە پیشاندا کە هەوڵی ئەو بۆ ئەگەدارکردنەوەی براکانی لە خۆشەویستی مرۆڤەوە بنەوان هەڵەگرێ، نەک لە ڕقەوە. کاتێک بۆ دوایین جارێکمان بینی پێیوتم ئێوە پێتان وابوو ڕووناکیتان هێنابوو بۆ ئێمە، بەڵام ڕاستیەکەی ویستان بۆ نێو تاریکیەکەی خۆتان بە کێشمان بکەن. ئەو وەک منداڵێک ڕازگۆیانە و دڵپڕ لە خۆشەویستی بۆ حەقیقەت لە ڕەوتی ژیان و هەر شتێکی دیکەی ڕوانی، بۆیە لە دژی ئەگوترا و ڕوبەڕووی هەڵە و کەم و کوڕیەکانی نێو نەریت و خوەکان ئەبووەوە. بەڵام لەبەر ئەوەی ئەو هەڵە و کەم و کوڕیانە نیشانەدا و ڕێنماییمانەکە، بۆیە لە دوایین جارە ئەزمون و تاقیکردنەوەی ڕاستەقینەمان پێدەبەخشن. ئەو کە ئەبینێ کولتوری ئەوروپایی بووە بەمای سەر لێ شێوان و ناڕەسەنکردن و شەڕەنگێزی و ناسروشتیکردنی مرۆڤ، ناتوانێت گرنگی و بەهایەکی زۆری پێبدا.
کاتێک شاکارەکانمان نەبژێرێ و لە پێست و ڕواڵەتمانەوە دەست پێ ئەکا و پاشان بەنا ئەوروپایی و کەمتەرخەم ناودێریانەکە، وێنەیەک ئەگەرچی وێنەیەکی سنووردار لە خۆمانمان پیشانەدا کە نازانی لەوێڕا بەو کەسە پێ بکەنین کە خۆڵقێنەری وێنەکەیە یان بەو هۆکارانی وێنەکەیان بەو شێوەیە بەرهەمهێناوە. ئالەم ئاشکراکردن و پەردە لە ڕوو هەڵماڵینە بێڕێز و مناڵکارانەیدا نرخ و بەهای وتەکانی تویاوی بۆ ئەوروپایەکان و هۆی ئاشکراکردنیان بۆ هەمووان دەرەکەون. جەنگی جیهانی ئێمەی ئەوروپایی کردووە بە مرۆڤگەلێک کە لە خۆمان بەگومان بین و دەست بە تاقیکردنەوەی ناوەڕۆکی شتەکان بکەین و لە کللتورەکەمان بەگومان بین کە لە توانایدا هەبێ ئەو وێنە گشتیمان پێبەخشێ کە لێی چاوەڕوانەکەین. بۆیە ئەکرێ خۆمان زیاد لە پێویست ئاگدار و زانیار نێتە پێشچاو و خۆ لەوە هەڵە نەکەین کە هیچ نەبێ ئەگەر بۆ تەنیا جارێکیش بووە خۆمان بۆ جۆری تێڕامان و بیرکردنەوەیە بپێوین کە لای ئەو دانیشتووی یەکێک لە دوورگەکانی زەریای باشوور هەیە. ئەو زانست و فێربوونێکی تایبەتباری گران نەکردووە و هێشتا لە دەربڕینی هەست و نەست و شێوەی سەرنجدانیدا مرۆڤێکی سەرەتایی و سروشتیە و ئەتوانێ یارمەتیمان بدات تێبگەین کە چۆن بە خۆمان خوای خۆمان لە خۆمان سندوەتەوە و لە جیاتی ئەو بتەخوای ساختەمان بە خۆمان بەخشیوە. لەلایەن نووسەرە و ئامادەکاری ئەم کتێبە ئێریش شێورمان. بەشی یەکەم لە ڕۆمانی پاپالانگی پیاوەسپیەکە لەبارەی ئەوەوە کە پاپالانگی چۆن لەشی دەشارێتەوە و لەبارەی ئەو پارچە جلانەوە کە کەمەری خۆی پێیاندا دەپۆشێ و لەبارەی مافورەکانەوە لاپەڕە. نۆ پاپالانگی بەردەوام بۆ شاردنەوەی لەشی بە شێوەیەکی ڕێکوپێک لە خۆ سەغڵەتکردنایە. لەش و تێکڕای بەشە پێکێنەرەکانی لەش گۆشتن. تەنیا ئەوەی لە سەر و گەردنەوەیە بریتیە لە مرۆڤی ڕاستەقینە. ئەمە ئەو وتەیە بوو لە پیاوێکی سپیەوە بەرگوێم کەوت، پیاوێک کە جێ ڕێزێکی زۆر بوو بە مرۆڤێکی زیرەک و دانادا ئەنرا. ئەو مەبەستی ئەوە بوو کە تەنیا ئەو جێ شایانی گرنگی پێدان و بەتەنگەوە هاتنە کە گشت هزرە باش و خراپەکان تیایە جێگرن. سەر پیاوە سپیەکە لێ ئەگەڕێ سەر و لە کاتی پێویستیشا دەست نەشارێنەوە و دانەپۆشرێن، هەرچەنە سەر و دەستیش هیچ شتێکی تر نین لە گۆشت و ئێسک زیاتر. ئەوەی کە جەیەکی تر لە لەشی پیشانەدا ناکرێ داوای ئەوە بکا بە چاوی ڕێزەوە تێی بڕوانرێ کە لاوێک کیژێکە خوازێ نازانێ ئاخۆ هەڵبژاردنێکی ڕاستی کردووە یان نا، چونکە قەت پێشتر بۆی هەڵ نەکەوتووە لەشی ئەو کیژە ببینێ. کیژێک ئەکرێ هێندەی جوانترین تاوەپوو لە دوورگەی ساموال لەشی ڕێک و پێک و بێخەوش بێ، لەگەڵ ئەوەیشدا لەشی خۆی بە جۆرێکە شارێتەوە کە کەسی دی نەتوانێ ببینێ و بە بینینی شاد بێ. پاپالانگی ئەڵێ گۆشت گوناهە، چونکە بە پێیبینینی ئەو تەنیا گیان گەورەیە. ئەو قۆڵەی لە بەڕووناکی تیشکی خۆردا بۆ هاویشتن بەرزەکرێنەوە تیری گوناهە. ئەو سینگەی بە شەپۆلی هەناسەدان و هەناسە وەرگرتن ئەکرێتەوە جێڕەوگەی گوناهە. ئەو دەست و بازوەی خامایەک سیڤای لە بەردەمی ئێمەدا پێتەیەکە گوناهن. ئەو بەشانی لەشیش کە بۆ هێنانە دنیای مرۆڤان کە مای شادی و خەنیبوونی زەوین بەریەک ئەکەون گوناهن. هەر شتێک لە گۆشت بێ گوناهە. لە هەر دەمارێکدا ژەهرێکی نهێنی نیاز پیس هەیە و لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی ترەچێ. مرۆڤ بە سیرکردنی گۆشت ئەو ژەهرە هەڵەمژێ، بریندارە بێ و بە هەمان شێوەی ئەو کەسەی گۆشت پیشانەدا بەد و گومڕابێ. ئەمە ئەو خوو ئاکارە پیرۆزانن کە پیاوە سپیەکە ڕائەنەگەێنێت. لەبەر ئەمەشە لەشی پاپالانگی سەراپا بە پارچە جل و ڕایەخ و تیماجدا پۆشراوە بە شێوەیەکی واتۆکمە و چڕ کە نەنیگای مرۆڤێک نەتیشکی خۆر ناتوانێت پێدا تێپەڕ بێ. ئەو پارچە جلانە هێندە جەڕێنراون کە لەشی پاپالانگیان سپی و لاواز و ڕەنگ زەرد کردووە، وەک ئەو گوڵانەی لە قوڵای ئەو دارستانانەدان کە هێشتا دەستی مرۆڤیان پێڕانەگەیوە. با بۆتان بگێڕمەوە ئێوە براژیرەکانی گشتدورگەکانمان لەبارەی ئەو بارەگرانەوە کە پاپالانگیەک لەسەر لەشی هەڵی گرتووە لە ژێرەوە. ئەو لە شەڕوت و قوتە بە پارچەیەکی سپی لە تیماجدا پۆشراوە کە مرۆڤ لە دەستوەکانی ڕوەکێک کە بۆ ئەو مەبەستە دەیڕوێنێ بەدەستی دەهێنێ. ئەو پارچە پێستا بە پێستی سەرەوە ناو دەبرێ و بە هەوادا هەڵدەدرێ. ئەمجا بەسەر سەر و سنگ و دەست و بازوودا تا سەرڕان شۆر دەبێتەوە. پاشان بەسەر قاچ و ڕاندا تا سەر ناوک ئەو پارچەی هەڵدەکێشرێ کە پێی دەوترێ پێستی ژێرەوە. ئەو پێستانە هەردووکیان بە پارچەیەکی تر لە پێست کە ئەستورترە لەواندا دەپۆشرێن. ئەم پارچەیە لە تووکی گیان لەبەرێکی تیسکنی چوار پێ دەهۆنرێتەوە کە تایبەت بۆ ئەو مەبەستە بەخێو دەکرێ و ڕادەگیرێ. زۆربەی کات لە سێ پارچە پێک دێ، پارچەیەکیان کە بەشی سەرەوەی لەشدا دەپۆشێ، پارچەیەکی دی نێوان لەش و
پارچەی دوایشیان ڕان و قاچدا دەپۆشێ. هەر سێ پارچەکەیش لە نێوان خۆیاندا بە قایش و مەحار کە لە ئاوگی وشکراوەی توێکڵیدا لاستیک دەردەهێنرێن قایم دەکرێن بە جۆرێکی وا کە وەک یەک پارچە دێنە بەرچاو. ئەو جلە زۆربەی جاران وەک گۆم لە کەشی بارانباریندا دیزە، قەت نابێ ڕەنگاو ڕەنگ بێ. لەسەر و ئەمانەیشەوە پێستێکی تر هەیە، ئەمەیان تەنیا لای پیاوان کە پڕ بە دڵحەزیان لە بیستن و بینینی خۆیانە و زۆربەی کاتیش بە دوای ژناندا لە ڕاکردندان لە دواییشدا پێدێن کە بە پێستێکی نەرم و پێستێکی ڕق و قایمدا دەپۆشرێن. پێستە نەرمەکە کە بە زۆری شلوملە و بەناسکی ئەکەوێتە سەر هەردوو پێ بە جۆرێک کە هەرگیز ناکرێ هەمان شت سەبارەت بە پێستە ڕق و قایمەکە بوترێ. ئەمیان لە پێستی گیان لەبەرێکی بەهێز دروسەکرێ. سەرەتا لە ئاو هەڵدەکێشرێ بە چەقۆ دەکڕێنرێ، بیراز دەکرێت پاشان لەبەر خۆردا دانرێت تا بە تەواوی ڕقەڵدێ. ئەوجا پاپالانگی لەم پێستە ڕقەڵاتووە گەمیەکی قوڵ هێندەی کە پێیەک تێدا جێبێتەوە دروستەکە، گەمیەک بۆ پێی چەپ و یەکێکیش بۆ پێی ڕاست. ئەم گەمیە پێیانە بە پەت و نوکی تیژ دەجەڕێنرێن بە جۆرێک کە پێیەکان لە ماڵی سەر و بنگیرا و دەئاخنن و وەک قاقلەی زەریای نێو قاوەغ دەنوێنن. پاپالانگی ئەم پێپێستانە لە بولێڵەی بەیانەوە تا خۆر ئاوابوون لە پێیەکانێ جەڕێنێ. بە هەمان شێوەیش کاتێک بۆ مالاگاچێ یا سەماعەکە تەنانەت کاتێکیش کە زۆر گەرمدادێ هێندەی ئەو گڕی گەرمایی دابارینی بارانی باشوور لەگەڵ خۆیان ئیهێنێ. وەک چۆن پیاوە سپیەکە خۆی بەباشی هەستی پێەکە، ئەمە کارێکی تەواو ناسروشتیە و وا لە پێیەکانەکە لە مەرگ نزیک ببنەوە بۆ گەن بکەن. زۆربەی پێ ئەوروپایەکان چیدی ناتوانن لە درەختێک گیر ببن و پێیدا هەڵبگەڕێن، بۆیە پیاوە سپیەکە ناچار هەوڵەیە شێتی خۆی بشارێتەوە. ئەمەش بەوە ئەنجامەیە ئەم پێستی ئەو گیان لەبەرەکە بە خۆی سوورە بە بەشێکی زۆر لە پیسیدا ئاپۆشێ و پاشان هێندە دەستیان پیاهێنێ تا شەو خەڵەهێنن بە جۆرێک کە چیتر چاوی هیچ کەسێک بەرگە نەگرێ و ناچار نەبێ بە ڕووەرگێڕانی ڕوو. جارێکیان پیاوێکی سپی لە ئەوروپا ئەژیا، پیاوێک کە زۆر بە نێودەنگ بوو، خەڵکێکی زۆر ئەچوونە دیدەنیکردنی. ئەمەش لەبەر ئەوەی دەیگوت کارێکی چاک نییە ئێوە ئەو پێستە تەسک و قورسانە لە پێیەکەن. پێخواست هەتا ئەو دەمەی شەونم گژوگیای داپۆشیوە بە ژێر شینایی ئاسماندا بگەڕێن، ئەو سا هەموو نەخۆشیێکتان لە کۆڵە بێتەوە. ئەم پیاوە زۆر تەندروست و زێدە زیرەک بوو، بەڵام خەڵک پێی پێئەکەنین و هەر زوو لە بیریان کرد. ژنیش کوتومت وەک پیاو بە چەند پارچە مافورێک و جلێک نێوقەد و لەشی خۆی داپۆشیوە کە بە لەشیەوە گرەی داون بە جۆرێک کە جێ قەیتانەکان بە ڕوونی سەراپای لەشی گرتوونەتەوە، مەمکەکانی داکەوتون و چیدی شیر نادەن. ئەمەش بەهۆی پاڵەپەستوی مافورێکەوەیە کە مەمکەکانی پێشەتەک دەدا و لە پێشەوە لە گردنیەوە تانێ و قەدی داپۆشیوە. لە پشتەوەش هەروە مافورێک کە تەواو ڕق و تەقە و لە ئێسکی ماسی و دەزووی پۆڵاین و قەیتان دروسەکرێ. هەر بۆیە زۆربەی دایکان لە بۆریەکی لە شوشە دروستکراودا شیر بە مناڵەکانیانەدەن. بۆریەک کە لە ژێرەوە داخراوە و لەسەرەوەش گۆی مەمکێکی دەستکردی بۆ دروستکراوە. بێلەوەش لە شیری مەمکی خۆیانیان پێنادەن، بەڵکو شیری گیان لەبەرێکی شاخداری سوور و ترسێنەریان پێدەن کە بە زۆر لە گوانەکانی دەری ئەهێنن. وەکوتر ئەو جلانی لەشی ژنانیان داپۆشیوە تەنکترن لەو جلانی لەشی پیاوانیان داپۆشیوە. هەروەها ئەتوانن ڕەنگی هەمە جۆرتر بەکار بهێنن کە هەر لە دوورەوە دەدرەوشێنەوە. گردن و قۆڵ و بازوشیان زیاتر لە پیاوان بەدەرەوەن و بەشێکی زیاتر لە لەشیان دەرەخن. سەرباری ئەمەش بەڕاست دەزانرێت کاتێک کچێک بەڕێک و پێکی بەشێکی زۆر لە لەشی خۆی داپۆشێ و خەڵکی بە ڕەزامەندیەوە ئەڵێن ئەمە داوێن پاکیە. نیاز لەمەش ئەوەیە کە بە ئاگاوە پێڕەوی پەیامە باو و سەپێنراوەکانەکات. هەرگیز لەوە تێنەگەیوم بۆ کچان و ژنان لە کاتی فۆنووی گەورە و بانگێشتندا ئەتوانن گۆشتی گردن و پشتیان بە ئازادی پیشان بدەن بێ ئەوەی ببێ بەمایی شەرمەزاری. بەڵام لەوانەی ئەمە بەهاراتی ئاهەنگەکان بێ، چونکە ئەوەی لە ئاهەنگەکاندا ڕێ پێدەدرێ وەکوتر لە ژیانی ڕۆژانەدا ڕێ پێ نادرێ. تەنیا پیاوانن بەردەوام بەرمل و پشتیان بە ڕێک و پێکی داپۆشن. ئەو ئالیانە لە گردنەوە تا سەرگۆی مەمکەکانیان بە پارچە جلێکی ڕق و تەقی گەج ئاسا داپۆشن کە هێندەی گەڵای تارۆ گەورەیە. لەسەر ئەویشەوە قایشێکی ڕق و تەقی سپی هەیە کە بەرزترە و بەملەوە دەبەسترێ. بەنێو ئەو قایشەشدا پارچە جلێکی ڕەنگاو ڕەنگ دەبن، پارچە جلێک کە وەکو گریسی گەمیەک لێکیەوە دەئاڵێنن، پاشان بزمارێکی زێڕین یا موروێکی شوشەی پێدا دەکەن و لێ دەگەڕێن هەموویان پێکڕا بەسەر سنگدا شۆر ببنەوە. هەروەها زۆر لە پیاوە سپیەکان بازنی لە گەج دروستکراو دەکەنە مەچەکیان، بەڵام هەرگیز نایکەنە قاچیان. ئەم قەڵغانە سپیەی سەرسنگ و ئەو بازنە لە گەج دروستکراوی مەچەک زۆر بەمانا و گرنگن. پاپالانگی هەرگیز ڕوو لە جێک ناکاژنی لێبێ بێ ئەوەی گردنی بەو شێوەی ڕازاند بێتەوە. لەوەیش خراپتر ئەو کاتەیە کە ئەنگوستی لە لەگەج دروستکراوەکە ڕەش دەبێ و چیتر شەوق ناداتەوە. هەر بۆیە زۆر لەو بەڕێز و گەورانە ڕۆژانە قەڵغانەکانی سەرسنگ و ئەنگوستی لە لەگەج دروستکراوەکانیان دەگۆڕن.
ژنیش چەندین تابوتی ڕەبراوەستاوی پڕ لە جلی ڕەنگاوڕەنگی هەیە بۆ کاتی ئاهەنگێڕان. زۆریش بیر لەوە ئەکاتەوە ئەمڕۆ چ جلێک بپۆشێ و سبەی چ جلێک، کورد بێ یان درێژ، هەمیشەش لە دڵەوە لەوە دەدوێ چ پارچە خشلێکیان لەگەڵدا بەخۆ بکات. لە کاتێکدا پیاو تەنیا یەک جلی تایبەتی ئاهەنگی هەیە و هەرگیز لە بارەشیەوە نادوێ. ئەم جلەش کە بە جلە باڵندە ناو دەبرێ، جلێکی ڕەش و تارە و بە پارچەیەکی درێژکۆلە تەواو دەبێ کە بەسەر پشتدا تا داوێن دێتە خوارەوە. کوتومت وەک کلکی تووتی نێودار و دەوەن. لەگەڵ ئەم جلی ڕازاندنەوەیەدا دەستیش لە پێستێکی سپی هەڵدەکێشرێن کە هەموو پەنجەکان داپۆشن. ئەو پێستە سپیانە هێندە تەسک و دروستکن کە پەنجەکان دەگوشرێن و خوێن بە تەوژم بەرەو دڵ دەنێرن. بۆیە مای لێبوردنە کە پیاوانی زیرەک و سەنگین ئەو پێستانە لە نێو دەستەکانیانە هەڵبگرن یان بیان ئاخنە نێو ئەو پارچە جلەوە کە خواردگوی مەمکەکانیان کەوتووە. هەر کە پیاوێک یان ژنێک لە کۆڵیتەکەی خۆی دەرەکەی و بەجێ ئەهێڵێ، خۆی بە پارچەیەکی تردا ئاپۆشێ. پارچە جلێکی سپی کە ئەسوورترە یان تەنکترا بەپی ئەوەی خۆرە تاو بێیاننا. هەروەها سەریشیدا ئەپۆشێ. پیاوەکان ئینجانێکی ڕەشی ڕق و تەق لەسەر دەنێن کە چنرا و پوتە وەک سەربانی یەکێک لە ماڵەکانی سامووە. ژنانیش سەبەتەی لە پوشت چنرا و یا سەبەتەی سەربەرە و خوا لەسەر دەنێن. گوڵی واشی پێوابەستن کە هەرگیز سیز نابن، پێچگەلەوەیش بە پەڕ یان تەلماسکی پەڕۆ یا موروی شوشە یا بە هەر شتێکی تری بە نرخ دەیان ڕازێنەوە. ئەمە هەر لەو تووگایە دەچێت کە تاوپاوێک لە کاتی ئاهەنگی جەنگدا لەسەری دەنێ. تەنیا ئەوە نەبێت کە ئەمیان زۆر جوانترە و نە لە کاتی باوبۆران و نە لە کاتی سەماکردندا لەسەر بەر نابێتەوە. پیاوەکان لە هەموو پێگەیشتنێکدا ئەم ماڵانەی سەریان بۆ سڵاوکردن لە یەکتردا دەگرن. لە کاتێکدا ژنان هەر کەمێک سەریان بۆ پێشەوە وەک کەشتیە کە ناڕێک و پێک بارکرابێ دادەنەوێنن. تەنیا شەوانە کاتێک پاپالانگی دەچێتە سەرڕایەخەکەی ئەو جلوبەرگانە لە بەری خۆی دادەکەنێ. بەڵام هەرزوو لە بریان جلوبەرگێکی تر تەنیا پارچەیەک دەپۆشێ کە لای دامێنەوە بەتاڵە و پێیەکانی داناپۆشێ. لای ژنان و کچان ئەم جلی شەوانەیە بە زۆری بە نەخش و نیگار لە لای گردنەوە ڕازێنراونەتەوە ئەگەرچی پیاو ناتوانێت زۆری لێ ببینێ. هەر کە پاپالانگی لەسەر ڕایەخەکەی ڕاکشا، یەکسەر تا تەوقی سەری بە پەڕی ژێرسکی باڵندەیەکی گەورە کە بە پارچە قوماشێکی گەورە دەوری دراوە بۆ ئەوەی لێک نەبنەوە بەگشت لایەکدا بڵاو نەبنەوە دادەپۆشێ. ئەم پەڕانە وا لە لەش دەکەن ئارەقە بکە، پاپالانگی وا لێ دەکەن وا بێتە بەرچاوی کە لە ژێر تیشکی خۆرا پاڵکەوتووە. لە کاتێکدا تاو نییە و تیشکی خۆریش بە دەرەوە نییە، چون ئەو گوێ نادا بە خۆری ڕاستەقانی و زۆر بەلایەوە گرنگ نییە. ئەمێستا ڕوون و ئاشکرایە کە لەشی پیاوەسپیەکە بەهۆی ئەم شتانەوە ڕەنگ زەرد و سپی دەبێ و لە هەموو ڕەنگێک بێبەری. بەڵام پیاوەسپیەکە بۆ خۆی ئەوە دەخوازێ ژنان بە تایبەتیش کچان زۆر بە تەنگ پاراستنی پێستیانەوە دێن بە جۆرێک قەت لە بەڕووناکی مەزنەکەدا سوور هەڵناگەڕێ. بۆیەش هەر کە لە ماڵ دەرکەوتن سەربانێکی گەورە بۆ خۆپاراستن لە تیشکی خۆر دەنێنە سەرسەریان، وەک ئەوەی ڕەنگی ئاماڵ زەردی مانگ بە نرختر بێ لە ڕەنگی تیشکی خۆر. بەڵام پاپالانگی حەزی لەوەیە سەبارەت بە هەموو لایەنەکانی ژیان دانایی و یاسای تایبەت بە خۆی بخۆڵقێنێ. لەبەر ئەوەیش کە لوتی خۆی وەک ددانی قرشێک تیژە و لای جوانە، پێی وایە لوتی ئێمەمانان کە هەر بە خڕی و نەرمی دەمێننەوە ناقۆڵا و ناشرینن، ئەگەرچی ئێمە پێچەوانەکەیمان لا ڕاستە. لەبەر ئەوەی لەشی ژنان و کچان تەواو داپۆشراون، پیاوان و لاوان زۆر بەتاسەون بۆ ئەوی بیان بینن. ئەمە شتێکی سروشتیە. ئەوان شەو ڕۆژ بیر لەوە دەکەنەوە و زۆر لەباری فۆرمی لەشی ژنان و کچانەوە دەپەیون. هەمیشەیش وەک ئەوەی ئەوی جوان و سروشتیە گوناهی گەورە بێ و تەنیا لە تاریکترین سێبەرەکاندا هەبێ تێدەفکرن. ئەگەر ئەوان ئاشکرا و سربەست ئەو گۆشتیان ببینایە، ئەوە دەیانتوانی بەشێکی زۆر لە بیرکردنەوەکانیان بۆشتی تر تەرخان بکەن. قەت پەیوی ناجۆر و ناشرینیش بە دەمیاندا نەهات بە کاتێک بە کچێک دەگەیشتن. بەڵام گۆشت گوناهە لە ئایتووە پاپالانگی وا دەڵێ. لەمە شێتانەتر دێ بە بیریا برا ئازیزەکانم. ئەگەر پیاو باوەڕ بەوە بهێنە کە پیاوەسپێکە دەیڵێ ئەو سادە بێ وەک ئەو بخوازێ کە گۆشتی ئێمەش وەک بەردی نێوگرکان ڕق بوو بە دووریش با لەو گەمیە پاکەوە کە لەو بەردەوە دێ. بەڵام ئێمە بەردەوام دەبین لەسەر خەنیبوون بەوەی کە گۆشتەکەمان دەتوانێت لەگەڵ خۆردا بدوێ. بەردەوام دەبین لەسەر خەنیبوونمان بەوەی کە دەتوانین وەک ئەسپی کێوی قاچەکانمان ببزوێنین، چونکە هیچ جلێک پێکەوە نان بەستێ و هیچ قاچە پێستێک قورسیان ناکات، چونکە ئێمە ناچارنین ئاگداری ئەوە بین سەرپۆشەکەمان لێبەر بێتەوە. دەبا خەنیبین بەو خامایی کە لەشی جوانە و پاوپوزەکانی لە بەرتیشکی خۆر و تریفەی مانگە شەودا بە ئاشکرا پیشانەدات. پیاوەسپیەکە شێت ئاسا کوێر و بێهەستە بەرامبەر شادی ڕاستەقینە و ناچارە بەوەی بەو شێوەیە خۆیدا بپۆشێ بۆ ئەوەی هەست بە شەرمەزاری نەکات. گوێگرانی ئازیز، هاتینە کۆتایی بەشی یەکەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە.
بەشی دووەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە لەبارەی سندوق، دۆڵ و دوورگەبەردینەکان و ئەو شتانەوە کە دەکەونە نێوانیانەوە لاپەڕە. 21. پیاوەسپیەکە وەک قاقلەی زەریا لە ماڵێکدا دەژی، ماڵێکی ڕق و تەق لە نێوان بەرداندا ئاژی، وەک ئەو هەزارپێی لە درزی بەردەگرکانیەکاندایە. لە دەوروبەری ئەودا لە تەنیشتیە و لە سەریەوە بەرد هەن. کوڵیتەکەی لە سندوقێکی بەردینی بە پێوە ڕاوەستێنراو دەچێ. سندوقێک لە چەندین کوڵیت پێکهاتوون و پڕن لە کوون. تەنیا لە یەک جێوە پیاو دەتوانێت بۆ ناو و دەرەوەی ئەو سندوقە بەردینە هات و چۆ بکە. پاپالانگی ئەو جێیە بە شوێنی چوونەژوورەوە ناو دەبا، کاتێک پێیدا دەچێتە نێو کوڵیتەکەوە و کاتێکیش لێوەی دێتە دەرەوە بە شوێنی چوونە دەرەوەی ناو دەبا، ئەگەرچی کوتومت هەردووکیان یەکشتن. لەو جێدا پارچەدارێکی گەورە هەیە کە دەبێت بە ڕێکوپێکی لای بدەی بەر لەوەی بچیتە ناو کوڵیتەکەوە، بەڵام ئەوسا تەنیا لە دەستپێکدای و پێش ئەوەی بە تەواوی بچیتە ناو کوڵیتەکەوە دەبێت چەندینی تر لەو پارچانە لابەریت. لە زۆربەی ئەو کوڵیتانەدا هێندە مرۆڤ دەژین کە زیاترن لە خەڵکی یەکێک لە گوندەکانی سامووە. هەر بۆیە دەبێت نێوی ئەو ئایگایی دەتەوێت دیدەنی بکەی بزانی، چونکە هەر خێزانە بەشێکی تایبەت بەخۆی لەو سندوقە بەردینەدا هەیە، یا لە بەشی سەرەوە، یا لە بەشی خوارەوە، یا لە نێوەڕاستیدایە، بە دەستە چەپ یا دەستە ڕاست، یا یەکسەر ڕووبەڕوو. خێزانێک زۆر جاران هیچ لەبارەی خێزانێکی ترەوە نازانێت. بە جۆرێک لەوە دەچێت تەنیا دیوارێکی بەردین نەبێت کە لە نێوانیاندا هەیە، بەڵکو مانون و ئەپۆلیما و ساڤایی و بێلەوەیش چەندین زەریالێکی دابڕی بن. ئەوان بە دەگمە نێوی یەکتری ئەزانن، کاتێکیش لە بەردەم کونی هات و چۆکردندا پێک دەگەن نابەدڵ سڵاوێک لە یەکتری دەکەن، یا وەک مێشومەگەزی دوژمن بە یەکتر گیزەیەکیان لێوە دێ، وەک ئەوەی بەوە ناڕەحەت و سەغڵەت بن کە ناچارن نزیک لە یەکترەوە بژین. ئەگەر خێزانێک لەسەرەوە نزیک بەو بازنەی کوڵیتەکەیدا پۆشیوە بژی، ئەوە ناچار دەبیت بە چەندین لکەداری پێچاوپێچ و لەسەر یەک هەڵچنرا و یان بازنەییدا هەڵگەڕی تا بەو جێ دەگەیت کە ناوی ئەو خێزانی لەسەر دیوارێک لێ نووسراوە. لەوێدا لە بەردەمی خۆتدا گۆی مەمکێکی دروستکراوە و ڕازاوە وەک گۆی مەمکی ژنێک دەبینی. ئەو جا دەبێت دەست بەو گۆی مەمکەدا بنی تا قیژەیەکی لێوە دێ و یەکێک لە خێزانەکە بەرەو دەرگەکە ڕادەکێشێ. بەر لەکردنەوە ئەو کەسە لە کوونێکی بەشیش تەنراوە بۆ دەرەوە دەڕوانێ تا دڵنیا بێ لەوەی ئەو کەسی دەرێ وەستاوە دوژمن نییە. ئەگەر ئەو کەسە نەناز بێ دەرگە ناکاتەوە. هەر کاتێکیش هاوڕێیەکی خۆی ناسیەوە هەر زوو ئەو پارچەدارە گەورەی تونند و تۆڵ لە دیوی ناوە بە دەرگەکەەوە نووسێنراوە بەرەو لای خۆی ڕادەکێشێ تا میوانەکەی بتوانێت بەنێو دەرگەکەدا بەرەو کوڵیتەکە تێپەڕێ. ئەم کوڵیتە بۆ خۆشی چەندین دیواری بەردینی ڕەبڕاوەستێنراوی پێدا تێپەڕیوە کە دەبێت یەک لە دوای یەک ئەو دیوارە بەردینانە لە سندوقێکەوە بۆ سندوقێکی تر کە تا دێ بچووکتر دەبنەوە ببڕیت. هەر یەک لەو سندوقانە کە پیاوەسپیەکە بە ژوور ناوێبا کوونێکی هەیە. ئەگەر گەورە بێ ئەوە دوو کوونیان زیاتری هەیە کە ڕووناکی پێیاندا تێپەڕە بێ. ئەم کوونانە بە شوشە تەنراون و دەتوانرێت لا ببرێن کاتێک دەتەوێت هەوای پاکش بێتە نێو سندوقەکانەوە کە ڕاستیەکەی زۆر پێویستیشە، ئەگەرچی چەندین سندوق هەن کە نەکوونی ڕووناک نەکوونی هەوایان هەیە. ساموایەک هەر زوو لە نێو سندوقێکی لەو شێوەدا دەخنکێ، چونکە لە هیچ شوێنێکەوە هەوای پاکش نایە بەو جۆرەی لە هەموو کوڵیتەکانی ساموادا هەیە. بێلەوەش بۆ بەرامەی جێ چێژلێنانیش دەکرێنە دەرەوە، بەڵام بە زۆری ئەو هەوای دێتە ژوورەوە لەو حاڵاوە بۆ بەرامەیە پاکتر نییە. بۆیە زۆر سەختە تێبگەی مرۆڤ چۆن لە نێو کوڵیتێکی ئاوهادا نامرێ و دەتوانێت بژی، یا چۆن تاسە و ئارەزوو نایکا بە مەلێک و باڵی لێ ناڕوێنێ تا بەرز بێتەوە بەرەو ئەو جێی خۆر و هەوای لێ ئەوێ جێبهێڵێ. بەڵام پیاوەسپیەکە سندوقە بەردینەکانی خۆی خۆش دەوێ و هەست بەوە ناکە ئەو سندوقانە چەند زیان بەخشن. هەر یەک لەو سندوقانە بۆ شتێکی بڕیار لەسەر دراوی تایبەت بەکاردەهێنرێ، گەورەترین و ڕووناکترینیان بۆ فۆنی کە سوکار و خزمان یان بۆ پێشوازی میوان بەکارەهێنرێ. یەکێکی تریان بۆ خەوتن و پڕە لە مافوری لەسەر یەک کەڵەکە کراو، لەوێدا چەند مافوری بەسەر یەکدا پەستێورا و خراونەتە سەر تەرواڵەیەک بە جۆرێکی وا کە هەوا بەژێر مافورەکاندا ڕەت بێ. سندوقێکی تر بۆ ئەوەی خوانی لێ بخورێ و دووکەڵی تێدا بکێشرێ، یەکێکی تر بۆ زەخیرە هەڵگرتن و ئەوی تر چێشتی تێدا لێ دەندێ و بچووکترینیشیان بۆ خۆشتن. ئەمیان جوانترینیانە. ئاوێنە بەندە و تەختی ئەردەکەی بە بەردی هەمەڕنگ ڕازێنراوەتەوە و لە نێوەڕاستیدا تەشتێکی گەورەی لە تەنەکە یان لە بەردروستکراو دانراوە کە دوو جۆر ئاوی تێدەکرێت، ئاوێکیان بەر تیشکی خۆر کەوتووە و ئەوی تریان لەبەر سێبەردا ساردکراوەتەوە. هێندەش گەورەیە لە گۆڕی سەرکخێڵێکی ڕاستەقینە گەورەتر کە دەتوانیت بچیتە نێوی و خۆتی تێدا پاک بکەیتەوە و ئەو هەموو لمەی لە سندوقە بەردینەکانەوە بەردەبنەوە و لەسەر لەشکەڵەکە بن لە خۆی بکەیتەوە. بێگومان کوڵیتی واهن کە لە سندوقی زۆرتر پێکهاتوون. کوڵیتی واهن سندوقەکانی هێندە زۆرن کە هەر منداڵە سندوقێکی تایبەت بەخۆی هەیە، نەک تەنیا ئەوە بەڵکو هەر خزمەتکارە سندوقی تایبەت بەخۆی هەیە
تەنانەت هەر یەک لە سەگەکانیان ئەسپەکانیشی سندوقی تایبەتی خۆی هەیە. ئالەم سندوقانەدا پیاوە سپیەکە جارنا لە سندوقێک و جارنا لە سندوقێکی تردا بە پێی کات و ساتەکانی ڕۆژ ژیان بەسەر دەبا. لێرەدا منداڵەکانی دوور و لە سەر و تەختانی زەویەوە زۆر کات بەرزتر لە دارخورمایەکی تەواو پێگەی و لە نێو بەرداندا گەورە دەبن. جار لە دوای جار پیاوە سپیەکە سندوقە تایبەت بە خۆکەی وەک خۆی بەوە ناوی دەبا بەجێ دەهێڵە و دەچێتە سندوقێکی ترەوە کە لەوێدا کاروبارەکانیەکە. دەیەوێ بێ ئەوەی ناڕەحەت بکرێ کاروبارەکانی بەڕێوەبەرێ، بۆ ئەوەش پێویستی نەبەهاری کاری ژن و نەبەهی منداڵەکانی هەیە. هاوکات کچان و ژنان لەگەڵ چێشلێنان یان شەوق پێهەڵهێنانی ئەو پێستانەدا کە دەکرێنە پێ یا لەگەڵ شتنی ئەو جلکاندا کە لەبەر دەکرێن خەریکن. ئەگەر خێزانەکە دارابێ دەتوانێت بۆ ئەو کارانە خزمەتکار ڕابگرێ. ئەو کات خزم و خێژ یا دەچن بۆ دیدەنیکردن یان بۆ پەیداکردنی زەخیرەی نوێ بۆ کوڵیتەکە. ئاپم جۆرە هێندەی ژماری ئەو دارخورمایانی لە ساموا هەن، مرۆڤ لە ئەوروپا هەن، بگرە زیاتریش. هەندێک لەوان زۆر بەتاسە و ئارەزوی دارستان، خۆر و ڕووناکیەوەن، بەڵام ئەمە بەگشتی بە خەسڵەتێکی لاواز دەبینرێ کە مرۆڤ دەبێت لە نێو خۆیدا بەرەنگاری بێتەوە. ئەگەر یەکێک بە ژیانی نێو ئەو سندوقە بەردینانە ڕازی نەبێ، ئەو کات خەڵکی دەڵێن چ مرۆڤێکی ناسروشتیە. ئەمەش ئەوە دەگەێنێ کە نازانێ خوا چ بەشێکی بە مرۆڤ ڕەوابینیوە. ئەم سندوقە بەردینانە لە هەموو لایەک بە چەندین لە تەنیشت یەکترەوە ڕیزکراون، نە درەختێک نە دەوەنێک لێکیان جا ناکاتەوە، بەڵکو وەک مرۆڤان یەک لە تەنیشت یەکترەوە ڕاوەستاون. لە هەر یەکێکی لەو سندوقانەدا هێندەی دانیشتوانی گوندێک لە گوندەکانی ساموا مرۆڤ دەژی، هێندەی بەردێک لە هاویشتندا بڕدەکا. لە نێوەڕاستی ئەو سندوقە لە تەنیشت یەکتر ڕاوەستاوانەوە ڕیزێکی تر لەو سندوقە بەردینانە هەن، ئەوانیش یەک لە تەنیشت یەکترەوەن، لەوانیشدا خەڵک دەژین. هەر بۆیە لە نێو ئەو ڕیزانەدا دۆڵێکی تەسک و تروسکی بچووک دەمێننەوە کە پاپالانگی بە جادە ناوی دەبا. ئەو دۆڵە زۆر جاران وەک ڕووبارێک درێژە و بە بەردا پۆشراوە، دەبێت زۆر دوور ڕابکەیت تا شوێنێکی کەمێک سەربەستر بدۆزیتەوە، بەڵام لەوێشەوە هەرزوو ئەو دۆڵانە دەست پێ دەکەنەوە. ئەوانیش وەکو ئەو ڕووبارە گەورانی ئاویان شیرینە درێژ و ئەو چەمانی لێشیانەوە دەبنەوە یان دێنە سەریان هەردۆڵی بەردینن و بە شێوەی ئەوانی دی درێژن. بۆیە مرۆڤ دەتوانێت بە درێژایی ڕۆژ بێ هیچ نیاز و ئاکامێک بەنێو ئەم دۆڵانەدا بگەڕێ تا بە دارستانێک یان کێڵگەیەک دەگا کە ئاسمانی شیندای پۆشی بێ. لە نێو ئەو دۆڵانەوە بە دەکمەن مرۆڤ دەتوانێت ڕەنگی ڕاستەقینەی ئاسمان ببینێ، چونکە لە هەر یەکێک لەو کوڵیتانەدا کوانوویەک یان چەند کوانوویەک هەن کە ئاسمان پڕ لە دووکەڵ و خۆڵەمێژ دەکەن، وەک ئەو کاتەی زەوی ساڤایی لە چەند لاوە دەتەقێتەوە و ئاسمان لێڵ و پڕ لە دووکەڵ دەکا. ئەم دووکەڵ و خۆڵەمێشی نێو دۆڵەکان دواتر بە سەریاندا دەبارێنەوە بە جۆرێک کە سندوقە بەردینە بەرزەکان وادێنە پێشچاو کە لە قوڕ و چڵپاوی نێو زلکاوەکان هەڵکێشرابن. مرۆڤەکانیش قوڕی ڕەش دەچێتە نێو قژ و چاویانەوە و لە میێڕەقیش نێو ددانەکانیان. هەموو ئەمانەش ڕێ لەوە ناگرن خەڵک لە بەیانیەوە تا ئێوارە بەنێو ئەم دۆڵە بەردینانەدا بێن و بچن. بێلەوەش خەڵک گەلێک هەن کە ئارەزویەکی بەهێز و تایبەتیان هەیە بۆ هاتوچۆکردن بەنێو ئەو دۆڵانەدا. بەر لە هەر شتێک لە هەندێک لەو دۆڵانەدا تەف لە هەڤیەکی گەورە بەرکەماڵە. خەڵکیش بێپەروا و وەک ئەوە بەنێو قوڕوچڵپاوێکی خەزدا بڕۆی بەنێویاندا دێن و دەڕۆن. لەسەر ئەم جادانە خەڵکی سندوقی زەبەلاحی لە شوشە دروستکراویان بینا کردووە و ئەو شتانیان تێدا داناوە کە پاپالانگی لە ژیاندا پێویستی پێیان هەیە، وەک جلوبەرگ، کەرەستەی ڕازاندنەوەی سەر، پێست بۆ قاچ و دەست و زەخیرە، هەروەها گۆشت و بژێوی ڕاستەقینی وەک میوە و سەوزە و چەندین شتی تر. ئەمانە ئاوەڵان بۆ ئەوەی سەرنجی مرۆڤ ڕابکێشن، بەڵام کەس بۆی نییە هیچ شتێک بەرێ ئەگەرچی زۆریش پێویستی پێی بێ، بەڵکو لە پێشدا دەبێ مۆڵەتێکی تایبەت بخوازێ و قوربانیەک بدات. لە نێو ئەم دۆڵانەدا لە هەموو لایەکەوە مەترسێکی گەورە هەڕەشە دەکا، چونکە خەڵک تەنیا بەلای یەکدیدا ڕاناکەن، بەڵکو بە هەموو لایەکدا سوار دەبن و سندوقی گەورەی لە شوشە دروستکراو کە لەسەر خڕکەی لە لاستیک دروستکراو دەخلیسکێ داژۆن. بێلەوەیش ژاوەژاوێکی گەورە بەرقەرارە بە جۆرێک کە گوێ بەنجەکات، چونکە ئەسپەکان سمیان و مرۆڤەکانیش پێ بە زەویە بەردینەکەدا دەدەن. منداڵان دەقریشکێنن، پیاو دەقریشکێنن، لە ترسان و لە خۆشیان هەموو دەقریشکێنن، هەمووان دەقریشکێنن. کەسێک بێ ئەوەی بقریشکێنێ ناتوانێت جێ خۆی بکاتەوە و سەرنجی ئەوانی تر بۆ لای خۆی ڕاکێشێ. لە هەموو لایەک تەقەتەق و دەنگی پێ بە زەویدان و ناڵە ناڵدێ، وەک ئەوەی لە ڕۆژێک لە ڕۆژەکانی هەڵکردنی زریاندا لە بەردەم زەریاچە بە قوڵپەکانی زاڤایی داوەستابی. لەگەڵ ئەوەیشدا ناڵەی زریان خۆشترە و وەک ئەو ناڵەیی لە دۆڵە بەردینەکانەوە دێتە بەرگوێ کە لەیت ناکە. هەموو ئەمانە پێکەوە سندوقە بەردینەکان بە گشت مرۆڤەکانەوە، دۆڵە بەردینە قوڵەکان کە بە هەموو لایەکدا وەک هەزاران ڕووبار بڵاو بوونەتەوە،
مرۆڤەکانی نێو ئەو دۆڵە بەردینانە غەڵبەغەڵ بوو ناڵەناڵ گیانە ڕەشەکە و ئەو دووکەڵی لەسەر و هەموو شتێکەوەیە کە بێدرەخت و بێشینایی ئاسمان بێ هەوای پاکژ و هەورە ئەمانە هەموو پێکڕا پیاوەسپیەکە بە شار ناوی دەبا ئەمە خوڵقێنراوی ئەوە و زۆری شانازی پێوە دەکا ئەگەرچی خەڵکی وا لێرەدا دەژین کە هەرگیز چاویان بە درەختێک نەکەوتووە هەرگیز چاویان بە دارستانێک بە ئاسمانێکی ئاوەڵا نەکەوتووە هەرگیز ڕوبەڕووی گیانەمەزنەکە نەبوونەتەوە و سەرنجیان لێی نەداوە مرۆڤ گەلێک کە ژیانیان وەکو ژیانی گیان لە بەرەخشۆکەکانی نێو کەنارە لەمینەکانی زەریایە ئەو گیان لە بەرانی لە نێو ئەو بەردە پەیکەریانەدا دەژین کە زەریا دروستی کردوون بەڵام لەگەڵ ئەوەیشدا ئاوی ڕوونی زەریا دەیان شواتەوە و بەرهەناسەدانەوەی گەرمی خۆر دەکەون ئایا پیاوەسپیەکە شانازی بۆ بەردانەوە دەکا کە لەسەر یەکتر کەڵەکەی کردوون نازانم پیاوەسپیەکە مرۆڤێکی خاوەن هەستێکی تایبەتە بەخۆی ئەو بێ ئاگا زۆر شت دەخوڵقێنێ کە دەبن بەمایی نەخۆشخستنی سەرباری ئەوەش پیایاندا هەڵدەڵێ و شانازیان پێوە دەکا سترانی پەسەندان لەبارەی ئەوەوە کە خوڵقێنەری ئەو شتانەیە دەپچڕێ شار ئەوە بوو کە لەبارەیەوە بۆتان دوام بەڵام شارانی زۆر هەن شارانی گەورە و شارانی بچووکیش هەن شارە گەورەکان ئەوانن کە سەرک خێڵە مەزنەکانی خاکێک تیاندا دەژی شارەکان وەک دوورگەکانی نێو زەریای لەمەڕ خۆمان بە هەموو لایەکدا بڵاو بوونەتەوە زۆر جاران تەنیا هێندەی ماوەی مەلەکردنێک و زۆر جارانیش هێندەی گەشتێک کە ڕۆژێک دەخایەنە لە یەکترەوە دوورن هەموو ئەو دوورگە بەردینانەش بە ڕێگەی بە نوختە نەخشێنرا و پێکەوە بەستراون دەتوانی بە کەشتیەک کە وەک کرمێک باریک و درێژە و بەسەر خاکدا دەڕوا کەشتیەک کە بەردەوام دووکەڵی لێ بەرزە بێتەوە و بەسەر ژێی لە پۆڵا دروستکراودا دەخشێ خێراتر لە گەنمیەک کە بە 12 سەوڵ کە لە باشترین حاڵەتیدا بەسەر ئاودا دەڕوا هاتوو چۆ بکەی ئەگەر بتەوێ هاوار لە هاوڕێیەکت کە لە دوورگەیەکی تردا دەژی بکەی و بڵێی تالۆفا پێویستت بەوە نییە بڕۆی بۆ لای یا گەمیەکەت بدەی بەدەم ئاوەکە و بەرەو دوورگەکەی ئەو بڕۆی بەڵکو هەر ئەوەندەت پێویستە وشەکانت بەنێو دەزولەی لە تەنەکە دروستکراودا فوو بکەی کە وەکو ڕوەکی لێیان لە نێوان دوورگە بەردینەکاندا ڕاکێشراون ئەو کات خێراتر لەوەی کە باڵندە دەتوانێت بفڕێ وشەکان دەگەنە ئەو جێی پێشتر دیاریت کردووە لە نێوان ئەو دوورگە بەردینانەدا خاکە ڕاستەقینەکە هەیە ئەو خاکەی بە ئەوروپا ناو دەبرێ لێرە لە هەندێک جێدا هەرێمەکان وەک هەرێمەکانی لەمەڕ خۆمان جوان و بەپیتن درەختیان لێیە ڕووبار و دارستان و گوندی بچکۆلەی ڕاستەقینەیان لێیە ئەگەرچی ئەو کوڵیتانش هەر لەبەر دروست کراون بەڵام هەر چۆنێک بێ بە درەختی بەردار دەورە دراون و باران دەتوانێت لە هەموو لایەکەوە ئەو کوڵیتانە بشواتەوە و دواتریش باوشکیان بکاتەوە لەم گوندانەدا مرۆڤگەلێکی تر دەژین کە هەستیان لە هەستی ئەو مرۆڤانە ناچێکە لە شارەکاندا دەژین ئەو مرۆڤانە بەلادێی ناو دەبرێن ئەوان دەستیان زبرتر و جلوبەرگیان لە دەست و جلوبەرگی ئەوانەی نێو دۆڵە بەردینەکان پیسترە ئەگەرچی زۆر زیاتریان هەیە بۆ خواردن لەوەی لە شاردا هەیە بەڵام خۆیان باوەڕیان بەوە نییە و ئیرەی بەو کەسانە دەبن کە بەتەنبەڵ و تەوەزەلیان دەزانن چونکە ئەو کەسانە زەوی هەڵناگێڕنەوە و داری بەرداری تێدا ناڕوێنن ئەمان لەگەڵ مرۆڤی شارەکاندا لە دژایەتیدا دەژین چونکە ناچارن بەوەی بژێویان بدەنێ ناچارن بەری درەختان بکەنەوە و بۆ خواردن بیدەن بە مرۆڤی نێو دۆڵە بەردینەکان ناچارن پاسی ئاژەڵەکانیان بکەن و بە خێویان بکەن تا قەڵەو دەبن و نیوەی بدەن بە مرۆڤی نێو دۆڵە بەردینەکان هەر چۆنێک بێ ئەم مرۆڤانە بەوەی کە دەبێ خۆراک بە مرۆڤی نێو دۆڵە بەردینەکان بدەن بارگران بوون نایشتوانن لەوە تێبگەن کە مرۆڤانی نێو دۆڵە بەردینەکان بۆ دەتوانن جلوبەرگی جوانتر بپۆشن و دەستیان سپی و جوانتر بن و ناچار نەبن بەوەی لە بەرتیشکی خۆردا ئارەقی ماندووی بڕێژن یان لە بەرباراندا وەک ئەمان سەرمایان ببێت مرۆڤی نێو دۆڵە بەردینەکان هیچ گرنگیەک بە ئەمە نادا ئەو لەو بڕوایەدایە کە مافی زیاتری لە مرۆڤی لادەیەکان هەیە و بەرهەمەکانیشی بەنرخترن لەوەی میوە بخاتە زەویە و دواتریش دەریان بهێنێ بەڵام ئەم جیاوازیان نابێتە هۆی هەڵگیرسانی جەنگ لە نێوانیاندا بەگشتی پیاوەسپیەکە پێی وایە گرنگ نییە لە نێو بەردەکاندا بژی یا لە لادێ و پێی وایە هەموو شتێک وەک ئەوەی هەیە باشە مرۆڤە لادیەکەش بە سەرسوڕمانەوە دەڕوانێتە ئەو خاکەی مرۆڤی نێو دۆڵە بەردینەکان کاتێک بۆ دیدەنیان دەچێ بنیادی ناوە مرۆڤی نێو دۆڵە بەردینەکانیش کاتێک بەنێو گوندەکانی مرۆڤە لادیەکەدا دێتەپەڕێ پڕ بەدڵ بە ئاسماندا دەخوێنێ گۆرانی دەچڕێ مرۆڤی نێو دۆڵەکان ڕێ بە مرۆڤە لادیەکە دەدا بەرازەکانی بەڕێیەکی ساختە قەڵەو بکاو مرۆڤە لادیەکەش ڕێ بە مرۆڤی نێو دۆڵەکە دەدا سندوقە بەردینەکانی بینا بکە و خۆشی بوێن بەڵام ئێمە کە مناڵانی سربەست و ئازادی خۆر و ڕووناکین دەمانەوێت لەگەڵ گیانە مەزنەکەدا سەرڕاست بین و دڵی بەبەر بارگران نەکەین تەنیا مرۆڤانی ڕێهەڵەکردو نەخۆش کە دەستیان لە دەستی خوا بەرداوە دەتوانن لە نێو دۆڵە بەردینەکاندا دوور لە خۆر دوور لە ڕووناکی و بابژین دەبا لێگەڕین پیاوەسپیەکە بەو بەختیاریە پڕ لە دوودڵی خۆی خەنی ببێ بەڵام ڕێ نەدەین هیچ هەوڵێک سەر بگرێ کە بۆ بنیادنانی ئەو سندوقە بەردینانە لەسەر کەنارە پڕ لە هەتاوەکانی ئێمە دەدرێت ڕێ نەدەین هیچ هەوڵێک سەر بگرێ کە بۆ کوشتنی دڵشادی مرۆڤ بەبەرد بە زێراب و پیسی و غەڵبەغەڵ بوو دووکەڵ و لم دەدرێت
چونکە ئەمە نیاز و ئامانجی پیاوە سپیەکەیە. گوێگرانی خۆشەویست، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی دووهەم لە کتێبی پاپالانگی پیاوە سپیەکە. بەشی سێهەم لە کتێبی پاپالانگی پیاوە سپیەکە لەبارەی پارچە تەنەکە خڕ و کاغەزە قورسەکانەوە لاپەڕا 33 برا هەرە ژیرەکان بە متمانەوە گۆڕادێرن و بەختیار بن کە بە هەڵخەڵەتاندن و خواستی بەدی پیاوە سپیەکە نائاشنان. ئێوە هەمووتان دەتوانن گەواهی ئەوە بدەن کە پیاوە ئاینیەکە ئەو پیاوەی بۆ بڵاوکردنەوەی پەیامی ئاینی دیانان هاتە بۆ دوورگەکانی ئێمە دەڵێ خوا خۆشەویستیە، دیانێکی ڕاستەقینە حەقێتی کە هەمیشە وێنەی خۆشەویستی لە بەرچاوانی خۆی داداناوە. پیاوە سپیەکە دەڵێ ئەو تەنیا و تەنیا نوێژ بۆ خۆی مەزن دەکا و دەیپەرستێ، بەڵام پیاوە ئاینیەکە گاڵتەی بە ئێمە کردووە و هەڵی خەڵەتاندوین. پیاوە سپیەکە وای لەو پیاوە ئاینیە کردووە بەنێوی ئەو پەیوانەوە کە گوایەهی گیانە مەزنەکەن شوێنەونمان بکات، چونکە پارچە تەنەکە خڕەکە و کاغەزە قورسەکە کە پاپالانگی بەپارەی نێو دەبا خوای ڕاستەقینەی ئەون لەگەڵ ئەوروپایەکدا لەبارەی خۆی خۆشەویستیەوە بدوێ سەر وەردەگێڕێ و دەخەنێ، بە جۆری بیرکردنەوە بێگوناهەکەت دەخەنێ. بەڵام پارچە تەنەکەیەکی خڕ و شەوقدار یان پارچە کاغەزێکی قورس و گەورەی بۆ ڕابگرا هەرزوو چاوەکانی دەگەشێنەوە و لێوی لێک دەدەن. پارە خۆشەویستی ئەون، پارە خوای ئەوە. هەموو پیاوە سپیەکان بیر لە پارە دەکەنەوە، تەنانەت لە خەونیشدا زۆر هەن لەبەر ئەوەی هێندە دەستیان بە ئەو پارچە تەنەکە خڕ و پارچە کاغەزانە گرتووەتەوە، دەستیان وەک قاچی مێروی گەوری دارستان چەماوە و خوار و خێج بوون. زۆر هەن ئەوەندە پارەکانی خۆیان ژماردووە چاویان کەس بوون. زۆر هەن لە پێناو پارەدا هاوڕێیانی خۆیان جێهێشتووە، لە پێکەنین کەوتوون، ویژدان و ئاوڕویان بەختەوەریان لەدەستداوە. تەنانەت ژن و منداڵەکانیان لە پێناو پارەدا لەدەستداوە. زۆربەیان تەندروستی خۆیان بەخشیوە بەو پارچە تەنەکە خڕە و کاغزە قورسانە. ئەوان ئەو پارانە لەگەڵ خۆیاندا لە نێو پێستی ڕەقەڵاتوی بەسەریەک نوشتاوەدا هەڵدەگرن و لە جلکەکانیاندا دەی ئاخنن. شەوانەیش دەیان ئاخن نەژێر بالیفەکانیانەوە بۆ ئەوەی کەس دەستی پێیان ڕانەگاو نەیان بە. هەموو ڕۆژێک، هەموو ساتێک بگرە هەموو چاوتروکانێکیش بیر لە پاراکەنەوە، هەموویان، هەر هەمویان. مناڵانیش ناچار دەبێ بیر لە پارە بکەنەوە. ئەوان ئەمە لە دایک و باوکیانەوە دەبین و فێر دەبن. هەمووان لە ئەوروپا داوان کاتێک بەنێو دۆڵە بەردینەکانی سیامانیاندا تێدەپەڕی بێبرانەوە ئەم هاوارت بەرگوێ دەکەوێ. مارک جارێکی دیش هەمان هاوار، مارک ئەمە نێوی پارچە تەنەکە شەوقدار و پارچە کاغەزە قورسەکەی ئەوانە. لە لافانیەنیش فرانک، لە پیلەتانیەن شیلینگ و لە ئیتالیا لیرا، مارک، فرانک. لیرە و شیلینگ هەمان و یەکشتن، گشتیان بە مانای پارە دێن. پارە، پارە، تەنیا پارە و هیچی ترنا. خوای ڕاستەقانی پیاوە سپیەکە تەنها پارەیە. ئەگەر خوا ئەوە بێ کە بەر لە هەر شتێک نوێژی بۆ دەکرێ و لێی دەپارڕێتەوە. ناتوانی لە وڵاتەکانی پیاوە سپیەکەدا بێپارە بیت، تەنانەت بۆ ڕۆژێکیش. لە نێوان هەڵهاتنی خۆر و ئاوابوونیدا ناتوانی بێپارە بی، ئەگەرنا ناتوانی نەبرسێتیت بڕەوێنیتەوە و نەتیونێتیت بشکێنی. بێلەوەیش ناتوانی جەیەک بۆ خەوتن بدۆزیتەوە. دەتوانرێت لە فالە پووی بەندی بکرێ و نێود لە کاغەزە زۆر و پێکەوە نووساوەکاندا تۆمار بکرێ لەبەر ئەوەی هیچ پارەت نییە. دەبێ لە بری هەر شتێک پارە بدەیت. ئەمەش ئەوە دەگەێنێ کە دەبێ بۆ ئەو زەوی بەسەریدا دەڕۆی، بۆ ئەو ڕایەخی شەو لەسەری دەخەوی، بۆ ئەو ڕووناکیی کولیتەکەتی پێڕووناک دەکەیتەوە. دەبێ پارە بدەیت بۆ ئەوەی بتوانی کۆترێک ڕاو بکەی یا لەشت لە ڕووبارێکدا بشوی دەبێ پارە بدەیت. ئەگەر بتەوێ ڕوو بکەیتە ئەو جیانی مرۆڤ تیاندا شاد دەبن و گۆرانی تێدا دەڵێن و سەمای تێدا دەکەن، دەبێ پارە بدەیت. یا ئەگەر داوا لە براکەت بکەی ئامۆژگاریەکت بکە، ئەوە دەبێت دەستبەرداری چەند پارچەیەک لە تەنەکە خڕ و کاغەزە قورسەکانی خۆت بی. دەبێ لە بری هەر شتێک پارە بدەیت. لە هەموو لایەک برایەکت ڕاوەستاوە و دەستی درێژ کردووە. ئەگەر شتێک نەخەیتە نێو دەستەکانیەوە یان ڕقی لێت دەبێتەوە یان کەلەی دەبێت. نەرمونیان ترین زەردەخەنە و پڕ لە دۆستایەتی ترین نیگات دڵی ئەو ناکاتەوە. دەمت لێدا دەچەقێنێ و بەسەردا دەقیژێنێ، ناپەسەند، بێکار و تەوەزەل، بەکەڵکی هیچ نەهاتوو. ئەمانەیش هەموو یەکشتن و یەکشت دەگەین و گەورەترین سوکایەتیشن بە مرۆڤێک بکرێ. بێلەوەیش تەنانەت بۆ ئەوەی بتانی منداڵت ببێ دەبێ پارە بدەیت. کاتێکیش دەمری دەبێ ئایگاکەت لە بەری تۆ پارە بدە، چونکە مردوویت. بە هەمان شێوە بۆ ئەوەی لاشەکەت بخرێتە زەویەوە، بۆ ئەو پارچە بەردەزلەیش کە بۆ یاد هێنانەوەکە دەخرێتە سەر گۆڕەکەت دەبێ پارە بدەیت.
من تەنیا یەکشم لە ئەوروپا بینیوە کە تا ئێستایش لە بری داوای پارە ناکرێ و هەر کەسێک دەتوانێت زۆری کات چەندی بوێ بیکە ئەویش هەناسە وەرگرتن و هەناسەدانەوەیە لەو بڕوایشدام ئەمەیان لە بیر کردووە نایشتوانم خۆلەوە بە دوور بگرم کە ئەگەر ئێستا لە ئەوروپا گویان لەوە بێ من چی دەڵێم چونکە هەموو ئەوروپایەکان بەردەوام و بێبڕانەوە بە دوای ئەو هۆیانەدا دەگەڕێن کە دەبن بەمای پارە داواکردن یەکسەر بۆ ئەوەیش داوای پارچەیەکی خڕ یان پارچەیە کاغەزی قورست لێکرێ تۆ بێ پارە لە ئەوروپا مرۆڤێکیت بێ سەر و بێ ئەندامەکانی لەش هیچیت ناچاریت پارەت هەبێ هێندەی پێویستت بە خۆراک خواردنەوە و خەو هەیە هێندەیش پێویستت بە پارە هەیە تا زیاتر پارەت هەبێ چاکتر دەژیت ئەگەر پارەت هەبێ دەتوانی تووتن ئەنگوستیلە و جلی جوان بەدەستبێنی دەتوانی بەقەت پارەکانت تووتن و جلی جوان و ئەنگوستیلەت هەبێ ئەگەر پارەت زۆر هەبێ دەتوانی زۆر شتت هەبێ هەمووانیش ئەخوازن شتی زۆریان هەبێ بۆیش دەیانەوێ پارەی زۆر بێ و لەوانی تر زیاتریان هەبێ خواستی بەدەستهێنانی پارە بێسنوورە و چاو هەمیشە لە دوایە گەڕێت پارچە تەنەکەیەکی خڕبۆنی و لمەکەی بەردەمت فڕێ بدە منداڵان بە هەڵە داوان هەڵدەکوتنە سەری و شەڕی لەسەر دەکەن ئەوەیش کە دەستگیری دەکا دەبێ بە سەرکەوتوویەک بەختیار دەبێ ئەگەر چی بە دەگمەن پارە فڕێ دەدرێتە نێو لمەوە پارە لە کوێوە دێن چۆن دەتوانی پارەی زۆر دەستگیر بێ بە زۆر شێوەی گران و ئاسان ئەگەر قژی برایەکەت ببڕی ئەگەر خۆڵ و پیسی کولیتەکەت لابەری گەمیەک بەسەر ئاودا باژۆی هەزرێکی چاکت هەبێ دەتوانی پارەت دەستکەوێ ناچاریە بە نێوی یەکسانیەوە دەبێ بوترێ ئەگەر چی هەموو شتێک پارچەتەنەکەی خڕ و کاغەزی قورس دەخوازێ ئەوە زۆر ئاسانە لە بری هەر شتێک پارە بەدەست بهێنرێ تۆ تەنیا پێویستت بە ڕاپەڕاندنی خەریکیەک هەیە کە لە ئەوروپا بەکار نێو دەبرێ کار بکە پارە دەستگیرە بێ ئەمە یەکێکە لە یاساکانی ژیان لە ئەوروپا ئالەمەدا نابەرامبەریەکی زۆر هەیە کە پیاوەسپیەکە بیری لێ ناکاتەوە نایەوێ بیری لێ بکاتەوە چون لە بارێکی وادا لە نابەرامبەری خۆی تێدەگات ئەوانەی پارەیان زۆرە ئەوانە نین کە کار زۆر دەکەن هەموو کەس زۆرترین پارەی دەوێ بێ ئەوەی بیوێ کار بکە ئابەم جۆرەیە کاتێک پیاوێکی سپی هێندەی پارە چنگ دەکەوێ کە لەوە زیاتر بێ بەشی خۆراک و کوڵیت و جێی خەوتنەکەی بکە هەر زوڕێ دەدا برایەکی کار بۆ ئەو پارە زیادانی ئەو بکە کار بۆ ئەو بکە بەر لە هەر شتێک ئەو کارێک کە دەستەکانی پیس و قورس کردوون دەخاتە ئەستۆی ئەو لێ دەگەڕێ ئەو پیسی ئەو بەخۆی بەرهەمی هێناوە بگوێزێتەوە ئەگەر ژنێک بێ ئەوە کچێک بەکرێ دەگرێ کچەکە دەبێ ڕایەخە پیسەکان و مەنجەڵ و جلوبەرگ و ئەو پێستانی دەکرێنە پێ پاک بکاتەوە جلە دراوەکانی ئەو پینە بکاو شتێکیش نەکا سوودی پاپالانگی تێدا نەبێ لە کاتی ئاوهایشدا ژن بێ یا پیاو کاتێکی زۆرتری هەیە بۆ ڕاپەڕاندنی کاری گەورەتر بەهێزتر و ئارەزومەندتر کە دەست پیس ناکەن و ماسوولکەکانی لەشیش بەختەوەرتر دەکەن بێ لەوەیش لە بریان پارەیەکی زۆرتر بەدەست دەهێنێ ئەگەر کەشتی گەربێ ئەوە ئەوی تر دەبێت لە دروستکردنی کەشتیەکانی دا یارمەتی بدە ئەو پارانی یارمەتی دەرەکەیش بەدەستیان دەهێنێ ڕاستیەکەی دەبێ هەموو بۆ خۆی هەڵبگرێ بەڵام پیاوەسپیەکە بەشی هەرە زۆری لێزەوتەکە هەر هێندە بیشتوانێ لێ دەگەڕێ دوان لە برایەکانی سێیان بەردەوامیش زیاتر و زیاتر بە سەدان و بگرە زیاتریش کەشتی بۆ دروست بکەن تا ئەو کاتەی ئیتر خۆی شتێکی خۆڵقێنەری لەدەست نایە لەوە زیاتر کە لەسەر ڕایەخەکەی ڕابکشێ و کاڤای ئەوروپایی بنۆشێ و دوو کەڵ بەبا بدات کەشتیە دروستکرا و ئامادەکانیش بە شوێنی خۆیان بگەێنێ و ڕێ بدا ئەو پارچەتەنەکە و کاغەزانی کەسانی دی بەکارکردن بۆیان کۆ کردوێتەوە بۆی بهێنرێتە ژوورەوە ئەو سامرۆڤ سپیەکان دەڵێن ئەو پیاوێکی دەوڵەمەندە ئیرەی پێدەبەن و بە شان و باڵیدا هەڵدەڵێن و بە چاکە لە بارەیەوە بە گوێ یەکتریدا دەستپێنن چون بە هاوکێشی کەسێک لە دنیا سپیەکەدا بە بوێری و هەستی بەرز و پاکشی دڵ و دەرونیەوە نەبەستراوە بەڵکو بۆ بەندە چەند پارەی هەیە ڕۆژانە چەندی پارە دەست دەکەوێ و چەندی ئاخنیوەتە نێو تابوتە ئەستورە ئاسنینەکانیەوە کە هیچ بوومەلەرزەیەک ناتوانێت تێکیان بشکێنێ زۆر پیاوی سپی هەن کە پارە لەسەر یەکتر کەڵەکە دەکەن پارەیەک کە خەڵکی تر بەدەستیان هێناون ئەوان ئەو پارە کۆکراوەیە بۆ جەیەک دەبن جەیەک کە لەژێر چاودێری پاسەوانانی تایبەتدایە و بەردەوام و بێبڕانەوەیش زیاتر و زیاتری لێکەڵەکەکەن تا ئەو دەمەی ئیتر پێویستیان بە کەس نامێنێ کاریان بۆ بکە ئەم کارە چۆن بێجادوویەکی گەورە سەردەگرێ ڕاستیەکەی بۆم ئاشکرا نەبووە بەڵام بە دڵنیاییەوە پارە تا دێ وەک گەڵای درەختێک ڕوو لە زیادبوونن و پیاوەکەش دەوڵەمەندتر دەبێ تەنانەت ئەو کاتانش کە خەوتووە ئەمێستا کە پیاوێک هێندە پارەی هەیە زۆر زیاتر لەوەی زۆربەی مرۆڤانی تر هەیەە هێندە زۆرن کە سەدان و بگرە هەزاران بە ئاسانی دەتوانن لە ڕێی ئەو پارانەوە کارێکیان دەست بکەوێ کەچی هیچیان بە کەس نادات و دەستی دەخاتە سەر پارچەتەنەکە خڕەکان و سەر پارچە کاغەزە قورسەکانیش چاوچنۆکانە و بە نیگایەکی پڕ لە حەز و ئارەزووە دادەنیشێ
ئەگەر لێشی بپرسن نیازت وایە بۆ پارانە چی بکەی لەسەر ئەم زەویە لەوە زیاتر کە خۆت پۆشتە بکەی پرسێتیت نەهێڵ و تینوەتیت بشکێنی دەتوانی چ شتێکی تر بکەی ئەوسا یان ناتوانێ وەڵامت باتەوە یان پێتەڵێ ئەمەوێ پارەی زیاتر بەدەست بێنم زیاتر و زیاتر هەرزوویش بۆ دەرەکەوێت کە پارە نەخۆشیان خستوو هەموو هەستەکانیشی پارە داگیری کردوون ئەو نەخۆش و سەرقاڵی بەدەستێنانی پارەی زیاترە هەر بۆیە گیانی خۆی بە پارچە تەنەکە خڕ و کاغەزە قورسەکانەوە دەبەستێتەوە و قەت تێریش نابێ و دەست لەوەش هەڵناگرێ زیاتر و زیاتر بۆ خۆی بپچڕێنێ ئەو ناتوانێت بەم جۆرە بیر بکاتەوە بێگیر و گرفت و بێ ئەوەی ناحەقیەکم کردبێ دەمەوێت لەم دنیاە دەرچم وەک ئەوەی چۆن جارێک لە جاران هاتمە نێویەوە چون گیانە مەزنەکە بێ ئەو پارچە تەنەکە خڕ و کاغەزە قورسانە ڕەوانەی ئەم زەویەی کردم تەنیا چەند کەسانێکن وا بیر دەکەنەوە ئەوانی تر زۆربەیان بەو نەخۆشیەوە دەمێننەوە و قەت جارێکی دی دڵیان تەندروست نابێتەوە و بەو دەسەڵاتەیش کە پارە پێیان بەخشیون دڵخۆشن بە خۆدا دەنازن وەک بەری درەختی سپینداری بەربارانی باشوور هەڵیاندا ئاوسێنێ شاد و بێ هیچ بیرکردنەوەیەک ڕێدەدەن براکانیان لە ژێرباری کاری گراندا دابڕزێن بۆ ئەوەی خۆیان بەز و چەوری بەروورگیان هەڵ ئاوسێن و گەورە ببن ئەمە دەکەن بێ ئەوەی ویژدانیان هیچ ئازارێکی پێ بکە بە پەنجە جوان و ڕنگ زەردەکانیان خەنین ئەو پەنجانەی چیتر پیس نابن بەوەی بەردەوام هێزی کەسانی تر دەبەن و دەیکەن بەهی خۆیان ئازار ناکێشن و هەرگیز خەو لە چاوانیان ناتەرێنێ هەرگیز بیر لەوە ناکەنەوە کە بەشێک لە پارەکانیان بدەن بە کەسانی تر بۆ ئەوەی نەختێک کارەکانیان ئاسانتر بێ کەواتە لە نێو مرۆڤانی ئەوروپادا نیوەیەکەن ناچارن بەوەی کاری پیس و پەڵۆخ و گرانیان هەبێ لە کاتێکدا نیوەکەی تر کارێکی کەم دەکەن یان هەر کار ناکەن نیوەی یەکەم هیچ کاتی نییە بۆ ئەوەی لەژێر خۆردا دابنیشێ و نیوەکەی دی کاتێکی زۆری هەیە پیاوەسپیەکە دەڵێ هەموو مرۆڤان ناتوانن وەک یەک پارەیان هەبێ ناتوانن لە یەک کاتدا لەژێر تیشکی خۆرا دانیشن ئەمە دەڵێ هەر بۆیش ئەو مافە بەخۆی ڕەوا دەبینێ سەرسەخت و بەدکارانە لە پێناوی پارەدا هەڵسوکۆت بکات دڵڕق و خوێن ساردە فریودەرە درۆ دەکا هەمیشەیش ناسەڕاست و ترسناکە کاتێک دەستی لە پارە گیر دەبێت چەند جاران پیاوی سپیەکێکی تر لە پێناوی پارەدا ناکوژێت چەند جاران ئەوی تر بە ژەهری وشەکانی ناکوژێ و ئیفلیجی ناکە بۆ ئەوی دواتر بتوانێت تاڵانی بکە بۆیە پیاوەسپیەکان بە دەگمەنجەی متمانی یەکترن چون هەمویان لە لاوازیە گەورەکەی خۆیان بە ئاگان بۆیە قەت ناتوانانی بزانی پیاوێک کە پارەی زۆری هەندڵ پاکە ڕێی تێدەچێت زۆر بەدیژ بێ ئێمە نازانین چۆن و لەکوێ کەسێک گەنجینەکەی خۆی بەدەستێناوە ئەوەی دەوڵەمەندە نازانێ ئەو ڕێزگرتن و ئاوڕوەی پێڕەوا بینراوە تایبەتە بەخۆی یان بە پارەکانی زۆربەی جاران لەبەر پارەکانیەتی بۆیە لەوەش تێناگەم ئەو مرۆڤانەی پارچەتەنەکەی خڕ و پارچە کاغەزی قورسیان زۆر نییە بۆ هێندە تەریق دەبنەوە و هێندە ئیرەی بە دەوڵەمەندان دەبن لە بری ئەوەی ڕێلەوە بگرن کە خۆیان ببن بە مای ئیرەی پێبردن چون هێندەی ناجۆر و ناقۆڵایە خۆ بە زنجیرەی قورس و پێکەوە بەسراوی قاقلەی زەریا بارگران بکەی هێندەیش گرانە ئەو بارەگرانی پارە هەیەتی لە کۆڵ بنی ئەو پارانە هەناسیان لەبەر مرۆڤ بڕیوە سربەستی ئەندامەکانی لەشیانی زەوت کردووە بەڵام هیچ پیاوێکی سپی نایەوێ خۆی لە پارە لابدا ئەوەی پارەی خۆشنەوێ دەبێ بەمای گاڵتە و گەپ و بەڤالە ئانێو دەبرێ سەروەت و سامان کە ئەوە دەگەێنێ پارەی زۆرت هەبێ مرۆڤ بەختەوەرەکە پیاوەسپیەکە وا دەڵێ ئەو خاکەی زۆرترین پارەی هەبێ بەختەوەرترینە هەر ئەو وا دەڵێ ئێمە هاوڕێگە شاوەکانم هەژارین خاکەکەمان هەژارترین خاکی ژێرخۆرە پارچە تەنەکەی خڕ و پارچە کاغەزی قورسمان نین تا خەزنەکانمانیان لێ پڕکەین ئێمە لە دیدی پیاوەسپیەکەوە سوالکەرانی هەژار و بێدەرامەتین بەڵام لەگەڵ ئەوەیشدا کاتێک چاوەکانتان دەبینم و لەگەڵ چاوی پیاوەسپیەکەدا بەراوردیان دەکەم دەبینم چاوەکانی ئەو کز و لاواز و ماندوون بەڵام چاوانی ئێوە وەکو ڕووناکیە گەورەکە پڕ لە تیشکن پڕ لە تیشکی شادی و هێز و ژیان و تەندروستین چاوانی وەک چاوانی ئێوەم تەنیا لای منداڵانی پیاوەسپیەکە بینیوە بەر لەوەی هێشتا فێری پەیوین ببن چون تا ئەو کاتە هیچ شتێک لەبارەی پارەوە نازانن دەشێ گیانە مەزنەکە ئێمەی هەڵبژارد بێ و لە ئایتوی پاراست بین پارە ئایتون چونکە هەرچیەک دەیکەن خراپ و زیان بەخشە هەر ئەوەندە مرۆڤ دەستی لە پارەوەدا هێزێکی جادووی بەندی دەکا ئەگەر مرۆڤ پارەی خۆشویست ناچارە خزمەتی بکە و هەموو هێز و خەنی بوون و شادی خۆی تا لە ژیاندا مابێ پێببەخشێ ئێمە دەبێنەریت و خۆ بەرزەکانی خۆمان خۆش بوێ ئەو خوونەریتانی لەلایەن ئەو پیاوە مای ڕقلێبوونەوەن کە بۆ هەر میوانداریەک داوای شتێک دەکا بۆ هەر میوەیەک لە بەردەمتدا ڕایدەگری داوای ئالەفایەک دەکا ئێمە دەبێنەریت و خۆکانی خۆمان خۆش بوێن کە ڕێنادەن کەسێک زۆر زیاتر لەوی تری هەبێ یا ڕێنادەن کەسێک زۆری هەبێ و ئەوی تر هیچی نەبێ کە ڕێنادەن دڵمان وەک دڵی پیاوەسپیەکانی لێبێ و بە خەمینی و نابەختەوەری ئەوانەی تەنیشتیان بەختیار و خەنی ببن بەڵام بەر لە هەموو شتێک دەبێ لە پارە سڵ بکەینەوە
پیاوەسپیەکە پارچە تەنەکە خڕ و پارچە کاغەزە قورسەکان بۆ ئێمەش ڕاگرێ بۆ ئەوەی وامان لێ بکا بۆیان چڵێز بین و ئەو دەڵێ پارە دەتوانن ئێمە دەوڵەمەند و بەختەوەر بکەن بەڵام هەرز و چەندینی نێو ئێمە بەو نەخۆشیە گرانی پارە دەیخاتەوە کوێر دەبن و نەخۆش دەکەون کەواتە بڕوا بە وتەی ئەم برا لە خۆ بردووەتان بکەن کە دڵنیایە لە حەقیقەت دەدوێ کە پێتان دەڵێن پارە هەرگیز نابێ بەمای زیاتر خەنی بوون و بەختەوەری بەڵکو دەبێ بەمای تێک و پێکدان و شێواندنی دڵ و هەموو ئەندامەکانی تری لەش کە مرۆڤێک هەرگیز پارە بەهانایەوە نایە و شاتری ناکە بەهێزتر نابێ و پێیان شاتر نابێ ئەو کاتواتان لێ دێ ڕق لە پارچە تەنەکە خڕ و پارچە کاغەزە قورسەکان هەڵبگرن کە خراپترین دوژمنانتانن گوێگرانی خۆشەویست هاتمە کۆتایی بەشی سێهەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە. گوێگرانی خۆشەویست هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی چوارەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە شتەکان پیاوەسپیەکە هەژار دەکەن لاپەڕا 45 دەتوانن هەست بەوە بکەن کە پیاوەسپیەکە ئێوە بمان خاتە سەر ئەو بیرەی ئێمە هەژار و کڵۆڵین کە پێویستمان بە یارمەتی و هاریکاری بە بەزەیی هەیە چونکە هیچ شتێکمان نییە. گوێ بگرن برا ئازیزەکانی نێو هەموو دوورگەکان کە ڕاستیەکەی شت چییە؟ گوێزی هەندی شتێکە ئەو چەپکەپەڕەی مێشی پێدەرەکەین ئەو جلەی ناوقەدمانی پێداپۆشین قاقلەی زەریایی ئەنگوستیلەی پەنجە قاپی شێو ئەو شتەی سەر و قژمانی پێڕازێنینەوە هەموو ئەمانە شتن بەڵام دوو جۆر شت هەن شتێک هەیە کە گیانە مەزنەکە بێ ئەوەی ئێمە بیبینین دەیخوڵقێنێ لە ئێمەی مرۆڤ هیچ کار و ئەرک و بارگرانیەک ناخوازێ وەک گوێزی هەندی قاقلەی زەریا و مۆز هەروەها شتی تر هەن کە مرۆڤ بە خۆیان دەیان خوڵقێن و کار و ئەرک و بارگرانێکی زۆری ژەخوازن وەک ئەنگوستیلەی پەنجە قاپی نان خواردن و ئەو چەپکەپەڕەی بۆ مێژ دەرکردن بەکارێهێنن کەواتە پیاوەسپیەکە مەبەستی لەو شتانەیە کە بە دەستەکانی خۆی خوڵقاندون و شتە مرۆییەکان کە ئێمە نیمانن چونکە ئەو هەرگیز مەبەستی ئەو شتانە نییە کە گیانە مەزنەکە خوڵقاندونی کەواتە کێ لە ئێمە داراترە و شتی زیاتر هەیە ئەو شتانی گیانە مەزنەکە خوڵقاندونی سێرێکی دەوروپشتی خۆتان بکەن تا دەکرێت دوور بڕوانن لەو جێی زەوی ورد ببنەوە کە ئاسمانی شینی لە باوەش گرتووە هەموو لایەک پڕە لە شتی گەورە کۆتری کێویلەی نێو ئەو دارستانی دەستی مرۆڤیان پێڕانەگەیشتووە مەل و تووتیەکان گشت ڕووەکەکانی کەنار زەریا تەواوی بوونەوەرانی نێو ئاو کەناری زەریا و سیماڕ و ناکەکەی کەناری زەریا و ئەو پێستە لمیە نەرمەی دایپۆشیوە ئاوە گەورەکە کە وەک جنگاوەرێکی گەورە تووڕە دەبێ یا وەک تاوپۆیەک دەخەنێ ئاسمانی شینی بەهێز کە هەموو ساتێک ڕنگ دەگۆڕێ و جار ناڕووناکێکی زێڕین و جار نازیوینی بەسەرماندا دەدات ئەمانە هەموو شتی گەورن ئیتر بۆ دەبێ هێندە شێت بین شتی زیاتر بخوڵقێنین و لەسەر ئەو شتە بە بەهایانە کەڵەکەیان بکەین کە گیانە مەزنەکە پێی بەخشیوین هەر چۆنێک بێ هەرگیز ناتوانین لەوی تێپەڕێنین چونکە گیانی ئێمە لە بەرامبەر دەسەڵاتی گیانە مەزنەکەی ئەودا تەواو بچووک و لاوازە و دەستیشمان لە بەرامبەر دەستە بەهێز و گەورەکانی ئەودا تەواو بێهێز و لاوازن هەرچیەک ئێمە دەیخوڵقێنین جێی چڵ و چێوێک ناگرێ و ئەوەندەیش بە نرخ نییە لەبارەیەوە بدوین ئێمە دەتوانین بەهۆی ئەو پارچەدارەوە کە بە دەستیەوە دەگرین دەستمان درێژتر بکەین دەتوانین دەستە بەتاڵەکەمان بە یارمەتی تانواز گەورەتر بکەین بەڵام هێشتا نە ساموایەک نە هیچ پیاوێکی سپی نەیتوانی وەدار خوورمایەک یا ڕێگی کاڤایەک بخوڵقێنێ پیاوەسپیەکە بێد و دڵی پێی وایە دەتوانێت شتانی وا بەرهەم بهێنێ کە لە توانای گیانە مەزنەکە بەدەرە بێلەوەیش پێی وایە دەتوانێت هێندەی ئەو بەدەسەڵات بێ بۆیش هەزاران هەزار دەست هەر لە بەرەبەیانە و تابوو لێڵەی ئێوارە بێ لە بەرهەمهێنانی شت شتێکی تر ناکەن ئەو شتانەی نە لە نیازی بەرهەمێنانیان بە ئاگاین و نە بە جوانی و نایابیان ئاشناین پاپالانگی تا دێ زیاتر حەز و ئارەزوەکانی بەشتی زۆرتر و تازەتر دەبەخشێ دەستی وەک ئەوەی سەرما و سۆڵەتە زاندبێتی دەلەرزن دەم و چاوی وەک خۆڵەمێش بۆر دەبێ پشتیشی دەچەمێتەوە کەچی هەر کاتێک شتێکی نوێ بەرهەم دەهێنێ دەگەشێتەوە هەر زووش هەمووان دەیانەوێ ئەو شتە تازەیان هەبێ دەیپەرستن لە بەردەمی خۆیاندا دایدەنێن و بە زمانی خۆیان گۆرانی بۆ دەچڕن توانیتان باوەڕم پێ بکەن برا ئازیزەکانم من چوومەتە نێو بیرەکانی پیاوەسپیەکە و لە ویست و خواستەکانی مڕوانیوە وەک ئەوەی لە ساتەکانی دەمە و ئێوارەدا بەرتیشکی خۆر درابن و ڕوون و ئاشکرا لە بەرچاوان دیار بن ئەو بۆ هەر لایەک بچێ هەر شتێک گیانە مەزنەکە بەرهەمی هێنابێت تێک و پێکێدا
بۆیە دواتر هەوڵی دروستکردنەوەی ئەو شتانە دەدا کە بە خۆی بە زیندویی لە نێوی بردوون و لە ژێر سایی دەسەڵاتی خۆیدا دروستیانەکاتەوە. لە بارێکی ئاوحایشدا پێی وایە وا بە بیریادێ کە ئەو بە خۆی گیانە مەزنەکەیە، چونکە ئەو هەموو شتەکان دەهێنێتە کایەوە. برایان، بیهێنە پێچاوی خۆتان کە بەم زوانە زریانە مەزنەکە دێ و ئەو دارستانی دەستی مرۆڤی پێڕانەگەیشتووە بە گشت چیاکانی نێویەوە و بەو گەڵاو درەختانەیشەوە کە چیاکانیاندا پۆشیوە لە بنەوە هەڵدەکێشێ. لەگەڵ خۆیدا هەموو بوونەوەرەکانی نێو زەریا و کەنارەکان ڕادەماڵێ و تاکە گوڵێکیش لەو گوڵانەی قەشی کچەکانمانیان پێدەڕازێنینەوە بە زیندوی لە پاشخۆی بەجێ ناهێڵێ. هەموو شتێک کە ئێمە دەیان بینین جگە لە لمی سەرکەنارەکان لە بەرچاو ون دەبن، زەوی والێ دەکا لە لەپی دەستێکی درێژکرا و یا گردۆڵکەیە کە لافاوی گرکاندای پۆشی بێ بچێ. ئەوسا چۆن تاسە و ئارەزوی گەڕانەوەی دارخورما قاقلەی زەریا و دارستان ناکەین، چۆن تاسەی گەڕانەوەی هەموو شتێک ناکەین، بەڵام لەو جێدا کە کوڵیتەکانی پیاوەسپیەکەی تێدایە، لەو جیانەدا کە بە شاران نێویان دەبن خاک لە وێرانەیەک لە لەپی دەستێکی درێژکراو نەبێت لە هیچ شتێکی تر ناچێ. بۆیە پیاوەسپیەکە عەقلی لە دەستداوە و ڕۆڵی گیانە مەزنەکە دەگێڕێ تا ئەوەی خۆی نیەتی لە بیری خۆی بەرێتەوە. لەبەر ئەوەی ئەو هێندە هەژارە و خاکەکەی هێندە خەمبارە دەست بۆ هەموو شتێک درێژەکا و وەک ئەو شێتەی گەڵاکۆ دەکاتەوە کۆیان دەکاتەوە کولیتەی خۆی سیخناخ کردووە لە شت. هاوکاتیش ئیرەی بە ئێمە بات و لە دڵەوە ئەخوازێ ئێمەش وەک ئەو هەژار بین. هەژاری گەورە ئەوەیە کە مرۆڤ پێویستی بەشتی زۆر هەبێ. پیاوەسپیەکە هەژارە چونکە شت داگیری کردووە، ئەو چیتر ناتوانێ بێشت بژی. کاتێک ئامرازێک لە قەڵغانی پشتێکی سەڵ دروستەکە بۆ ئەوەی قژی خۆی پێساف و لوس بکا کە پڕۆنی کردووە، پێستێکیش بۆ ئامرازەکە دروستەکە. هەموو شتێک لە نێو پێست و سندوق دەئاخنێ. سندوقی بۆ هەموو شتێک هەیە. بۆ ئەو پارچە جلانی ناوقەدیدا دەپۆشن، بۆ ئەو پارچە جلانی بەشی سەرەوەی لەش و ئەوانی بەشی خوارەوەی لەشی داپۆشن، بۆ ئەو پارچانەی بۆ شوشتن بەکاریان دەهێنێ. ئەو پارچانەی بۆ دەمی و بۆ گشت پارچەکانی تریش سندوقی هەن. سندوقی بۆ پێستی دەست و پێستی قاچ هەیە، بۆ پارچە تەنەکە خڕەکان و کاغەزە قورسەکان، بۆ جێگەی خەوتن و کتێبە پیرۆزەکەی، بۆ هەموو شتێک و دیسان هەموو شتێک سندوقی هەیە. لە هەر شتێک چەندین شت دروستەکە. لە کاتێکا کە دروستکردنی تەنیا یەک شت بەسە. ئەگەر بڕۆیتە نێو مەتبەخێکی ئەوروپاییەوە چەندین قاپی نان خواردن و کەرەستەی چێژلێنان دەبینی کە هەرگیز بەکار ناهێنرێن. بۆ هەر خۆراکێکیش تانوایەکی تایبەتی هەیە. بۆ ئاو خواردنەوە تانوایەکی تایبەتی هەیە و بۆ کاوا خواردنەوەیش هەروەها. بۆ گوێزی هەندی تانوایەکی هەیە کە جیاوازە لەو تانوایی کۆتری بۆ خواردن لەسەردادەنێ. لە کولیتێکی ئەوروپاییدا هێندەشت هەن کە دانیشتوانی یەک گوندی ساموا بەش ناکا بۆ ئەوەی لە کولیتەکەی بیبەنە دەرەوە. تەنانەت ئەگەر هەر یەکێک لە پیاوەکانی گوندیش دەست و بازوەکانی لەو شتانە پڕکا. لە یەک کولیتدا هێندەشت هەن کە زۆر لە سەرک خێڵە سپیەکان ناچارن بەوەی ژن و پیاوانیان بۆ ڕابگرن کە هیچ شتێکی تر ناکەن لەوە زیاتر ئەو شتانە لە جێ تایبەتەکانی خۆیان دابنێنەوە و ئەو لمەیان لێ بماڵن کە لە سەریان نیشتووە. سەرک تاوپویش کاتێکی زۆری خۆی بۆ ژماردن، گواستنەوە و پاکردنەوەی ئەو شتانە تەرخان دەکا کە هەیەتی. برایان، ئێوە دەزانن من درۆ ناکەم. ئەو شتانەتان پێڵێم کە بە چاوی خۆم بینی و من بێ ئەوەی نە لێیان کەم بکەمەوە و نە لێیان زیاد بکەم. کەواتە بڕوان پێ بکەن لە ئەوروپا خەڵک هەن کە لولەی ئاگر هاوێژەکە دەنێنە سەر تەوێڵی خۆیان و خۆیان دەکوژن چونکە نایانەوێ بێشت بژین. پیاوەسپیەکە بە چەندین جۆری جیاجاگیانی خۆی مەز دەکا و بڕوا بە خۆی دەهێنێ کە ناتوانێ بێشت بژی وەک چۆن هیچ مرۆڤێک ناتوانێ بێ بژێوی بژی. بێ لەوەیش هەرگیز لە ئەوروپا کوڵیتێکم نەدۆزیەوە تێیدا بەدڵی خۆم بتوانم لەسەر ڕایەخەکەی بێ ئەوەی هیچ شتێک قاچەکانم بۆ ژوو بکەن ڕابکێشم. هەموو شتەکان بروسکیان دەهاوێشت و بە دەمی ڕەنگەکانیان بەرز دەیان قیژاند بە جۆرێک کە نەمدەتوانی چاوم لێک بنێم. هەرگیز لە کوڵیتی پیاوێکی سپیدا ئاسوودەیەکی ڕاستەقینەم نەبینی. قەت هێندە بە تاسەیش نەبووم بۆ گەڕانەوە بەرەو کوڵیتەکەم لە سامووە چونکە لەوێ بێ لە ڕایەخەکان موجێی خەوتنەکەم شتێکی تری لێ نییە و بێ لە بایفێنکی زەریایش شتێکی دیکە بەسرمدا گوزەر ناکە. ئەوانەی کەشتیان کەمە خۆیان بە هەژار و خەمبار ناو دەبن. هیچ پیاوێکی سپی نییە بە شادیەوە بڕوانی و گۆرانی بچڕێ. ئەگەر بێ و وەک ئێمە جگە لە قاپینان خواردن و ڕایەخەکەی زیاتری نەبێ پیاوان و ژنانی دنیای سپی بە ناڵەوە گازندە و گلەیی دەکەن. ئەگەر لە کوڵیتەکانی ئێمەدا بژین و وەک ئێمە ناچار بن بۆ هێنانی داڕێی دارستانان بگرنە بەر یا ناچار بن ماڵێکی سەڵ و شوشە و دەزوو بەری ڕەنگاوڕەنگ و زۆر شتی تر بۆ کوڵیتەکانیان بهێنن هەر لە بولێڵەی بەیانەوە تا ئێوارەیەکی درەنگ ڕێدەدەن بە دەستەکانیان لە جوڵەدا بن تا ئەو کاتەی ماڵە سامواکانیان پڕدەبن لە شتی بچووک و گەورە شت. ئەوانەی هەر زۆر بە ئاسانی لە نێو دەچن، ئەوانەی هەر ئاگرێک
هەر بارانێکی بەهێز کە لە باشوورەوە دێ ئەتوانێت تێک و پێکیان بدا بە جۆرێک کە مرۆڤ هەمیشە ناچار بێ بە دروستکردنەوەیان. پیاو چەند ئەوروپایی تر بێ هێندە زیاتر پێویستی بەشت هەیە، بۆیە دەستەکانی پیاوە سپیەکە کاتێک مەسەلەکە پەیوەندی بە خوڵقاندنی شتەوە هەیە قەت ناسەکنێن، بۆیە سەر و سیمای مرۆڤە سپیەکان زۆربەی کات ماندوو و خەمگینن، بۆیە تەنیا بەشێکی زۆر کەم لەوان دەتوانن ئەو شتانە ببین کە گیانە مەزنەکە خوڵقاندوونی. ئەتوانن لە مەیدانی گوندێکدا یاری بکەن، شعر بنووسن، گۆرانی خۆش بچڕن، یا یەکشەمال لە ژێر و ناکیدا سەما بکەن و وەک هەر یەکێک لە ئێمە بە دەست و قاچی خۆیان دڵخۆش بن. ئەوان ناچارن بە دروستکردنی شت، ناچارن بە پاسکردنی شتەکانیان، شت دەچنە نێو دەرونیانەوە وەک مێر و لە بچکۆلەی نێولم بەسەریاندا هەڵدەگەڕێن، بە دڵێکی سادەوە هەموو تاوانێک دەکەن بۆ ئەوەی شت بەدەست بێنن، لەگەڵ یەکتردا دەجەنگن، نەک لە پێناو ئاوڕوو یا بۆ تێرکردنی هێزە ڕاستەقینەکانی خۆیان، بەڵکو تەنیا و تەنیا لە پێناوی شتدا. لەگەڵ ئەمەیشدا هەمویان هەست بەوە دەکەن کە بە هەژاری دەژین، ئەگەر نا ئەوەندە پیاوی سپی نەدەبوون کە نێو و ناوبانگێکی زۆریان هەبێ، پیاوانێک ژیانی خۆیان بۆ هیچ شتێکی تەرخان ناکەن لەوە زیاتر کە سەر و قژی خۆیان لە شەربەتی ڕەنگاو ڕەنگ هەڵبکێشن و لەسەر ڕایەخە سپی هەڵوازراوەکان جارێکی تر خۆیان پیشان بدەنەوە. ئەوان دڵ پڕ لە شادی و پڕ لە ژیان ئەوەندەی پێیان بکرێت هەموو شتە جوان و نایابەکانی خوا دەنووسنەوە. مرۆڤ لە خاکێکی نەرمدا دەتاشن بێ ئەوەی ئەو جلەی کەمەریاندا دەپۆشێ لە بەریاندا بێ، کچان بە هەمان لەنجەولاری سربەست و جوانەوە کە تاوپاوێک لە ماتاتوتو هەیەی، یا پیاوان کە کوتەکەکانی دەستیان ڕادەوەشێنن یان ژەی کەوان ڕادەکێشن و بە دوای کۆتری کێویدا لە دارستانەکاندا دەگەڕێندا دەتاشن. مرۆڤی لە خاک دروست کراو، مرۆڤ کە پیاوە سپیەکە کوڵیتی تایبەت بۆ ئاهەنگێڕانیان بۆ بینا دەکا لە جەیەکدا کە خەڵک دەبێ ڕێگەیانی دوور و درێژ ببڕن بۆ ئەوەی دیدەنیان بکەن و چێژ لە پیاو چاکی و جوانی و قەشەنگیان وەرگرن. ئەو دیدەنی کارانە پەشۆکا و تۆقی و بەرامبەر ئەو خاکە مرۆڤانە ڕادەوەستن پێچراوە لە هەموو ئەو جلو بەرگانی لەشیانیدا پۆشیون. پیاوی سپی وان بینیوە کە لە خۆشییاندا لە بەرامبەر ئەو جوانی و قەشەنگیەدا گریاوە، جوانی و قەشەنگیەک کە بۆ خۆی لە دەستی داون. ئەمێستا پیاوە سپیەکە دەیەوێ بە گەنجینەکانیەوە خۆی بگەینەتە ئێمە بۆ ئەوەی ئێمەیش دارا و دەوڵەمەند بین بە شتان، بەڵام ئەو شتانە لە تیری ژەهراوی زیاتر نین کە لە سنگی هەر کەسێک هەڵبچەقێت دەیکوژێ. دەبێ ناچاریان بکەین بە پێویستی. گوێم لێبوو پیاوێک کە زۆر چاک بە خاکەکەی ئێمە ئاشنایە وایوت پێویستی یانی شت. ئەو دانایە لەسەر قسەکەی بەردەوام بوو. ئەو کات ئەوان زیاتر حەز لە کار دەکەن، مەبەستیشی ئەوە بوو کە ئێمەش دەتوانین هێزی دەستی خۆمان بۆ دروستکردنی شت تەرخان بکەین، شت بۆ خۆمان، بەڵام بە پلەی یەکەم بۆ پیاوە سپیەکە. هەروەها ئێمەش وەک ئەوان ماندوو بین و بۆر بین و بچەمینەوە. برایانی کۆدورگەکەمان، ئێمە ناچارین بە ئاگا بین و هەستمان بە ڕووناکی بهێڵینەوە، چونکە پەیوەکانی پیاوە سپیەکە بە مۆزی شیرین دەچن، بەڵام پڕن لە ڕمی شاردراوە کە دەتوانن هەموو ڕووناکی و شادیەک لە نێو ئێمەدا بکوژن. با هەرگیز لەبیری نەکەین کە ئێمە جگە لەو شتانی گیانە مەزنەکە خوڵقاندوونی تەنیا پێویستمان بە چەند شتێکی کەم هەیە، ئەو چاوی پێبەخشیوین تا ئەو شتانە ببینین کە دروستی کردوون، بۆ ئەوەیش هەموو ئەو شتانە ببیندرێن لە ماوەی ژیانی مرۆڤێک زیاتر داوا دەکرێت. هەرگیز ناڕاستیەکی لەوە گەورەتریش نەبووە کە لە دەمی پیاوە سپیەکە دەکەوێتەوە. ئەو شتانەی گیانە مەزنەکە خوڵقاندوونی کەڵکی هیچ ناگرن، تەنیا ئەو شتانە بەکەڵکن کە پیاوە سپیەکە خوڵقاندوونی و زۆریش بەکەڵکن. شتەکانی ئەو کە لە ئەژماردن نایەن، ئەو شتانە کە دەبریسکێنەوە، شەوق دەدەنەوە و جوان دەنوێن و بە هەموو جۆرێکیش سەرنج ڕاکێشن. ئەمە پیاوە سپیەکە ئیوت، بەڵام تا ئێستا هەرگیز نەیانتوانیوە لەشی پیاوێکی سپی جوانتر، چاوەکانی پڕتیشکتر، هەستەکانی بەهێزتر بکە، کەواتە شتەکانی ئەو کەڵکی هیچیان نییە. ئەویش کە ئەو دەیڵێ و دەیەوێ بی ئاخنێتە نێو مێشکی ئێمەوە بەدکارە و بیرەکانیشی پڕ لە ژەهرن. گوێگرانی خۆشەویست، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی چوارەم لە کتێبی پاپالانگی پیاوە سپیەکە. گوێگرانی خۆشەویست، هاتمەوەلاتان بۆ خوێندنەوەی بەشی پێنجەم لە کتێبی پاپالانگی پیاوە سپیەکە، پاپالانگی کاتینیا لاپەڕا 55. پاپالانگی پارچەتەنەکەی خڕ و کاغەزە قورسەکانی خۆش دەوێ. حەزی لەوەیە ورگی خۆی بە خواردنەوەی هەمەجۆر کە لە میوەی مردوو دروستکراون یان بە گۆشتی بەراز و گاو مانگا و گیان لە بەرانی تری تۆقێنەر پڕ بکات. بەر لە هەموو شتێکیش ئەوەی دەستی مرۆڤ ناتوانێ بیگرێ. لەگەڵ ئەوەیشدا هەیە کە لە هەموو شتێک زیاتر خۆشێوێ کات.
هەرا و ژاوەژاوی دنیا لەبارەی کاتەوە ئەنێتەوە و بەرز بە ئاسماندا لەبارەیەوە دەدوێ. ئەگەرچی کاتێکی زیاتر لەوەی کە ئەکەوێتە نێوان هەڵهاتنی خۆر و ئاوابوونیەوە نییە، بەڵام بە هەر حاڵ ئەمە قەت بەشی ئەو ناکە. پاپالانگی هەمیشە ناڕازیە لە کاتی خۆی و سکاڵا لە دەستگیانە مەزنەکە ئەکاکە کاتێکی زۆرتری پێنەبەخشیوە. بە سوکایەتیەوە لە خوا و حیکمەتە گەورەکەی خواڕوانێ، چونکە هەر ڕۆژێکی نوێ بەپێی پلانێکی تایبەت دابەش و لەت و کوتەکە. کات پارەپارەکە وەک ئەوەی چۆن یەکێک گوێزێکی هندی نەرم و ناسک بە چەقۆیەکی جەنگەڵ لەتەکە. هەر پارچەیەکیش ناوێکی تایبەتی هەیە: چرکە، خولەک و سات. چرکە لە خولەک کەمترە و خولەکیش لە سات کەمترە. هەموو ئەمانە پێکڕا ئەبن بە سات و ئەبێ 6 خولەک و زۆر لەوەیش زیاتر چرکە پێکەوە گرێ بدەی بۆ ئەوەی بتوانی ساتێک بەدەستبێنی. ئەمە زۆر تایبەت و سەیرە، بە جۆرێک کە هەرگیز نەمتوانیوە بە شێوەیەکی ڕێک و ڕەوان تێی بگەم، چونکە حوسڵی ئەوەم نییە زیاد لە پێویست خۆم بەم کارە مناڵکارانەوە خەریک بکەم. بەڵام پاپالانگی لەم دابەشکردن و پارچە پارچەکردنەی کات شتی گەورە و گران پێکەهێنێ. پیاوان، ژنان، تەنانەت ئەو مناڵانش کە بە ئەستەمەتوان خۆ بە پێوە بگرن، شتێکی پان و خڕیان لە نێو ئەو پارچە جلەی ناوقەدیانی داپۆشیوە هەڵگرتووە. ئەو شتا بە زنجیری هەڵقە ئەسوورەوە بەستراوە کە لە ملەوە دەئاڵێنرێ، یا لە ڕێی پارچە قایشێکەوە ئەکرێتە مەچەک و ئەتوانی کاتی پێ بخوێنیتەوە. ئەگەرچی خوێندنەوەی ئەو شتە هەروە سانان نییە. ئەوان لەگەڵ منداڵان مەشقی کات دەکەن و شتە پان و خڕەکە بە گوێیانەوە دەنێن تا بتوانن تامێکی لێ بکەن. ئەم شتە پێکێنراوانە کە دەتوانی بە ئاسانی بە 2-5 هەڵیان بگری، لە ناوەوە وەک ئەو پێکهاتە تێکچڕژاوە دێتە بەرچاو کە پاپۆرە گەورەکان لیان پێکهاتون و هەمووتان پێی ئاشنان. هەروەها ئامێری گەورە و قورس هەن بۆ پێوانی کات کە لە کوڵیتەکاندا دانراون یان بە بەرزترین جێگەوە بە دیواری خانوە بەرزەکانەوە هەڵواسراون تا بتوانی لە دوورەوە بیان بینی. هەرکە بەشێک لە کات تێدەپەڕێ، چەند پەنجەیەکی بچووک لە دەرەوەی ئامێرەکەوە پیشانی ئەدات و هەر زووملێک لە ئامێرەکە دەڕوێ و گیانێکیش بە دڵی پارچە پۆڵاینەکەدا دەکێشێ و زرمە و ناڵەیەکی گەورە شارە ئەوروپاییەکە دەگرێتەوە. هەرکە ئەو زرمەیە دێ، پیاوەسپیەکە دەست بە سکاڵا دەکا. ئاخ چ ناخۆشە، ئەوە ساتێکی تریش تێپەڕی، کە ئەمەش دەڵێ خەم سەر و سیمای دادەگرێ، وەک ئەوەی مرۆڤێک ناچار بێ بە ئازارەوە بارێکی گران هەڵبگرێ، ئەگەرچی هەرزوو دوای ئەوە ساتێکی نوێ و دروست بەڕێوەیە. قەت لەمە تێنەگەیم تا ئەو کاتێ گەیشتمە ئەو بیرکردنەوەی ئەمە نەخۆشیێکی گرانە. کاتم لە دەست دەچێ و بەلامدا تێپەڕێ، کات بەڕێی خۆیدا دەڕوا، تەنیا نەختێک کاتم بەرێ. ئەمە هاواری پڕ لە سکاڵا و گازندەی پیاوەسپیەکەیە. دەبێ ئەمە جۆرێک بێ لە نەخۆشی، چونکە وای دابنێ کە پیاوەسپیەکە ئارەزوی ئەنجامدانی شتێک یان کارێک کە پڕ بەدڵ ئارەزوو تاسی بەدەستهێنان یان ئەنجامدانی دەکا. با بڵین دەیەوێت بچێتە بەرخۆر، یان بەگەمێکی بچوو بەڕووبارێکدا تێپەڕێ، یان دەیەوێ دەستبازی لەگەڵ کچە دۆستەکەی دابکات. بەڵام زۆربەی کات حەز و ئارەزوەکانی لە خۆی تێک دەدا، چونکە خۆی بەم بیرکردنەوەی بەستوەتەوە کاتم نییە خۆم شاد بکەم. کات لە بەردەمیایەتی، بەڵام نایەوێ بە ویستێکی باشەوە بیبینێ. ناوی هەزاران شت دەهێنێ کە کاتی لە دەست دەردەهێنن. دادەنیشێ و خۆی گرمۆڵە دەکا و دەبۆڵێنێ و سکاڵا لە دەست کارێک دەکا کە هیچ حەز و ئارەزوێکی لە ئەنجامدانیدا نییە و بێ لە خۆیشی کەس ناچاری نەکردووە بە ئەنجامدانی. هەر کە دەبینێ کاتی هەیە و کار لە بەردەمیدایە و یان ئەگەر یەکێکی تر کاتی بداتێ، پیاوەسپیەکان زۆر جاران کات بە یەکتری دەدەن. ڕاستیەکەیشی هیچ شتێک هێندەی کات لای ئەوان بەڕێز نییە. ئەوسا یا حەز و ئارەزووی نییە یان ماندووە بەدەست کارەکەیەوە کە هیچ خۆشی و شادیەکی پێ نابەخشێ. بەردەوامیش دەبێت سبەینێ ئەوە بکات کە ئەمڕۆ کاتی بەدەستەوەی بۆ بەجێهێنانی. پاپالانگی وا هەن لەو بڕوایەدان هەرگیز کاتیان نییە، بە هەموو لایەکدا وەک ئەوەی ئایتوو دەستی لێوەشاند بن لە هەڵپەدان، بە هەر کوێکیش بگەن بەدبەختی و کڵۆڵی بەسەردا دەبارێنن، چونکە کاتیان لە دەست داوە. ئەم دەست لێوەشاندنە بارێکی تۆقێنەرە، نەخۆشیەکە کە تووشی زۆر مرۆڤ دەبێ و دەبێ بەمای زیانێکی زۆر و هیچ حەکیمێک ناتوانێت چارەی بکە. لەبەر ئەوەی هەر پیاوێکی سپی ترسی کات لە شیتەنیوە دەزانێت لە چ نوختەیەکەوە. ئەمە نەک تەنیا پیاو، بەڵکو هەر ژنێک، تەنانەت هەر منداڵێکی بچووکیش دەگرێتەوە. دەزانێت لە چ نوختەیەکەوە دەستی پێکردووە و چەند خۆر هەڵاتن و خۆر ئاوابوونی بەڕێکردووە لەو دەمەوە کە بۆ یەکەم جار چاوی بەڕووناکیە گەورەکە هەڵهاتووە. ئەمە لای پاپالانگی مانایەکی زۆر گەورەی هەیە و لە کاتی ڕێک و پێک دابەشکراویشدا بەگوڵ دەیڕازێنێتەوە و بەزم و ئاهەنگی بۆ ساز دەکا. چەند جاران هەستم بەوە نەکرد
کە پیاوەسپیەکە لە ئاسمندا شەرمدای دەگرێ. کاتێک لیان دەپرسیم تەمەنم چەندە و پێدەکەنیم و نەمدەزانی، بەڵام هەرچۆنێک بێ دەبێ بزانی تەمەنت چەندە. منیش قڕ و قەپم دەکرد و بیرم دەکردەوە چ باشتر کە نایزانم مرۆڤ تەمەنی چەندە. ئەمە ئەوە دەگەیەنێ کە چەند مانگ ژیاوە. ژماردن و توێژینەوە بەو جۆرە زۆر ترسناکە، چونکە لە حاڵێکی ئەوهادا مرۆڤ دەزانێت ژیانی زۆربەی مرۆڤان چەند مانگ بەردەوام دەبێ. هەر پیاوێکی سپی زۆر بە وردی باز لەوە دەکاتەوە چەند ژیاوە و کاتێکی چەند مانگان تێپەڕیون ئەو سادەڵێ بەم نزیکانە دەمرم. ئیتر هیچ شادیەک نابینێ، هێندە نابا و دەمرێ. لە ئەوروپا کەسانێکی زۆر کەم هەن یان هەر نین کە کاتیان هەیە. هەر بۆیە زۆربەیان ژیان وەک ئەوەی بەردێکی بەرقەوە فڕێدراو بێ بەسەر دەبن. زۆربەیان کاتێک بەڕێدا دەڕۆن چاویان لە زەوی بڕیوە و بۆ ئەوەیش بە زووترین کات تێپەڕن دەستیان بۆ پێشەوە و دواوە دێنن و دەبن و بە هەر 4 پەل سەما دەکەن. ئەگەر داوایان لێ بکەی ڕابوەستن، ئەوە بە نابەدڵی و نەویستیەوە هاوار دەکەن. بۆ دەبێ بێی و لێم تێک بدەی؟ کاتم نییە. بۆ خۆی شت وریابە ئەو کاتەی هەتا لە دەستی نەدەی و بە باشی بەکاری بێنی. ئەوان کوتومت وا پیشان دەدەن مرۆڤێک کە بە پەلە ڕێدەکا زۆر بەنرختر و زۆر کارامەترە لەوەی بە هێواشی ڕێدەبڕێ. پیاوێکم بینی کە لەی ببوو، چاوی لەسەریدا دەخولانەوە، دەمی وەک ماسیەکی مردوودا چەقاند بوو، سوور و شین هەڵگەڕابوو، بە دەست و قاچ بە دەوروبەری خۆیدا دەماڵی. لەبەر ئەوەی خزمەتکارەکەی هێندەی هەناسەدانێک لەوەی گفتیدا بوو درەنگترگەی بۆجێ. ئەو ساتەکەمە بۆ ئەو پیاوە لە دەستدانێکی گەورە بوو، لێ خۆشببوونی مەحاڵ بوو. خزمەتکارەکەیش ناچار بوو بە بەجێهێشتنی کوڵیتەکەی و پاپالانگیش ناچاری کرد بە هەڵاتن و جوێنی پێدەدا و دەیوت ئەوەندەت کات لێ دزیوم بەس بێ. کەسێک گوێ بە کات نەدا کەڵکی هیچ ناگرێ. تەنیا یەک جار بە کەسێک گەیشتم کە کاتێکی زۆری هەبوو، گازندەی لە دەست کات نەدەکرد، بەڵام ئەویش هەژار و پیس و پەڵۆخ و بێسەر و بەر بوو. خەڵک بە کۆمەڵ بە دەور و خولیدا دەهاتن و کەس بە هیچی نەدەگرت. لەوە تێنەگەیم چونکە هێواش ڕێی دەکرد و نیگایشی پڕ لە هێمنی و خەنینی دۆستانە بوو. کە لێم پرسی سەر و سیمای گۆڕا و بە خەمینیەوە بوتی قەت لەوە تێنەگەیم کات بەکاربێنم، بۆیە بەستە زمانێکم خەڵک ڕقیان لێم دەبێتەوە و بە هیچم نازانن. ئەو مرۆڤە کاتی هەبوو، بەڵام تەنانەت ئەویش بەختیار نەبوو. پیاوەسپیەکە هەموو هێز و توانای خۆی هەموو بیرکردنەوەکانی دەخاتە سەریەک بۆ ئەوەی بتوانێ هێندەی لە توانایدایە کاتەکەی بە پیت و بەرەکەت بکە. دەست دەداتە ئاو و ئاگر، زریان و بروسکەکان بۆ ئەوەی کات بگرێ. خولۆکە دەخاتە ژێر پێیەکانی و باڵ لە وشەکانی دەڕوێنێ بۆ ئەوەی کاتی زیاتر بەچنگ بهێنێ. ئەم هەموو بارگرانیە بۆ پاپالانگی چی لە کاتەکەی دەکا؟ هەرگیز لەمە نەگەیوم. ئەگەر چی هەمیشە دەپەیوێ و سەر دەهێنێ و دەبا وەک ئەوەی گیانە مەزنەکە بۆ فاون و بانک هێشتی کردبێ. لەو بڕوایەدام کات بە خشکەی وەک ماری نێودەستێکی تەڕ لەبەر ئەوەی زۆر بەتوندی دەستی لێگیر کراوە بەلای پیاوەسپیەکەدا تێدەپەڕێ. ئەو ڕێنادا کات بێ بۆ لای، بەڵکو هەمیشە دەستەکانی بە دوای ڕاوکردنی کاتدا بڵاو کردوێتەوە و بە کات ڕەوا نابینێ بێتە بەرخۆر و پشوویەک بدا. کات هەمیشە دەبێ بە زوویی لەبەردەستدا بێ، گۆرانی بچڕێ و شتێک بڵێ، بەڵام کات ئاسوودە و ئاساییشە، هێمنی و ئارامی خۆش دەوێ و خۆی لەسەر ڕایەخێک درێژ کردووە. پاپالانگی بە کات ئاشنا نییە، لی تێناگا، بۆیەش زەبر و زەنگ لە ڕێی خوونەری تەناجۆرەکانیەوە بەرامبەر بە کات بەکاردەهێنێ. ئۆه برایانی ئازیز، ئێمە قەت سکاڵامان لە دەست کات نەکردووە، چۆن هەیە ئاوها خۆشمان ویستووە، قەت بە دوایدا ڕامان نەکردووە، هەرگیز نەمانویستووە کۆی بکەینەوە یان دابەشی بکەین. کات هەرگیز بۆ ئێمە نەبووە بەمای ئازار یان لێتووڕەبوون، با ئەوەی کاتی نییە و لە نێو ئێمەدایە بێتە پێشەوە. هەریەک لە ئێمە کاتی زۆری هەیە، ئەمەیش بۆ ئێمە بەسە. ئێمە پێویستمان بە کاتێکی زۆرتر نییە، ئەوەندەی بەسیشمان بێ کاتمان هەیە. ئەگەر چینەیش توانین ئەو مانگانە بژمێرین کە تیایدا ژیاوین، دەزانین و هەمیشە و لە کاتی خۆیدا دەگەین بە ئاکام و گیانە مەزنەکەیش کاتێک پێی خۆش بێ و بۆی بلوێ بۆ لای خۆی بانگمان دەکات. ئێمە دەبێ پیاوەسپیە بەستە زمانەون بووەکە لەو بارە ناخۆڵایی تی کەوتووە ڕزگار بکەین. دەبێ کاتی خۆی بۆ بگەڕێنینەوە، دەبێ ئەو ئامێرە خڕوبچووکانی کاتیان پێدەپێوێ تێک و پێک بدەین و بۆی ڕوون بکەینەوە و بۆی دەربخەین کە کاتێکی زۆر زیاتر لەوەی مرۆڤێک دەتوانێت بەکاری بێنێ لە نێوان هەڵهاتنی خۆر و ئاوابوونیدا هەیە. گوێگرانی خۆشەویست، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 5 لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە.
گوێگرانی خۆشەویست، هاتینەوەلاتان بۆ خوێندنەوەی بەشی شەشەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە. پاپالانگی خوای هەژار کردووە لاپەڕا 63. پاپالانگی بە جۆرێکی تایبەت و ئالۆز بیر دەکاتەوە. ئەو هەمیشە بیر لەوا کاتەوە شتێک چۆن دەتوانێت بۆ ئەو بەکەڵک بێ و ڕاستی بیرکردنەوەی بسەلمێنێ. بە زۆری بۆ یەکێک نەک بۆ هەمووان بیر دەکاتەوە. ئەو یەکەیش بە تەنیا خۆیەتی کە پیاوێک دەڵێ سرم هی خۆمە و هی کەسی تر نییە. ئەمە بە مافێکی ڕەوای خۆی دەزانێ و کەسیش ناتوانێ بەرەنگاری بێتەوە. کەس مافی بەسەر دەستی خۆیەوە نییە جگە لەو لەشەی دەستەکەی هەڵگرتووە. تا ئەو ڕادەیە ئەو مافە بە پیاوەسپیەکە ڕەوا دەبینم، بەڵام ئەو دەیژڵێ ئەو دارخورمایە هی منە، هەر لەبەر ئەوەی لەبەر کوڵیتەکەی ئەو داڕواوە کوت تومت وەک ئەوەی خۆی ڕێی بەو دارخورمایە دابێ لەبێدا بڕوێ. بەڵام دارخورماکە هی ئەو نییە، هەرگیز ئەوە دەستی خوددایە کە لە زەبیەوە بەرەو ئێمە درێژی کردووە. خوا چەندین دەستی هەن، هەر دەزویەک، هەر گوڵێک، هەر گیایەک، هەر زەریایەک، ئاسمان و هەورەکانی ئاسمان، هەموو ئەمانە دەستی خوان. ئێمە دەتوانین ئەو دەستانە بگرین و بەگرتنیان خەنی ببین، بەڵام بۆمان نییە بڵین دەستی خوددا دەستی منن، کەچی ئەمە ئەوەیە کە پیاوەسپیەکە دەیکا. لاو لە زمانی ئێمەدا هی خۆم، هەروەها هی تۆیش دەگەیەنێ، ئەمەش هەر یەک شتە و یەک مانا دەبەخشێ. بەڵام لە زمانی پیاوەسپیەکەدا پەیوێک نییە دووشتی جیاواز بکەێنێ و دوو مانای جیاواز ببەخشێ. لە هی خۆم و هی تۆ زیاتر. هی خۆم ئەو شتەیە کە هی منە و تەنیا هی منە. هی تۆیش ئەو شتەیە کە بە تەنیا هی تۆیە و هی کەسی تر نییە. بۆیە پیاوەسپیەکە بە هەر شتێک کە دەکەوێتە ئەو جێوە کە کوڵیتەکەی ئەوی لێیە دەڵێ هی منە. هیچ کەسێکی تر مافی بەسەر ئەو شتەوە نییە جگە لە خۆی. کاتێک دەچیتە لای پیاوەسپیەکە و شتێک لای ئەو دەبینی، ئەو شتە دەکرێ میوەیەک، درەختێک، قومێک ئاو، دارستانێک یا تەپۆڵکەیەک بێ، هەر زوو یەکێک لەبێ و دەڵێ ئەوە هی منە. وریابە هیچ شتێک لەو شتانە نەبیت کە هی منن. ئەگەر هەوڵیش بدەی شتێک ببەی دەقیژێنێ و بەدز ناوت دەبا. ئەو وشەیەش زۆر مای شەرمەزاریە. ئەمە تەنیا هەر لەبەر ئەوەی وێراوتە دەست بۆ شتێک لە شتەکانی ئەوەی لاتەوە درێژ بکەی. هەر زوویش هاوڕێیەکانی و خزمەتکارانی سەرخێڵە گەورەکانیش دەگەنە سەر و زنجیرت لە پێ دەکەن و لە فالە پووی تون دەکەن و ئیتر تامردن سربەستی لێ زەوت دەکەن بۆ ئەوەی هیچ کەسێک نەتوانێ هەوڵی بردننی شتی کەسێکی تر بدا. شتگەلێک کە ئەو بەهی خۆی لە قەڵم داون بە وردی لە ڕێی یاسای تایبەتەوە بڕیاردراوە چی هی ئەمیان و چیتر هی ئەویانە. لە ئەوروپا کەسانی واهن هیچی تر ناکەن جگە لە پاسەوانی ئەو کەسانی سەرپێچی لەو یاسایانە دەکەن تا هیچ پیاوێکی سپی شتی پیاوێکی تر نەبا ئەو شتانەی بەهی خۆیان دەزانێ. ئابم جۆرە پیاوەسپیەکە پێی وایە مافێکی ڕاستەقینەی بە خۆی ڕەوابینیوە، وەک ئەوەی خوا لە مافی خواوەندی خۆی دەستی هەڵگرت بێ و بۆ هەتاهەتایی بۆ پیاوەسپیەکەی بەجێهێشت بێ، وەک ئەوەی دارخورما، درەخت، گوڵ، زەریا، ئاسمان و هەورەکانیش هی ئەو بن. پاپالانگی ناچار ئەو یاسایانە بنووسێ، پاسەوانان بۆ شتەکانی خۆی ڕابگرێت تا ئەوەی کە تەنیا کەمێک یان هەر هیچی نییە لە شتەکانی خۆی دەست لە شتەکانی ئەو نەداولیان ببا. لەو جێدا کە چەندین کەس هەن و شتی زۆر بۆ خۆیان دەبن، چەندین کەسیش هەن هیچ لە نێو دەستەکانیاندا نییە. هەمووان نین کە لەو هێمانهێنی و ئەو جۆرە هونەرە تایبەتانە ئاگادارن کە مرۆڤ دەتوانێت لە ڕێیانەوە زۆر شتی خۆم بەدەست بهێنێ، چونکە ئەمە پێویستی بە لێهاتووی و کارامەیەکی تایبەت هەیە کە ناچوێنرێ و لەگەڵ ئەو شتەدا ئێمە بە ئاوڕووناوی دەبین تەبان نییە. دەکرێت زۆر بە چاکیش بەو جۆرە بێ. ئەوانەی زۆر شت لە نێو دەستیاندانە لەبەر ئەوەی نایانەوێت نێوی خوا بزڕێنن و هیچ شتێکی لێ ببن، لەوانەیە هەرە پێشەوە بن لە نێو پیاوەسپیەکاندا، بەڵام بە دڵنیاییەوە لەو جۆرە کەسانە زۆر کەمن. زۆربەیان بێ شەرمانە لە خوا دەدزن، جگەلەوەیش شتێکی تر نازانن و زۆربەی کاتیش لەوە بێ ئاگان کە شتێکی خراپ دەکەن، چونکە هەمووان هەر هەمان شت دەکەن، هیچ کەسێکیش بیر ناکاتەوە یا حەز بە شەرمەزاری ناکات کاتێک وا دەکا. زۆربەی پیاوەسپیەکان هەر لە ساتی لەدایک بوونەوە شتەکانی خۆیان لە دەستەکانی باوکیانەوە وەردەگرن، چۆن سەردەهێنی و دەبەی خوا بە ئەستەم شتێکی بۆ ماوەتەوە، چونکە مرۆڤەسپیەکان هەموو شتێکیان لە چنگ دەرهێناوە و کردویانە بە هی خۆم و هی خۆت. خواچی تر ناتوانێ خۆرەکەی خۆی کە بێگومان هی هەمووانە بەسەر هەموواندا بە یەکسانی دابەش بکە، چونکە بەشێک هەن زۆرتر لەوانی تر دەبن. لەو مەیدانە گەورە و جوانانەدا کە تیشکی خۆریان بەسەرەوەیە، چەند کەسانێکی کەم لە ژێر تیشکی خۆردا دانیشتون، لە کاتێکدا زۆربەی ئەوانی تر چەند تیشکێکی کەمی خۆر لەو شوێنانەدا کە سێبەرن و تیشکی خۆریان ناگاتێ بەدەست دەهێنن. خواچی تر ناتوانێ هەز بە شادێکی ڕاستەقینە بکە، چونکە لە ماڵە گەورەکەی خۆیدا ئەو ئەلیسیلیە، هەر بەدەسەڵاتەکە نییە. پاپالانگی هیچ گوێ بەخوا نادا و خۆی نەبان دەکا کاتێک دەڵێ هەموو شتێکی منە، بەڵام بیری پاپالانگی هێندە بڕناکە.
ئەگەر چی وەکوتر زۆریش بیر دەکاتەوە بە پێچەوانەوە باس لەوە دەکا کە ئەوەی ئەو دەیکا شەرەفمەندانە و ڕاست و ڕەوایە، بەڵام ئەمە بێشەرەفی و ناحەقێکی بەڵگەنەویستە لە بەرامبەر خوادا. ئەگەر ئەو بە شێوەیەکی ڕاست و دروست بیری کردبایەوە دەبوو بیزانی با هیچ شتێک کە ناتوانین بیگرین تایبەت بە ئێمە نییە، کە ڕاستیەکەی ئێمە ناتوانین هیچ شتێک بگرین. ئەو سابووی دەردەکەوت خوا ماڵە گەورەکەی خۆی بۆ ئەوە بە ئێمە بەخشیوە تا هەموو یەکێک لە ئێمە جێی تێدا بێتەوە و پێی خەنی ببێ، ماڵێک کە خوا خۆی دەخوازێ و بڕیاری داوە. هێندە گەورەیە کە جێ چیمەنێکی بەرخۆر و باخچێکی دارخورمای تێدا دەبێتەوە و بەشی جێپەیەکیشی بەبەرەوەیە تا کەمێک شادی بە هەر یەکێکمان ببەخشێ. چۆن دەکرێت خوا هیچ منداڵێک لە منداڵەکانی خۆی لەبیر کردبێ؟ لەگەڵ ئەوەیشدا زۆرن ئەوانی بەدوای ئەو جێ بچکۆلەیەدا دەگەڕێن کە خوا پێی بەخشیون. لەبەر ئەوەی پاپالانگی گوێ بۆ پەیامی خوا ناگرێ و یاسای تایبەتی بۆ خۆی خوڵقاندووە، خوارەی داوە دوژمنانی زۆر سەروەت و سامانەکەی تێک بدەن. خوا تەڕ و وشکی بۆ دەنێرێ و ئەو شتانە تێک و پێک دەدا کە بە هی خۆیانی دەزانێت. پیری و تێک و پێکدان و وێرانی و قڕانی بۆ دەنێرێ. هەروەها هێز بە ئاگر و زریان دەدا بەسەر گەنجینەکانیدا زاڵ ببن. بەر لە هەر شتێکیش ترز لە گیانی پیاوەسپیەکەدا دەچێنێ. پیاوەسپیەکە هەرگیز قوڵ ناخەوێت، چونکە ناچارە شەوانە پاسی ئەو شتانە بکە کە ڕۆژ لەسەر یەک کەڵەکەی کردوون. نەبا کەسێک بێ و لە ژێر چنگی دەریان بێنێ. ناچارە بێبرانەوە دەست و هەست و نەستەکانی بگەێنێ بە هەرجەیەک کە دەوری شتەکانی ئەوی داوە. چۆن ئازار ناکێشێ بە دەست شتەکانی خۆیەوە. ئەو شتانەی هەمیشە سوکایەتی پێدەکەن و پێی دەڵێن چونکە تۆ لە دەست خوا دەرت هێناوین، ئێمەش ئازارت دەدەین و دەبین بە مای هەموو ژان و ئێشێک بۆت. خوا سزایەکی لە ترس زۆر تونتری پیاوەسپیەکەی داوە. کێشە و هەرای نێوان ئەو کەسانی کە کەمیان هەر هیچیان نییە و ئەو کەسانیشتی زۆر و تایبەت بە خۆیان هەیە بۆ پیاوەسپیەکە ناوەتەوە. ئەو کێشە و هەرایە زۆر گەرم و سەختە و شەو و ڕۆژیش بەردەوامە و هەمووان بەدەستیەوە دەناڵێن و خۆشی و شادی لێ تێکداون. هەندێک هەیەە کە دەکرێ ببەخشن بەڵام ناخوازن ببەخشن. هەندێکی تر هیچیان نییە، دەیانەوێ هەیان بێ و هیچیان پێ نادرێ. بەڵام زۆربەی جاران ئەوانەیش کە کەمیان هەر هیچیان نییە پیاوە جنگاوەرەکانی خوانین. تەنیا ئەوەندەیە کە ئەمانە یا درەنگ بە نێچیرەکە ڕاگەیشتون یا هەر تەواو ناکارامە بوون و هەلیان بۆ هەڵنەکەوتووە. تەنیا چەند کەسانێک لەناو پیاوەسپیەکاندا وابیر دەکەنەوە کە خواری دزراوە. دەگمەنیش هەڵدەکەوێت گوێت لە مرۆڤێکی سەرڕاست بێ، هاوار بکاو بڵێ دەبێ هەموو شتەکان بگەڕێنرێنەوە بۆ نێو دەستەکانی خوا. برایانی ئازیز، چۆن بیر لەو پیاوە دەکەنەوە کە کوڵیتێکی لەوە گەورەتری هەیە کە بەشی گوندێک لە گوندەکانی ساموا دەکا، بەڵام ناخوازێ بۆ تەنیا شەوێکیش جێ ڕێبوارێک بکاتەوە. چۆن بیر لەو پیاوە دەکەنەوە کە هێشوویەک مۆز لە نێو دەستەکانی دایە و تەنانەت مۆزێکیش نادا بەوەی برسیە و داوای مۆزێکی لێ دەکا. تووڕەیی نێو نیگاکانی ئێوە و ئەو ڕق و کینەیە دەبینم کە کەوتووەتە سەر لێوتان. کەواتە وابیر بکەنەوە پیاوەسپیەکە هەردەم ئاوها مامەڵە دەکا. ئەگەر هەزاران ڕایەخیشی هەبن یەکێک بە کەسێک نابەخشێت کە هیچ ڕایەخێکی لە ژێردا نییە، بەڵکو سەرزەنشت و گازندە لە دەست ئەو کەسە دەکا کە ڕایەخێکی نییە لە کوڵیتەکەیدا. ئەوها بیر بکەنەوە تا میچەکی کەرەسەی بژێوی هەڵچنیوە زۆر زیاتر لەوەی بەشی چەند ساڵێکی خۆی و خێزانەکەی بکە. لەگەڵ ئەوەیشدا جێی ناهێڵێ و بەدوای ئەوانەدا ناگەڕێ کە ڕەنگ زەرد و برسین و هیچیان نێ بیخۆن. پیاوانی ڕەنگ زەرد و برسیش زۆر زۆرن. دارخورما کاتێک پێدەگا بەروبووم و گەڵاکانی فرەدەدا. پیاوەسپیەکە بەو شێوەیە دەژی وەک ئەوەی دارخورما بیەوێ گەڵاو بەروبوومەکانی بەخۆیەوە بهێڵێتەوە و بڵێ ئەمانە هی منن، هیچتان نادەمێ و بۆتان نییە لی بخۆن. ئەگەر وابێ چۆن دەتوانێت بەروبوومی نوێ بگرێ؟ دارخورماکە زۆر لە پیاوەسپیەکە داناترە. لە نێو ئێمەشدا زۆر هەن کە لە کەسانی تر زیاتریان هەیە و ڕێز لەو سەرخێڵەیش دەگرین کە ڕایەخ و بەرازی زۆری هەن، بەڵام ئەو ڕێز لێگرتنە تەنیا پەیوەندی بە ئەوە هەیە نەک بە بەراز و ڕایەخەکانیەوە، چونکە ئێمە بە خۆمان ئەو شتانەمان وەک ئالوفا بەو بەخشیوە بۆ ئەوەی شادی و خەنیبوونی خۆمان پیشان بدەین و بە زیرەکی و ئازایی ئەودا هەڵبڵین. بەڵام پاپالانگی ڕێز لە ڕایەخ و بەرازەکانی ئەوی تر دەگرێ و گرنگیەکی زۆر بە ئازایی و زیرەکی خاوەنەکانیان نادا. لەگەڵ پیاوەسپیەکەدا برایەک لەو برایانی ڕایەخ و بەرازی نییە یان کەمێک یان هەر ڕێزی لێ ناگیرێ. لەبەر ئەوەی ڕایەخ و بەرازەکان بە خۆیان ناتوان بگەنە لای هەژار و برسیەکان، پیاوەسپیەکەیش هیچ هۆیەک نابینێتەوە بۆ ئەوەی دەستبەرداری شتەکانی خۆی ببێ و بە ئەوی تری ببەخشێ. هیچ ڕێزێکی بۆ ئەوی تر نییە و تەنیا ڕێزی بۆ ڕایەخ و بەرازەکانی هەیە. بۆیەش هەر بۆ خۆی دەیان هێڵێتەوە. ئەگەر ئەو براکانی خۆی خۆشویست بە و ڕێزی لێ بگرتنایە و لە کێشە و هەرای شتی من و شتی تۆدا لەگەڵیان نەژیابە، ئەوا دەیتوانی ڕایەخەکانی خۆی بە ئەوی تر بەخشی با و بەوەیش ئەوی تر خۆی لە بەشێکی ئەو شتانەدا ببینایەتەوە، دەیتوانی ڕایەخەکانی خۆی لەگەڵ ئەوی تردا بەش بکە، لەبەری ئەوەی لە تاریکە شەودا دەری پەڕێنێتە دەرەوە.
بەڵام پیاوەسپیەکە نازانێت کە خوا دارخورما و تارونە بە نرخەکە و هەموو باڵندەکانی نێو دارستان و گشت ماسیەکانی نێو زەریای پێبەخشیوین بۆ ئەوەی هەست بە ئاسوودەیی بکەین و پێیان بەختیار بین. ئەمانەیش نەک تەنیا بۆ چەند کەسانێک لە نێو ئێمەدا لە کاتێکدا ئەوانی تر برسی بن و ناچار بن ژانی نەبوونی و نەداری بچێژن. ئەوەی خوا زۆری لە نێو دەستەکانی نابێ دەبێ لەگەڵ برایەکدا بەشی بکە بۆ ئەوەی بەرووبوومی نێو دەستەکانیان بۆگەن نەکەن و نەڕزێن، چونکە خوا هەموو دەستەکانی خۆی بۆ مرۆڤ درێژ کردوون. نایەوێ بە ناحەق یەکێک زۆر زیاتری لە یەکێکی تر هەبێ، یان یەکێک بڵێ من لەبەر خۆرەکەدا ڕاوەستاوم ئێرە جێی تۆ نییە و سێبەرەکە جێی تۆیە. ئێمە هەر هەمومان خۆر بە ماڵی خۆمان دەزانین. لە کاتێکدا خوا بە یەکسانی هەموو شتەکانی لەسەر دەستی خۆی هەڵگرتووە، هیچ کێشە و هەرایەک، هیچ ئازار و ئێشی نەبوونیەک بەرقەرار نییە. ئەمێستا پیاوەسپێ فێڵبازەکە دەیەوێ بەوە ڕازیمان بکە کە هیچ شتێک مڵکی خوا نییە. ئەو شتەی دەتوانی بەدەست بیگری مڵکی خۆتە. باگوێی خۆمان لە ئاست ئەم جۆرە وتە لاوازانەدا دابخەین و دەست لە هۆشی پاکی خۆمان بەرنەدەین. هەموو شتێک مڵکی خوایە. گوێگرانی خۆشەویست، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی شەشەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە. گوێگرانی خۆشەویست، هاتمەوە خزمەتان بۆ خوێندنەوەی بەشی حەوتەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە گیانە مەزنەکە لە ئامێر بەهێسترا لاپەڕە 73. پیاوەسپیەکە زۆر شت دەکا کە ئێمە ناتوانین بیانکەین و هەرگیز ناگەین بەو ڕادەی لیان تێبگەین. زۆر شت کە بە پێی بیرکردنەوەی ئێمە لە چەند بەردێکی قورس زیاتر شتێکی تر نین. شتگەلێک کە ئێمە ئارەزوویەکی ئەو تۆمان بۆیان نییە و بە شێوەیەکی ساختار دەتوانن لاوازترینمان هەڵبخەڵەتێن و سوکایەتی پێ بکەن. لەبەر ئەوە با ئاشکرا و بێترس لە هونەرە جوانەکانی پیاوەسپیەکە بکۆڵینەوە. پیاوەسپیەکە لە توانایدایە هەموو شتێک بکە، بەرمیلێک یان کوتەکێک بۆ خۆی، دەست بۆ بروسکە، ئاگری گەرم و ئاوی تیژڕۆ دەبا و وایان لێ دەکا خۆ لەگەڵ خواستەکانی ئەو بگونجێنن، بەندیان دەکا و فرمانیان بەسەردا دەدا. ئەوانیش ملی بۆ نەوی دەکەن و دەبن بە جنگاوەرە بەهێزەکانی ئەو. لە نهێنیە گەورەکە ئاگدارە و لەو ڕێوە وا لە بروسکەی دڕدەکا خێراتر و گەشتر بێ، وا لە ئاگری گەرم دەکا گەرمتر و وا لە ئاوی تیژ ڕۆژ دەکا خێراتر بێ. وا پێدەچێ پیاوەسپیەکە ئاسمان شەقکەر و پەیام هەڵگری خوا بێ، چونکە چۆن بخوازێ دەتوانێت فەرمان بەسەر ئاسمان و زەویدا بدا. هاوکات ماسی و مەل و کرم و ئەسپە خۆی لە زەوی هەڵدەچەقێنێ، بە زەوی و بەژێ ڕووبارە ئاوە شیرینەکانیشدا ڕەت دەبێ، بە سەرگا بەرد و چیاکاندا هەڵدەگەڕێ، پێچکەی ئاسنین لە ژێر پێیەکانی دەبەستێ و لە خێراترین ئەسپ خێراتر دەڕوا، بە هەوادا هەڵدەزنێ، دەتوانێت بفڕێ. بینیومە وەک ماسی گرێک بە ئاسماندا خزیوە. گەمیەکی گەورەی هەیە بۆ ئەوەی بەسەر ئاودا بڕوە، گەمیەکی تریشی هەیە کە دەتوانێت بەژێر زەریادا پێی بڕوە، بەهۆی گەمیەکی تریشەوە لە هەورێکەوە بۆ هەورێکی تر دەڕوە. برا ئازیزەکان، ئەوەی پێتان دەڵێم حەقیقەتە. ئێوەش کاتێک هەست بە گومان و دوودڵی دەکەن لەوەی دەیگێڕمەوە، دەبێ بڕوا بە بەندەی خۆتان بکەن، چونکە ئەو شتانی پیاوەسپیەکە دایان خوڵقێنێ شتی گەورە و مایی لەسەر ڕاوەستان و پەسەندانن. لەوەیش دەترسم زۆر کەسان لە نێو ئێمەدا هەبن کە هەست بە لاوازی و بێدەسەڵاتی خۆیان بکەن لە بەرامبەر ئەو هێزەدا کە ئەو شتانە هەیانە. لەکوێوە دەست پێ بکەم؟ ئەگەر بمەوێ لەبارەی ئەو شتانەوە کە بە واقورمانەوە بینی و من بگێرمەوە. هەمووتان بە گەمیە گەورەکە ئاشنان. ئەو گەمیەی پیاوەسپیەکە ناوی ناوە کەشتی هەڵمی، یا ئەو کەشتیە لە ماسیەکی گەورە و زەبلاح ناچێ. چۆن دەکرێت ئەو کەشتیە خێراتر لەو گەمیەی کە بەهێزترین لاوەکانمان لە دوورگەیەکەوە بۆ دوورگەیەکی تر دەی ئاژۆن بڕوە؟ ئەو پەڕەکە گەورەیەتان بینیوە کە بە دواکەوەیەتی کاتێک دەجوڵێ، ئەو پەڕەکەیە وەک ماسیەکانی کەنار لێ دەدا و دەجوڵێ و کەشتیەکە بەرەو پێشەوە دەبزوێنێ. چۆن؟ ئەمە نهێنیە گەورەکەی پیاوەسپیەکە خۆیەتی. ئەو نهێنیش لەسەر سکی ماسیە گەورەکە بە پەڕەکەکە دەبەخشێ، ئەو ئامێرەیە کە ئەو هێزە گەورەی لە نێو خۆیدا جێکردوێتەوە. بەڵام بوترێ ئامێرێک چییە؟ ئەمەیان سەری من و توانستی بیرکردنەوەی من پێی پێ نابن. تەنیا ئەمە دەزانم کە ئەو ئامێرە بەردی ڕەش دەخوا و ئەو هێزە لەو بەردەڕەشەوە وەردەگرێ، هێزێک کە هەرگیز لە دەست مرۆڤێک نایەت.
ئامێرەکە بەهێزترین کوتێکی دەستی پیاوەسپیەکەیە، بەهێزترین شۆڕەبی نێو ئەو دارستانی دەستی مرۆڤی پێڕانەگەیوە بدەرە دەستی ئەو ئامێرە بە هەمان ئاسانی کە دایکێک میوەی تار و لەت و پەت دەکاو بە منداڵەکەی دەدا، ئەویش قەدی ئەو درەختە ئەنجن دەکا. ئامێرەکە گەورەترین جادوگەری ئەوروپایە، دەستی زۆر بەهێزە و هەرگیز ماندوو نابێ. ئەگەر بیەوێ بە یەک ڕۆژ سەدان و بگرە هەزاران تانوا دەبڕێ. بینیومە ئەو پارچە جلانە دەڕێسێ کە لە کەمەرەوە دەئاڵێنرن، زۆر جوان و چڕوەک ئەوەی بە دەستی کارامەی کیژەکانی ئەم دوورگانە چنرابن. لە بەیانی زووەوە تا ئێوارەیەکی درەنگ لە گەردایە، ئەو پارچە جلانی نێوقەتدا دەپۆشن، تف دەکاتە دەرەوە. کوتومت بەقەت تەپۆڵکەیەک هێزی ئێمە لە بەرامبەر هێزی لە بنەهاتووی ئامێرەکەدا لاوازن و بەراورد ناکرێن. پیاوەسپیەکە وەک جادوگەرێکی لێ هاتووە، گۆرانیەک بچڕا گۆرانیەکەت بەندەکا و هەر کاتێکیش بتەوێ دەداتەوە. پارچە شوشەیەک ڕوبەڕوو دڕادەگرێ و وێنەکەتی تێدا بەندەکا، دواییش هەزاران و بگرە زیاتریش لە وێنەکەت دەداتەوە. بەڵام شتی لەمە سەیر و سەمەرەترم بینیوە بۆ گێڕانەوە کە پیاوەسپیەکە بروسکەی ئاسمان بەندەکە. ڕاستیەکەی وایە، بروسکە بەندەکا و دەرخواردی ئامێرەکەی دەدا، ئامێرەکەیش هەڵی دەلووشێ، شەوانەیش لە وێنەی هەزاران گوڵ ئەستێرە و مانگ و ئەستێرەی بچووک بچووکدا تفی دەکاتەوە. بۆ ئەو ئاسانە شەوانە هەموو دوورگەکانمان پڕ لە ڕووناکی بکە، بە جۆرێک تەواو بە شەوق و ڕەوشەن ببن وەک ڕۆژی ڕووناک. زۆر جاران بروسکەکان دەنێرێتە دەرەوە بۆ ئەوەی خزمەتی خۆیان بکەن، فەرمانیان پێدەدا چڕێک بگرنە بەر و پەیامیان بۆ دوورترین جێ پێدا دەنێرێ. بروسکەکانیش مل دەدەن و پەیامەکان دەگەیەنن. پیاوەسپیەکە ئەندامەکانی لەشی خۆی بەهێزتر کردووە، دەستی بەسەر زەریاکاندا ڕادەگەن و تەنانەت دەگەنە ئەستێرەکانیش، پێیەکانیشی پێش باوشەپۆلەکان دەدەنەوە. گوێی دەتوانێت هەر چرپەیەک لە ساڤایی ببیستێ، دەنگیشی وەک مەلێک باڵی هەیە، چاوی لە شەودا دەبینن، نێو تۆ دەبینن، وەک ئەوەی لەشت وەک ئاو ڕەوان بێ. تەنانەت دەتوانێت هەر پیسیەک لەسەر ڕووی ئەو ئاوە بێ بیبینێ. هەموو ئەمانە کە من بینی و من و ئەمێستا بۆ ئێوەی دەگێڕمەوە، کەمێکن لەوەی چاوەکانم بەسەر سامیەوە تێڕوانیون. بڕوان پێ بکەن کاتێک مەسەلەکە پەیوەندی بە دەستخستنی هەر موجیزەیەکی تازە و گەورەوە هەبێ، چڵێسی پیاوەسپیەکە گەورە و لە ڕادە بەدەرە. هەزارانن کە شەوانە دادەنیشن و بیر لەوە دەکەنەوە چۆن بتوانن سەرکەوتنێک بەسەر خوادا بەدەست بهێنن، چونکە مەسەلەکە ئەمەیە. پیاوەسپیەکە ڕنج دەدا ببێ بەخوا، دەخوازێ گیانە مەزنەکە تێک و پێک بدا و خۆی دەست بەسەر هەموو ئەو دەسەڵاتانەدا بگرێ کە گیانە مەزنەکە هەیەتی. بەڵام هێشتا خوا گەورەتر و بەهێزترە لە گەورەترین پیاوی سپی و ئامێرەکەی. تا ئێستایش هەر ئەوە بڕیار دەدا کاممان و لە چ کاتێکدا بمرین. خۆر و ئاو و ئاگریش بە پلەی یەکەم لە خزمەتی ئەودان. هێشتایش هیچ پیاوێکی سپی بەپێی حەزی خۆی نەیتوانیوە بڕیاری هەڵهاتنی مانگ و ئەو ڕێ بدا کە بای پێدا دەڕوا. تا ئەمەش بەردەوام بێ هەموو موجیزەیەک هیچە. ئەوەیش کە لە نێو ئێمەدا برایانی ئازیزم خۆ لە بەردەم ئەو موجیزانەدا کە پیاوەسپیەکە دەیان کاڕاناگرێ لاوازە، یا ئەوەی کە داوا لە پیاوەسپیەکە دەکا بەرهەمەکەی خۆی پێبدا و خۆی بێنرخ و خراپ بەو پیشان دەدا، چونکە دەستی خۆی گیانی خۆی ڕێی پێنادا شتێکی لەو بابەتەی ئەو بەرهەم بهێنێ لاوازە. چەند زیاتر موجیزە و کارامەیەکانی پیاوەسپیەکە لەبەر دیدی ئێمە جوان بن، کاتێک لەبەر تیشکی خۆردا تیان دەڕوانین لە کاری ئەو کەسە زیاتر نین کە دەتوانێت کوتەکێک دروست بکە یان مافورێک بهۆنێتەوە. هەموو هونەرەکانیشی لە کایی منداڵێک دەچن کە لە نێو لم دایاری دەکا، چونکە هیچ شتێک نییە پیاوەسپیەکە خوڵقان دەبێتی لە توانستی موجیزەی گیانە گەورەکە بەدەربێ. کوڵیتی خێزانە گەورەکان کە بە کۆشک ناو دەبرێن خۆش و گەورە و ڕازاون، لەوانەیش جوانتر و ڕازاوەتر ئەو کوڵیتانن کە بۆ ئاوڕووی خوا دروستکراون و زۆربەی جاران لە بەرزترین تەوخەنەی تۆفوا بەرزترن. لەگەڵ ئەوەیشدا هەموو ئەمانە خوێنی گەرمی ژیانیان تێدا نابزوێن و دروشت و سادەن و لە بەرامبەر لەکێک لە لکەکانی ئەو ڕوەکەدا کە گوڵەکانی سووری ئاگرینن، یا لە بەرامبەر چەپکێک لەگەڵای دارخورما و ڕەنگی ئەو بەردانی لە شێوەی ڕوەکدان و دارستانێکیان پێکێناوە لەجێی هیچن. هەرگیز پیاوەسپیەکە نەیتوانیوە جلێکی هێندە جوان بڕێسێ و ناو قەدی خۆی پێدا پۆشێ وەک ئەو تەونەی خوا بە هەر جاڵجاڵۆکەیەکی بەخشیوە. هیچ ئامێرێکیش هێندەی ئەو مێر و لە لمێ پچکۆلەیەی لە کوڵیتەکانماندا دەژی جوان و هوەری نییە. بۆم گێڕانەوە کە پیاوەسپیەکە وەک مەل بەرەو هەوران دەفرێ، بەڵام ماسیگرە گەورەکەی زەریا زۆر بەرزتر و خێراتر لە پیاوەسپیەکە دەفرێ. ئەو بەنێو گشت زریانێکدا دەفرێ
لە کاتێکدا باڵەکانی پیاوەسپیەکە ساختن و بە ئاسانی دەشکێن و بەردەبنەوە. ئاپە و جۆرە هەموو موجیزەکانی پیاوەسپیەکە لە نێو خۆیاندا شتێکی نهێنی و ناتەواویان هەڵگرتووە. هیچ ئامێرێکیش نییە پێویستی بە پاسەوانان و بەکارهێنەران نەبێ و لە نێو خۆیاندا نەفرەتێکی نهێنیان هەڵ نەگرت بێ. ئەگەر چی دەستی بەهێزی ئامێرەکەی ئەو دەتوانێت هەموو شتێک ئەنجام بدا، بەڵام لەگەڵ ئەویشدا ئەو خۆشەویستی ئێمە لە ڕێی دەستەکانمانەوە بە هەر شتێکی دەبەخشین کە دروستی دەکەین هەڵدەلووشێ. چی لەگەمیەک یا کوتەکێک بکەم کە ئامێرەکە بۆی بەرهەمهێناوم، شتێکی بێخوێن و سارد و سڕ کە ناتوانێت لەباری کارەکەی خۆیەوە شتێک بگێڕێتەوە، ناتوانێت کاتێک تەواو دەبێت زەردەخەنە بیگرێ، ناتوانێت ببرێ بۆ لای دایک یا باوک تا ئەوانیش بە ئەنجامدانی خەنی بن. چۆن بتوانم ئەو تانوایی خۆم دروستی دەکەم خۆشم بوێ ئەگەر ئامێرێک لە چاوتروکانێکدا و بێهاری کاری من بتوانێت تانوایەکی تر دروست بکە؟ ئەمە نەفرەتە گەورەکەی ئامێرە، هەر لەبەر ئەوەیشە کە پاپالانگی چیتر ئەوی خۆش ناوێت، چونکە ئامێرەکەی دەتوانێت هەرز و هەموو شتێک لەسەر ڕابۆ ئەو دروست بکاتەوە. پاپالانگی ناچارە لە دڵی خۆی بکاتەوە تا بتوانێت بەرگەی موجیزە بێخۆشەویستەکەی ئامێرەکەی بگرێ. گیانە مەزنەکە دەیەوێت بە خۆی فرمان بەسەر هێزەکانی ئاسمان و زەویدا بدا و بە پێی خواست و ویسی خۆی دابەشیان بکە. ئەمە هەرگیز لە دەست مرۆڤ نایە. پیاوەسپیەکە هەوڵ دەدا بێ ئەوەی هیچ سزایەک بیگرێتەوە ببێ بە ماسی، بە مەل و ئەسپ و کرم. دەستکەوتی ئەویش زۆر کەمترە لەوەی دەوێرێ لە بەردەم خۆی داددانی پێدا بنێ. کاتێک بە سواری بەنێو گوندێکدا تێدەپەڕم بە پەلە ڕێگەیەک لە دوای خۆمەوە جێدەهێڵم، بەڵام کاتێک بەنێو گوندێکدا ڕادەبورم زیاتر دەبین و هاوڕێیەکانم بۆ نێو کوڵیتەکانی خۆیان بانگم دەکەن. بە خێرایی گەیشتن بە ئاکامێک بە دەگمن وا دەبێ ببێ بە دەستکەوتێکی ڕاستەقینە. پیاوەسپیەکە هەمیشە دەیەوێ بە خێرایی بگاتە ئاکامەکەی. زۆربەی ئامێرەکانی لە خزمەتی هیچ مەبەستێکی تردانین لەوە زیاتر کە بە زووترین کات بگەن بە ئامانجێک. هەر کە بە ئامانجێکیش دەگا ئامانجێکی تر هاواری لێ دەکا، بۆیە بێ پشوو بەنێو ژیاندا لە هەڵپەدایە و بیری دەچێتەوە بەهێمنی ڕێبکا و ڕێک و پێک ببزوێ و ڕوبەڕووی ئەو ئامانجانە بێتەوە کە بە خۆیان بەرەو ڕوومان دێن و ئێمە لە دوایان ناگەڕین. بۆیە پێتان دەڵێم ئامێرەکە تەنیا کەرەستەی یاریکردنی مناڵە گەورە سپیەکانە و نابێ هوەرەکانی ئەو بمانترسێنن. بۆیە پێتان دەڵێم ئامێرەکە تەنیا کەرەستەی یاریکردنی منداڵە گەورە سپیەکانە و نابێ هوەرەکانی ئەو بمانترسێنن. تا ئێستایش پیاوەسپیەکە ئامێرێکی دروست نەکردووە کە لە مردن بیپارێزێ. تا ئێستا شتێکی دروست نەکردووە یا نەخوڵقاندووە کە گەورەتر بێ لەوەی خوا لە هەر چرکەیەکدا دروستی دەکا یادەی خوڵقێنێ. هەموو ئامێرەکان و هوەرەکانی تر و گشت جادوەکان نەیانتوانیوە کەسێک شاتر و بەختەوەرتر بکەن. لەبەر ئەوە با خۆمان بە ئامێرە جوانەکانی خواوە ببەستین، نزیک بین لە هوەرە مەزنەکانی ئەوە و ڕقمان لە پیاوەسپیەکە بێتەوە کاتێک دەیەوێ ڕۆڵی خوایاری بکە. گوێگرانی خۆشەویست، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی حەوتەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە. گوێگرانی خۆشەویست، هاتمە وڵاتان بۆ خوێندنەوەی بەشی هەشتم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە لەبارەی کاری پیاوەسپیەکەوە، لەبارەی ئەوەوە کار چۆن نابەڵەدی کردووە لاپەڕە 83. هەر پیاوێکی سپی کارێکی هەیە. ئاسان نییە بڵێ ئەمە چی دەگەیەنێ. ئەمە شتێکە کە دەبێ ئارەزوویەکی زۆرت لێ هەبێ، بەڵام پیاوەسپیەکە زۆربەی کات کەمێک ئارەزووی لێ هەیە. هەبوونی کارێک ئەوە دەگەیەنێ کە هەمیشە و زۆربەی کات بێ چاوکردنەوە بەبێ هیچ خۆسەغڵەتکردنێک هەمان شت بکەیت کە بە دەستەکانم شتێکی تر ناکەم لەوە زیاتر کوڵیت بینا بکەم یان مافور بڕێسم، ئەوە بیناکردنی کوڵیت یاڕستنی مافور دەبێت بەکاری من. کاری پیاوانە و کاری ژنانە هەن. جلشتن لە کەناری زەریا و شەوق پێ هەڵهێنانی ئەو پێستانی لە پێ دەکرێن کاری ژنانن. ئاژۆتنی کەشتیەک بەسەر زەریادا یان کوشتنی کۆترانی نێودەوەن کاری پیاوانن. زۆربەی جاران کچ کە مێردی کرد یەکسەر دەست لە کارەکەی هەڵدەگرێ و کوڕیش دوای ژنهێنان بە ڕێکوپێکی دەست بەکارکردن دەکا. هیچ خێزانێک کچی خۆی بەشوو نادا ئەگەر بێ و داواکەر بەکارێکەوە خەریک نەبێ. پیاوێکی سپی بێکار ناتوانێ ژن بهێنێ. هەر پیاوێکی سپی دەبێت کارێکی هەبێ. لەبەر ئەوە هەر پیاوێکی سپی دەبێ بڕیار بدا تەواوی ژیانی خۆی بۆ چ کارێک تەرخان دەکا. ئەمەیش زۆر پێش ئەوە دەکەوێ کە لابێکی لەمەڕ خۆمان لەشی بە نەخشونیگار دەڕازێنێتەوە ئەمە بەکار هەڵبژاردن ناو دەبرێ. شتێکی زۆر گرنگە و خێزانێک هێندەی ئەوەی لەبارەی خۆراکی سبەینەوە دەدوێ لەبارەی ئەمەیشەوە دەدوێ ئەگەر لاوێک چنینی مافور هەڵبژێرێ ئەوە پیری خێزان لاوەکە لەگەڵ خۆی دەبا بۆ لای پیاوێک
کە جگە لە چنین مافور شتێکی تر ناکە. ئەو پیاوە دەبێت پیشانی لاوەکەی بدا مافورێک چۆن دروست دەکرێت بە جۆرێک کە تەنانەت ناچار بەوە نەبێت سەیری مافورەکەیش بکە. ئەمە زۆربەی جاران کاتێکی دوور و درێژ دەخایەنێ، بەڵام هەر کە فێری ئەو کارە بوو ئیتڕێی خۆی دەگرێتە بەر و لە پیاوەکە دادەبڕێ. ئەوسا دەڵێن ئەو کارێکی هەیە. ئەگەر پیاوە سپیەکە دواتر لەوە تێبگا کە حەزی بە بیناکردنی کوڵیتە نەک بە تەون هەڵخستن و مافورکردن، ئەوە دەڵێن کارێکی هەڵەی هەڵبژاردووە. ئەمە کوتومت ئەوە دەگەێنێ کە نەی پێکاوە. ئەمەی شتێکی ئازاردەرە، چونکە هەرگیز وا نابینرێ کە دەتوانێت سوک و سانات دەست لەو کارە هەڵبگرێ و کارێکی در هەڵبژێرێ. لەگەڵ شەرەفی پیاوێکی سپی ڕاستەقینەدا ناگونجێ کە بڵێ ئەمە ناتوانم و هیچ ئارەزویەکم لێ نییە و حەزی لێ ناکەم، یان دەستەکانم لە ئەنجامدانی ئەم کارەدا گوێڕایاڵم نین. کار لای پیاوە سپیەکە هێندەی بەردەکانی کەنار زەریان لە هەر خۆخەریکردنێک کارێک پێک دەهێنێ. ئەگەر یەکێک گەڵاسیسەکانی نێوباخێک کۆبکاتەوە کارێک ئەنجام دەدا، هەروەها کەسێک کە مەنجەڵ پاک دەکاتەوە. لە هەرجەیەک هەرچیەک بکەی دەبێت بە کارێک، گرنگ نییە بەدەست دەیکەی یان بەسەر. ئەوەیش هەر کارێکە کە بیرکردنەوەت هەبێ یا لە ئەستێران بڕوانی. ڕاستیەکەی هیچ شتێک نییە بتوانی پێوەی خەریک ببی و پیاوە سپیەکە نەتوانێت کارێکی لێ دروست بکات. کەواتە هەر پیاوێکی سپی بڵێ من نامەنووسم، ئەوە نامەنووسین کاری ئەوە بێ لەوەیش هیچی تر ناکە. نەجێگەکەی خۆی دادەخا، نەڕوو دەکاتەم و بەقێک بۆ ئەوەی میوەیەک سوور بکاتەوە. قاپەکەی ناشوە، ماسی دەخوا بەڵام ناچێ بۆ ڕاوە ماسی. میوە دەخوا بەڵام هەرگیز میوەیەک لە دارێک ناکاتەوە. یەک لە دوای یەک نامە دەنووسێ، چونکە نامەنووسین کاری ئەوە. کوتومت ئەوانەی تریش هەر یەکەیان کارێکن بۆ خۆیان، هەڵگرتن و داخستنی جێگەی خەوتن، میوە سوورکردنەوە، پاکردنەوەی قاپ و قاچاق، ڕاوە ماسی و میوە چنینەوە. بەر لە هەر شتێک جۆری کارەکەیەتی کە بڕیار دەدا ئەو بەچیەوە خەریکە. بۆیە زۆربەی پیاوە سپیەکان تەنیا ئەوە دەتوانن بکەن کە بەکاری خۆیانی دەزان و سەرکخێڵی گەورەش کە زانیارێکی زۆر لەسەریدا و هێزێکی گەورەیش لە بازوەکانیدایە ناتوانێت جێگەی خەوتنەکەی خۆی لەسەر چەپکە لاسکێک دابخە یان قاپی خواردنەکەی خۆی پشوە. بۆیەش ئەوەی کە دەتوانێت نامەیەکی ڕەنگاوڕەنگ بنووسێ ناتوانێت گەمیەک بە کەناری زەریا بگەێنێ یان بە پێچەوانەوە. هەبوونی کارێک یانی تەنیا ڕابکە، تەنیا تام بکە، تەنیا بۆن بکە، تەنیا بجنگە و هەمیشە تەنیا و تەنیا یەکشت بتوانە. ئالەم تەنیا یەکشت بتوانێدا کەم و کوڕی و ترسێکی گەورە هەیە، چونکە هەر یەک لە ئێمە جارێک لە جاران دەکەوێتە ئەو حاڵەتەوە کە ناچار ببێ بە ئاژۆتنی گەمیەک لە کەنارەوە بەرەو ئاو. یانە مەزنەکە دەستی پێبەخشیوین بۆ ئەوەی بتوانین میوەی درەختان لێ بکەینەوە، بۆ ئەوەی بتوانین ڕەگەکانی تاروی لە قڕوچڵ پاو پێ هەڵبکێشین، دەستی پێداوین بۆ ئەوەی بتوانین لەشمان لە هەموو دوژمنێک بپارێزین، هەروەها بۆ ئەوەی لە کاتی سەما و یاریکردن و هەر ڕابواردنێکی تری هەمەجۆردا پێیان شاد و خەنی بین. بێلەوەیش بە دڵنیاییەوە بۆ ئەوە دەستی پێ نەبەخشیوین کە تەنیا لە بیناکردنی کوڵیتدا، تەنیا لە کۆکردنەوەی میوە یان هەڵکێشانی ڕەگ و ڕیشەدا بەکاریان بهێنین، بەڵکو بۆ ئەوە پەیداوین کە لە هەموو دەم و هەلێکدا خزمەتکار و جەنگاوەرمان بن. بەڵام پیاوە سپیەکە لەمە تێناگا ئێمە دەیبینین. بە هەڵە و ڕقەبەریەوە دژی هەموو پەیامەکانی گیانە مەزنەکە هەڵس و کەوت دەکا. دەبینین کە پیاوانی سپی هەن چیتر ناتوانن ڕابکەن و چەوری وەک بەراز بەروورگی هەڵ ئاوساندون، چونکە هەمیشە لە پێناوی کارەکەیاندا ناچارن بە پشودان. دەبینین پیاوانی سپی هەن کە چیتر ناتوانن ڕمێک بهاوێژن، چونکە دەستیان بێ لە قەڵەم هیچی تر ناگرێ و لەوەش زیاتر کە لەبەر سێبەردا دانیشن و نامە بنووسن شتێکی تر ناکەن، کە چیتر ناتوانن جوانیەکی کێوی لە خاو بکەن، چونکە سەیری ئەستێران دەکەن و بیرکردنەوە لە ناخی خۆیاندا هەڵدەکەنن. بەدەگمەن پیاوێکی سپی هەیە کاتێک بە تەمەنی پیاوەتی دەگا بتوانێ وەک منداڵێک ڕابکا و هەڵقونێتەوە، ئەو لەشی بەدوای خۆی و بەڕووی هەوادا ڕادەکێشێ. کاتێک دەڕوا وەک ئەوەی بەردەوام پێیەکانی بەسترا بنەوە بۆ پێشەوە خۆ دەجوڵێنێ، نکۆڵی لە کەم و کوڕی و لاوازیەکانی خۆی دەکا، جوانتریان دەکا و دەیان ڕازێنێتەوە و دەڵێ ڕاکردن بازدان و هەڵقونینەوە لەگەڵ مرۆڤێکی بەنرخدا ناگونجێن. بەڵام ئەمە تەنیا خۆ هەڵخەڵەتاندنە، چونکە ڕاستیەکەی ئەوەیە کە جونگەکانی ڕق هەڵاتون و توانای جوڵانیان نییە و ماسوولکەکانی شادی خۆیان ون کردووە، چونکە کارەکەی بە مردن و خەوتن مەحکومی کردوون. هەروەها کارەکەشی هەر ئایتووە کە ژیان تاڵان دەکا، ئایتوویەک کە پەیوی جوان بە گوێ مرۆڤدا دەچرپێنێ بەڵام خوێنی نێولەشی هەڵدەمژێ. کار بە جۆری تریش پیاوەسپیەکە لە کەڵک دەخا، لە زۆر لای دیکەشەوە وەک ئایتوویەک خۆ پیشان دەدا. بیناکردنی کوڵیتێک ئاسوودەیە، خستنی درەختانی نێودارستان و کردنیان بە ئەستون، پاشان بەرزکردنەوەیان و دانانی بانێک لە سەریان،
پێکەوە بەستنی ئەستونەکان و لاسکەکان و هەر شتێکی تر کە لەگەڵیاندا دەنرێ بە گوریسێک کە لە دارگوێزی هەندی دروستکراوە، داپۆشینی هەموو ئەمانیش بەگەڵای وشک بووی قامیشی شەکر ئاسوودەییە. پێویست ناکا بۆتان بگێڕمەوە چ شاد و خۆشیەک بەرکەماڵە کاتێک گوندێک ماڵی سەرک خێڵەکەی بینا دەکا و ژنان و منداڵانیش لەو ئاهەنگە گەورەیەدا بەشدارن. چی دەڵێن کاتێک تەنیا هەندێک لە پیاوانی گوند بچن بۆ دارستان و درەختان بخەن و بیانکەن بە ئەستون، ئەگەر ئەمانە بۆیان نەبێ هاوکاری لە بەرزکردنەوەی ئەستونەکاندا بکەن، چونکە کارەکەیان هەر ئەوەندە بووە کە درەختان بخەن و ئەستونیان لێ دروست بکەن. ئەوانەیش کە ئەستونەکانیان بەرز دەکەنەوە بۆیان نەبێ ئەو لاسکانە بەهۆنەوە کە بانەکەی لێ دروست دەکرێت، لەبەر ئەوەی کاری ئەوان تەنیا بەرزکردنەوەی ئەستونەکان بووە. یا ئەوانی لاسکی بانەکە دەهۆنەوە ڕێنەدرێن سەرەکەی بەگەڵای وشکەوە بووی قامیشە شەکر داپۆشن، یان ئەگەر هیچ کام لەوانە ڕێنەدرێن هاوکاری بکەن لە هێنانی لمی بەبەردەوە بووی خڕی سەرکەنار زەریا بۆ ئەوەی زەمینەی کوڵیتەکەی پێبەردڕێژ بکەن، چونکە ئەمە تەنیا کاری ئەوانەیە کە ئەم کاریان پێسپێردراوە. یا ئەگەر تەنیا ئەوانە ڕێیان بدرێ ئاهەنگ بگێڕن کە لە کوڵیتەکەدا دەژین، نەک هەموو ئەوانەی لە بیناکردنیدا بەشداریان کردووە. دڵنیام گەر ئەو پرسیارانە لە خۆتان بکەن پێدەکەنن و بە دڵنیاییەوە دەکرێت بڵێن ئەگەر ئێمە بە تەنیا ڕێ یەکشتمان درابا و لە ئەنجامدانی هەموو کارەکاندا بەشدار نەبووینایە و هاوکاریمان لە هەموو شتێکدا نەکردبا کە هێزی بازوو دەخوازێ، ئەوە شادیمان یان تەنیانیوە شادی دەبوو یا هەر نەدەبوو. بێلەوەیش بە دڵنیاییەوە ئەو مرۆڤەتان بە شێتێک ناو دەبرد کە بەکارهێنانی دەستانی تەنیا بۆ یەک مەبەست داوا دەکرد، کوتومت وەک ئەوەی کە دەست و قاچ و هەستەکانی تری لەش ئیفلیج و مردوو بن. ئالێرەوە پێویستی هەرە سەخت و قورسی پیاوەسپیەکە سەرچاوە دەگرێت. جارێک بگرە چەند جاریش لە ڕۆژێکدا ئاوهێنان لە چەمەکەوە خۆشە، بەڵام ئەو کەسەی ناچارە لە بولێڵەی بەیانەوە تا تاریک داهاتن ڕۆژ لە دوای ڕۆژ و سات لە دوای سات ئاو بهێنێ تا ئەو دەمەی هێزی لەبەردەبڕێ، بۆ دوجار ناچارە لە تووڕێی و بێئومێدیدا لە بەرامبەر ئەو پێبەندانەی پێیەکانی بەستوەتەوە هوماکەی فڕێ بدا، چونکە هیچ شتێک بۆ مرۆڤێک لەوە سەختتر نییە کە هەمیشە و بێبڕانەوە هەر بە هەمان شتەوە خەریک بێ. لەگەڵ ئەوەیشدا پیاوی سپی هەیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەمان سەرچاوە ئاو ناهێنێ، ڕەنگە ئەمە خۆشیەکی زۆریش بێ بۆیان، بەڵکو دەوەستێ و تەنیا دەست بەرز دەکاتەوە یان دەستدا دەگرێ، یا بەدارێکەوە ڕایان دەگرێ، ئەمەش لە جەیەکی پیس و پەڵۆخی بێڕووناکی و بێخۆردا کە هیچ هێزێک یان هیچ دنەدانێک ناخوازێ. لەگەڵ ئەوەیشدا دەست بەرزکردنەوە و دەستداگرتن و خۆڕاگرتنیان بەهۆی دار ئاسایەکەوە بە پێی بینینی پیاوەسپیەکە پێویستە، چونکە لەوانەیە ببێ بەهۆی بەگەڕخستنی ئامێرێک یان لێخۆڕینی ئامێرێک کە ئەنگوستیلەی گەچی یا قەڵغانی سنگ یا قاقلەی شەڕواڵ یان شتێک لەو بابەتانە دروست دەکا. لە ئەوروپا بێگومان مرۆڤانێکی زۆر هەن، زۆر زیاتر لە ژماری ئەو دارخورمایانی لە دوورگەکانی ئێمەدا هەن کە دەموچاویان ڕەنگی خۆڵەمێشیان گرتووە و کارەکانیان هەموو حەز و ئارەزوێکی لێزەوت کردوون، چونکە کارەکانیان هیچ میوەیەک ناگرن، بگرە هیچ گەڵایەک ناگرن کە مای خۆشبەختی و خەنیبوونی بێ. بۆیە ڕقێک لە دژی کار وەک پشکۆ لە نێو مرۆڤە سپیەکاندا دەگڕێ، هەمویان لە دڵیاندا وەکیان لەبەری لە قەفەزنرا و خۆ بە هەموو لایەکدا دەدەن و ناتوان خۆ دەرباز بکەن، دڵ پڕ لە ئیرەی و نابەدڵ کارەکانی خۆیان بە یەکتر بەراورد دەکەن، لەبارەی کاری بەرز و کاری نزمەوە دەدوێن، ئەگەرچی هەموو کارەکان وەک نیوە خەریک بوونێک وان. مرۆڤ بەتەنیا هەر دەست یان قاچ یان سەر نییە، بەڵکو هەموو ئەم شتانەیە پێکەوە، دەست پێ و سەر دەیانەوێ یەکێتێک پێک بهێنن. کاتێک هەموو هەستەکان و دەست و قاچەکان پێکەوە کار دەکەن، ئەو کات دڵی مرۆڤ دەتوانێت هەست بە خۆشیەکی دروست بکە، نەک ئەو کاتەی تەنیا بەشێک لە مرۆڤەکە ژیانی تێدایە و بەشەکانی تر بە مردووی لێ ڕاکشاون. ئەمە مرۆڤ دەشێوێنێ، نەخۆش و سەرسوڕماوی دەکا. پیاوەسپیەکە بۆ خاتر و لە پێناو کارەکەیدا لە ناڕێک و پێکیدا دەژی، لە ڕاستیشدا نایوێ لەبارەی ئەمەوە ببیستێ. ئەگەر ئێستا گوێی لێ ببێ من ئەمە دەگێڕمەوە، بێ دوودڵی بە شێتێک ناودێرم دەکا یان بە کەسێک کە دەوری دادوەردەبینێ، لەگەڵ ئەوەیشدا هەرگیز ناتوانێت دادوەری لە شتێک بکا و ڕاستی و ناحەقی بسەلمێنێ، چونکە قەت بەخۆی کارێکی نەبوو و قەت جارێک لە جارانیش وەک ئەوروپاییەک کاری نەکردووە. بەڵام پیاوەسپیەکە حەقیقەتێکی یا تێگەیشتنێکی پێنەداوین کە بۆ دەبێ کار بکەین زیاتر لەوەی خوا داوامان لێ دەکا، تا بتوانین خۆمان تێر بکەین، ماڵێک بۆ خۆمان پێکەوە بنێن و بە ئاهەنگێک کە لە گوندەکەماندا بۆ هەمووان ڕێک دەخرێت دڵخۆش بین. ئەوەی ئێمە دەیکەین وا دەنوێنێ کەمێک بێ و ژیانی ئێمەش کاتێک مەسەلەکە پەیوەندی بەکارەوە هەیە هەژار بێ. بەڵام ئەوەی کە براو پیاوێکی ڕاستەقینی نێو دوورگەکانی ئێمەیە، کارەکەی خۆی بە ئاسوودەیی و بێ هیچ ئازارێک ئەنجام دەدا،
یا هەرگیز ئەنجامی نادا. ئەمەیە کە ئێمە لە پیاوەسپیەکە جیاکاتەوە. پیاوەسپیەکە ئاخ هەڵدەکێشێ کاتێک لەبارەی کارەکەیەوە دەدوێ، وەک ئەوەی بارێکی گرانی لە ئەستۆ بێ و پاڵە پەستوەیەکی گەورەی لەسەر دروست کرد بێ. لاوەکانی سامووە بەدەم گۆرانی بچڕینەوە کێڵگەکانی تاروتەی دەکەن، کیژەکانیش بەدەم گۆرانی وتنەوە ئەو جلانە لە چەمەکەدا دەشۆن کە کەمەرمانی پێدا پۆشیوین. بە دڵنیاییەوە گیانە مەزنەکەیش ناوێ لە کارەکانماندا پیر بین و وەک بۆق و گیان لە بەرەخشۆکەکانی تر بەسەر زەوی و کەناری زەریادا بخشین. دەیەوێ سەربەرز و ڕاست لە ڕووی هەر شتێکدا کە پێوەی خەریک دەبین بوەستین و مرۆڤ گەلێک بین کە بە خێرایی دەست و قاچیان دەبزوێنن و نیگایان هەمیشە پڕ لە شادین. گوێگرانی خۆشەویست، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 8ەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە. گوێگرانی خۆشەویست، هاتمەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی 9ەم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە لەبارەی زێدی ژیانە ساختەکە و کاغەزە زۆرەکانەوە لاپەڕا 93. برا ئازیزەکانی زەریا گەورەکە، زۆر شت هەن بەندەی خۆتان دەتوانێت بۆتان بگێڕێتەوە تا لەو حەقیقەتە بگەن کە لەبارەی ئەوروپاوە هەیە. لە کاتێکی ئەوهادا دەبێ وەک چەمێکی خوڕ کە هەر لە کازیوەی بەیانەوە تا ئێوارێ بە خوڕی لە بەری دەڕوا بدوێن. لەگەڵ ئەوەیشدا پێڕانەگەین هەموو حەقیقەتەکە ببیستین، چونکە ژیانی پیاوەسپیەکە وەک زەریایە و ئاسان نییە سەرەتا و کۆتایی دیاری بکرێ. ئەو ژیانە وەک ئاوە گەورەکە چەندین شەپۆلی هەن، هەڵدەستێ و تێک دەشکێ، دەخەنێ و خەون دەبینێ. چۆن مرۆڤێک هەرگیز ناتوانێت تەنیا بەدەستەکانی لێ هەڵبهێنجێ، منیش ناتوانم بەم کەمە گیانەوە هەموو زەریا گەورەکەی ئەوروپا بۆ ئێوە بهێنم. نامەوێ سەرتان لێ پشێوێنم و ئەم گێڕانەوەیەتان لێ تێک بدەم، چونکە زەریا بێ ئەو ناتوانێ هەبێ. ژیانیش لە ئەوروپا ناتوانێت بێ لە زێدی ساختەی ژیان و تۆپەڵە کاغەزەکان هەبێ. ئەگەر مرۆڤ هەردووکیان لە پیاوەسپیەکە بستێنێ، دوور نییە وەک ئەو ماسیەی لێبێ کە شەپۆلەکانی زەریا فڕی دەداتە سەرکەنار. ماسیەک کە دەتوانێت پەلە قاژێ بکە، بەڵام ناتوانێت بە حەزی خۆی مەلە بکە و بەم لاولادا خۆی بەدەم ئاوە بدە. زێدی ژیانە ساختەکە وەسفکردنی ئەو جێیە کە پیاوەسپیەکە بە سینەما ناوی دەبا. هەروە ئاسان نییە تا بە ئاشکرابی هێنە پێش چاوتان. لە هەموو لایەک لە هەر گوندێک لە گوندەکانی ئەوروپا ئەم شوێنە پڕ لە نهێنیە هەیە کە خەڵک لە ماڵی نوێشکردن و پاڕانەوە خۆشتریان دەوێ. منداڵانیش خەونی پێوە دەبین و هەزری پیاوەسپیەکەش پڕ بە دڵ و بە خۆشەویستیەوە پێوەی خەریکە. سینەما کوڵیتێکە گەورەتر لە کوڵیتی باڵا دەستترین سەرخێڵی ئۆپۆلۆ، بگرا گەورەتریش. تاریکە، تەنانەت ڕۆژی ڕووناکیش هێندە تاریکە، کەس ناتوانێت کەسێکی تر بناسێتەوە. بە جۆرێک کاتێک دەچیتە ژوورەوە کوێر دەبی، لەوەیش کوێرتر کاتێک دەردەکەوی. خەڵک بە دزیەوە دێنە ئێرە، دەست لە دیوارەکانی کوڵیتەکە دەخشێنن تا ئەو کاتەی کچێک کە ئاگرێکی بەدەستەوەیە دێو بەرەو ئەو لایەن دەبا کە جێ بەتاڵی دانیشتنی لێیە. لەوێ چڕ و پڕ پیاوەسپیەکان لە تەنیشت یەکترەوە گرمۆڵە دەبن و دادەنیشن. کەسی تر نابینێ، پڕە لە خەڵکی بێدەنگ و فزە لە خۆبڕی و هەرکەس لەسەر پارچە تەختەیەکی بچووک دادەنیشێ. هەموو ئەو پارچە تەختانەیش بە یەک ئاراستە و بەرامبەر بە یەک دیواردانراون. لە بنەوەی ئەو دیوارەوە خوڕە و شنەیەک وەک ئەوەی لە دەروی بەندێکەوە بێن دێنە بەرگوێ. هەر هێندەیش کە چاو بە تاریکیەکە ڕاهات، پیاوێکی سپی دەردەکەوێ کە دانیشتووە و لەگەڵ سندوقێکدا خەریکە و بە هەردوو دەستی پیایدا دەکێشێ. سندوقەکەیش چەندین زمانی پچکۆلەی ڕەش و سپی هەیە کە دەریان دەکێشێتە دەرەوە و هەریەک لەو زمانانەیش هەر جارە بە ئاوازێک دەقیژێنێ، بە جۆرێک کە قیژەیەکی درڕندە و سەر لێ شێوێن پێک دێ، وەک ئەوەی کە لە شەڕەدەمێکی گەورەی نێوگوندا دەبیسترێ. ئەم ژاوەژاوە بۆ ئەوەیە هەستەکانمان شوێنەوەن و لاواز بکەن، بە جۆرێک بڕوابەوە بەهێنین کە دەیبینین و دوودڵ نەبین لەوەی ڕاستەقینەیە. ڕوو دیوارەکەیش ڕووناکیەک تیشکەکانی دەگرێتە سەر دیوارەکە وەک ئەوەی تیشکی ڕووناکی مانگ بێ. لە ڕۆشناییەکەیشدا مرۆڤ هەن، مرۆڤی ڕاستەقینە کە لە پاپالانگی ڕاستەقینە دەچن و جلی وەک ئەوانیان لەبەردایە، دەجوڵێن و دێن و دەچن، ڕادەکەن، پێدەکەنن، باز دەدەن، کوتومت وەک ئەوەی لێرە و لەوێ لە ئەوروپا دەیبینی. ئەمە وەک ڕنگدانەوەی تریفەی مانگە لە کەناری زەریا. مانگە، بەڵام مانگیش نییە، بەڵکو تەنیا نوسخەیەک لە مانگ. هەموو دەمیان دەجوڵێنن، ناتوانی بەگومان بیلەوەی دەپەیون. لەگەڵ ئەوەیشدا چەند بە وردیشەوە گوێڕابدێری، هیچ نابیستی و هیچ دەنگێک بەرگوێت ناکەوێ. ئەمەش هۆسەرێکەکەیە کە وا لە پیاوەسپیەکە ئەکا بە سندوقەکەدا بکێشێ.
ئەو دەیەوێ ئەو پێداکێشانە هێندە کاریگەر بێ کە سووک و ئاسان نەتوانی گوێت لەو مرۆڤانە بێ. بۆیەش هەندێک جار لەسەر دیوارەکە شتێکی نووسراو دەردەکەوێ و ئەوە پیشان دەدات کە پیاوەسپیەکە چی وتووە یان چی دەڵێ. لەگەڵ ئەوەیشدا ئەم مرۆڤانە تارمایە مرۆڤن، مرۆڤی ڕاستەقانی نین. ئەگەر هەوڵ بدەی بیانگری ئەوە بۆ دەردەکەوێ ئەمانە مرۆڤن لە ڕووناکی و ناکرێ بگیردرێن. ئەوان تەنیا بۆ ئەوە لەبێن تاگشت ئاسوودەی و ئازارەکانی پیاوەسپیەکە، ئاکارە شێتانە و کەم و کوڕیەکانی پیشانی خۆی بدەنەوە. پاپالانگی، ژن و پیاوە هەرە جوانەکان، کوت و مت ڕوبەڕوو ئەگەر چی لاڵیشن بەڵام بزاف و پرشنگی نیگایان دەبینێ. ئەو پیاو ژنە جوانانە وا دەنوێنن کە بۆ پیاوەسپیەکە لە درەوشانەوە دابن و لەگەڵی بدوێن. پیاوەسپیەکە لەو ڕێەوە هەموو سەرخێڵە گەورەکان ئەوانەی هەرگیز ناتوانێت پێیان بگا لێک تێنە دەرانە و لە نزیکەوە وەک چۆن بەوانە دەگا کە لە خۆی دەچن دەبینێ. ڕێی پێدەدرێ لە ئاهەنگە گەورەکە فون و هەر میواندارێکی تردا بەشدار بێ و بەخۆی پێی وایە بە درێژایی کاتەکە لەوێدایە و لەگەڵ ئەوان نان دەخوا و بەشداری ئاهەنگەکەیانە. هەروەها ڕێی پێدەدرێ ببینێ چۆن پیاوێکی سپی کیژێک لە خێزانەکەی دادەبڕێ و دەیڕەفێنێ، یان چۆن کیژێک ناپاکی بەرامبەر بە کوڕەکەی دەکا. ڕێی دەدرێ ببینێ چۆن پیاوێکی تووڕە و تڕۆ دەست دەداتە گردنی پیاوێکی بەڕێز و چۆن پەنجەکانی بە قوڵایی گردنیدا ڕۆ دەچن و چۆن چاوی بەڕێزەکە دەردەپۆقێن، چۆن دەمرێ و چۆن پیاوە تووڕە و تڕۆکەیش پارچە تەنەکە خڕ و کاغەزە تەنکەکانی نێو ئەو جلەی نێوقەدی ئەو بەڕێزیدا پۆشیوە بۆ خۆی دەبات. بە درێژایی ئەو کاتی پیاوەسپیەکە سەیری ئەم ئاسوودەی و ناحەزیانە دەکا دەبێ قڕ و قەپکا و بێدەنگ بێ. بۆی نییە نەفرەت لەو کیژە بکا کە ناپاکی کردووە، یا بەپەلە خۆی بگەێنێ بە ئەو بەڕێزە دەوڵەمەندە و هاری کاری بکا و ڕزگاری بکە. ئەمە کار ناکاتە سەر پیاوەسپیەکە. بەو پەڕی ئارەزووەوە وەک ئەوەی دڵ لە لەشیدانە بێ لە هەموو ئەو شتانە دەڕوانێ، نە حەز بە ترس دەکا و نەبەڕق، وەک ئەوەی خۆی بوونەوەرێکی جیاواز بێ سەرنج لەم هەموو شتانە دەدا، چونکە ئەو کەسەی دانیشتۆ و سیر دەکا هەمیشە لەو بڕوایەدایە ئەو لەو مرۆڤانی لە ڕووناکیەکەدا دەیان بینێ چاکترە و بەخۆی دەکرێت خۆ لەو ئاکارە شێتانانە لابدا کە پیشان دەدرێن. خۆی جەڕاندووە و بێ ئەوەی هەناسە بدا چاوەکانی لە دیوارەکە بڕیوە و هەرکە دڵێکی ئازا یا تارماییەکی پیرۆز بەدی دەکا بۆ دڵی خۆی ڕای دەکێشێ و بەم شێوەیە بیر دەکاتەوە. ئەوە تارمایی منە. تەواو بێدەنگ و ئارام لەسەر پارچە تەختەکەی خۆی دانیشتووە و لەو دیوارە خز و هەڵچووە دەڕوانێ کە لەوێ ڕا هیچ شتێک ناژی بێجگە لە ڕووناکاییەکی هەڵخەڵەتێن، ڕووناکاییەک کە جادوگەرێک لە دیواری پشتەوەتی دەگرێ، لە دیوارەکەی پشتەوەیشدا هەر ژیانێکی ساختە دەژی. وەرگرتنی ئەو تارماییە ساختانە کە هیچ ژیانێکی ڕاستەقینەیان نییە تام و چێژێکی زۆر و بەرفراوان بە پیاوەسپیەکە دەبەخشن. ئالەم ژوورە تاریکەدا بێشەرم و بێ ئەوەی کەسانی تر لەو ساتەدا چاوەکانی ببینن دەتوانێت بچێتە نێو ژیانێکی ساختەوە. لەبێ هەژارێک دەتوانێت ڕۆڵی دەوڵەمەند ببینێ، دەوڵەمەندێکیش ڕۆڵی هەژارێک. نەخۆشێک دەتوانێت خۆی تەندروست ببینێ، لاوازێکیش بەهێز. لەم تاریکیەدا هەر کەسێک دەتوانێت دەست لەسەر دڵیدا بنێ و ژیانێکی ساختە بژی، ژیانێک کە نە لەو کاتە و نە لە داهاتوویشدا ڕێی هەبوونی پێنادرێ. خۆ بەستنەوە ئابەم ژیانە ساختەیەوە بووە بە ئیشێکی گەورە بۆ پیاوەسپیەکە. زۆر جاران هێندە گەورە کە لە پێناویدا ژیانی ڕاستەقانی خۆی لەبیر دەکا. ئەم ئیشە نەخۆشیەکە، چونکە مرۆڤێکی ڕاستەقینە نایبێت لە ژوورێکی تاریکدا تارمایە ژیان بژی، بەڵکو دەیەوێت ژیانێکی گەرم و ڕاستەقینە لە بەڕووناکی تیشکی خۆردا بەسەر ببە. ئاکامی ئەم ئیشە ئەوەیە کە زۆر لە پیاوەسپیەکان کاتێک زێدی ژیانە ساختەکە بەجێ دەهێڵن ناتوانن چیتر ئەو تارمایە ژیانە لە ژیانی ڕاستەقینە جیا بکەنەوە. شوێنەون دەبن، پێیان وایە دەوڵەمەندن لە کاتێکدا هەژارن، جوانن لە کاتێکدا ناشرینن، یا کاری خراپی وا دەکەن کە هەرگیز لە ژیانە ڕاستەقینەکەدا نایکەن، بەڵام دەیکەن چونکە چیتر ناتوانن ژیانی ڕاستەقینە و گاڵتینە لە یەکتر جیا بکەنەوە. ئەمە کوتومت وەک ئەو بارەیە کە هەمووتان پێی ئاشنان، کاتێک زیاد لە توانای خۆی کاڤای ئەوروپایی خواردووەتەوە و پێی وایە دەتوانێت بەسەر شەپۆلاندا ڕێبکە. هەروەها سەفتە کاغەزەکەیش وەک چەشنێک لە سەرگێژە و مەزبوونە بۆ پیاوەسپیەکە. سەفتە کاغەز چییە؟ مافورێکی تاپا بێن نەبەرچاوی خۆتان، تەنک، سپی، قەتکراو، بەشکرا و دیسان قەتکراو کە هەموو لاپەڕەکانی بە چڕی لیان نووسرابێ ئەمەیە سەفتە کاغەزەکە، یان وەک پیاوەسپیەکە دەڵێ ڕۆژنامە. لەم کاغەزانەدا زیرەکیە مەزنەکەی پیاوەسپیەکە هەیە. هەموو بەیانی و ئێوارەیەک دەبێت سەری بنێتە نێویەوە و سەر لە نوێ پەڕی بکاتەوە و تێری بکە تا بتوانێت چاکتر بیر بکاتەوە و زۆری ژوەر بگرێ، وەک ئەوەی ئەسپێک چاکتر ڕابکە
کاتێک مۆزێکی زۆری خواردووە و ورگی پڕ کردووە. هێشتا بەڕێزەکان مافورەکەی جێنەهێشتووە کە پەیامبەران بە هەموو لایەکدا ڕادەکەن و سەفتە کاغەزەکە دابەش دەکەن. ئەمە یەکەمین شتە پیاوەسپیەکە دوای ئەوەی خەوی لە چاوان تەراوە دەستی دەداتێ و دەیخوێنێتەوە و چاوەکانی لەو شتانەی سەفتە کاغەزەکە دەیانگێڕێتەوە دەچەقێنێ. هەموو پیاوانی سپی هەر هەمان شت دەکەن. ئەوانیش دەخوێننەوە. ئەوە دەخوێننەوە کە سەرگەورەی سەرکخێڵە گەورەکان و دەمڕاستەکان لە ئەوروپا لە فانۆکانی خۆیان داوتویانە. ئەمە زۆر بەوردی لەسەر مافورەکە نووسراوەتەوە. تەنانەت ئەو جلانیش کە لەبەریاندا بووە بە وردی وەسف دەکرێن. هەروەها هەر خۆراکێک کە هەر بەڕێزێک لەو بەڕێزانە خواردوێتی و ناوی ئەسپەکانیان تەنانەت ئەگەر بەدەست ئێلەفانتیاسیسەوە یا بیرکردنەوە پڕ لە کەم و کوڕەکانیەوە ئازار بچێژێ. ئەوەی ئەو سەفتە کاغەزە دەیگێڕێتەوە دەکرێت لە خاکی ئێمەدا ئەوها بێتە بەرگوێ. پولەنوو لەما تاتاتوو بەیانی دوای خەوێکی خۆش بەوە دەستی پێکرد کە سەرەتا نەختێک لە بەرماوەی تاروی دوێنێ ئێوارە بخوا. پاشان لە کوڵیتەکەی دەرکەوت و چوو بۆ ڕاوە ماسی. لە دەمەدەمی ئێوارەیشدا هاتەوە بۆ کوڵیتەکەی. خۆی لەسەر مافورەکەی ڕاکێشا و سترانی چڕی و تا دەمە و ئێوارە ئینجیلی خوێندەوە. سینای ژنی سەرەتا منداڵەکانی شیردا و دواتریش بۆ خۆشوشتن چووە سەرچەم. لە گەڕانەوەیدا گوڵێکی پواوی جوانی دۆزیەوە کە بۆ ڕازاندنەوەی دای لە قژی. پاشان بۆ کوڵیتەکە گەڕایەوە و هەروەها هەرچیەک ڕوودەدا، هەرچیەک مرۆڤان دەیانکەن یا نایانکەن لێرەدا دەخرێنە ڕوو. هزرە چاک و خراپەکانیان یا ئاخۆ مریشکێک یان بەرازێکیان سەر بڕیوە یان گەمێکیان دروست کردووە هیچ شتێک نییە لە گشت دنیای فراواندا ڕوونەدا و ئەم مافورە بە وردی نەیگێڕێتەوە. پیاوەسپیەکە ئەمە بەخۆ ئاگادارکردن لەبارەی هەموو شتێکەوە ناو دەبا. ئەو دەیەوێ لە هەموو شتێکە لە خاکەکەی ئەودا لە دەمی بەیانەوە تابوو لێڵەی ئێوارێ ڕوودەدا ئاگادار بێ و دەپەشۆکێ ئەگەر شتێکی بەسەردا تێپەڕێ. بە ئارەزووە بۆ لای خۆی بەکێشی دەکا. تەنانەت هەر ناخۆشیەک دەخرێتە ڕوو، هەروەها هەر شتێکی دروست کە ئاوەزی مرۆڤێک بەخۆشیەوە لە بیری دەکا. ئەم بەدی و زیان بەخشیە زۆر ورتر لە شتە چاکەکە دەخرێنە پێش چاو. هەر یەکەو بۆ خۆی بەجیا وەک ئەوەی چاکتر و خۆشتر بێ کە لە باشەکەی زیاتر ئاگادار بێ وەک لە خراپەکە. کە ڕۆژنامەیەک دەخوێنیتەوە پێویستت بەوە نییە بۆ ئاپۆلیما، مانونو یا ساوایی گەشت بکەیت تا بزانی هاوڕێیەکانت خەریکی چین، چۆن بیر دەکەنەوە یان ئاهەنگ دەگێڕن، دەتوانی ئارام لە سەرڕایەخەکەت ڕابکشی. سەفتە کاغەزەکە هەموو شتێکت بۆ دەگێڕێتەوە. ئەمە زۆر خۆش و جوان دەنوێنێ، بەڵام لە هەڵخەڵەتاندن زیاتر شتێکی تر نییە، چونکە ئەگەر ئێستا بە برایەکت بگەی و هەردوو پێکەوە سەفتە کاغەزەکەتان بەدەستەوە گرت بێ، ئەوە هیچ شتێکی تایبەت و تازەتان نییە بۆ یەکتری بگێڕنەوە، چونکە هەر یەک لە ئێوە هەمان شتی لەسەردایە. کەواتە بەرامبەر یەکتر بێدەنگ دەبن و ئەوە دەڵێنەوە کە سەفتە کاغەزەکە وتوێتی هەمیشە بەهێزتر و خۆشترە کە بەشداری لە ئاهەنگێکی یان پرسەیەکدا بکەیت لەوەی تەنیا لە دەمی نامەوە بۆت بگێڕێتەوە بە چاوی خۆت نەڕوانی. ئەوەی سەفتە کاغەزەکە دەیگێڕێتەوە نەیکردووە بە شتێکی زیان بەخش بۆ تێکدانی گیانمان، بەڵکو ئەوەی پێمان دەڵێ چۆن لەبارەی هەر شتێکەوە بیر بکەینەوە لەبارەی سەرخێڵە گەورەکانمانەوە یان سەرخێڵانی تر لە وڵاتانی تردا، لەبارەی هەموو شتێکەوە کە خەڵکی دەیکەن و بەسەریان دێ. ڕۆژنامەکە دەیەوێ هەموو خەڵک بکات بە یەکسەر، لەگەڵ یەکسەر و بیرکردنەوەدا دەجەنگێ. داوا دەکا هەموو مرۆڤێک هەمان سەر و هەمان بیرکردنەوەی ئەوی هەبێ. لە ئەمەیشدا سەرکەوتووە ئەگەر پیاو دەمە و بەیانی سەفتە کاغەزەکە بخوێنێتەوە، ئەوە دەزانێت سەر لە ئێوارێ هەر یەک لە پیاوەسپیەکان چی لەسەردایە و چۆن بیر دەکاتەوە. ڕۆژنامەکەیش جۆرە ئامێرێکە، هەموو ڕۆژێک بیرکردنەوەی تازە دەهێنێتە ئاراوە. بیرکردنەوەی زۆر زیاتر لەوەی تەنیا سەرێک بتوانێت پێشکەشی بکە، بەڵام زۆربەی ئەو بیرکردنەوانە لاوازن و هیچ شانازی و هێزێکیان تێدا نییە. ئەو بیرکردنەوانە سەرمان پڕ لە بژێوی دەکەن، بەڵام بەهێزی ناکەن. بە دڵخۆشیەوە دەتوانین لەبەری ئەو هزرانە پڕی بکەین لە لم. پیاوەسپیەکە سەری خۆی لێوان لێ و لەم بژێویە بێمانایانە پڕ دەکا. بەر لەوەی پێڕاگەی بێ یەکێک لەو بیرکردنەوانە لە خۆی دوور بخاتەوە، یەکێکی تری تێدا ئاخنێ. سەری ئەو وەک زەلکا و مانگروڤە وایە کە لە قوڕ و چڵپاوی خۆیدا دەخنکێ. لەوێڕا هیچ شتێکی بە بەرهەم و سەوز گەشە ناکاو، تەنیا حاڵاوێکی ناحەزی لە بەرز دەبێتەوە و مێرووی بۆگەن تێیدا دەسوڕێنەوە. زێدی ژیانە ساختەکە و سەفتە کاغەزەکە پیاوەسپیەکەیان کردووە بە کەسێکی لاواز، ڕێ لێ هەڵەبوو، کەسێک کە ڕاستی خۆش ناوێ، کەسێک کە چیتر ناتوانێت ڕاستی بناسێتەوە و پێی وایە تارمایی مانگ خۆیەتی و مافورێکی لەسەر نووسرا و ژیان خۆیەتی. گوێگرانی خۆشەویست، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی نوێم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە.
گوێگرانی خۆشەویست، هاتمەوە خزمەتان بۆ خوێندنەوەی بەشی دێم لە کتێبی پاپالانگی پیاوە سپیەکە دەردەگرانەکەی بیرکردنەوە لاپەڕە 103 کە وشەی ڕۆح دەکەوێتە سەر لێوی پیاوە سپیەکە، چاوەکانی گەورە و خڕ و ڕق دەبن، لە ترسان دەکەوێتە دڵەکوتە و هەناسەی سوار دەبێ و وەک جەنگاوەرێک کە دوژمنەکەی بەزاندبێ خۆی ڕادەکێشێ، چونکە ئەم ڕۆحە شتێکە زۆر شانازی پێوە دەکا. لە کاتێکی ئاوهادا باز لە گیانە بەهێز و گەورەکە نییە، ئەو گیانەی گەڕۆکە ئاینیەکە بەخواناوی دەبا، ئەو گیانەی ئێمە هەر هەمومان تەنیا گەردە نوسخەیەکین لی، بەڵکو ئەو ڕۆحە بچکۆلەی مەبەستە کە هی مرۆڤ خۆیەتی و هەزرەکانی دەخوڵقێنێ. کاتێک من لێرەوە ئەو درەختی مانگۆیە دەبینم کە لەو دیوی کڵێسەی گەڕۆکە ئاینیەکانەوەیە، ئەوە ڕۆح نییە، چونکە من هەر هێندەیە کە دەیبینم، بەڵام کاتێک بۆم دەردەکەوێ ئەو درەختە بەرزترە لە کڵێسەکە، ئەو ساڕۆحە، کەواتە تەنیا ناچار نیم بەوەی شتێک ببینم، بەڵکو دەیژبێ ئەو شتە بزانم. پیاوە سپیەکە کاتی خۆی هەر لەبەری بەیانەوە تا درنگانێک بۆ ئەم جۆرە زانستە تەرخان کردووە. گیانی ئەو بەردەوام وەک بۆریەکی ئاگرینی پڕ یان وەک دارقولاپێکی بۆ ماسی گرتن درێژکرا وایە، بۆیە بەزەیی بە ئێمەی خەڵکی کۆدورگەکاندا دێتەوە کە مەشقی زانستێک ناکەین، پێی وایە ئێمە لە گیاندا هەژارین و وەک گیان لە بەرانی دەشت و هەرد گەلۆرین. ئەوە ڕاست و بەڵگەنەویستە کە ئێمە کەم جار ئەو زانستە مەشق دەکەین کە پاپەلانگی بە هەزرین ناوی دەبا، بەڵام دەتوانی لە خۆت بپرسی کێ گەلۆرە، ئەوەی زۆر بیر ناکاتەوە یان ئەوەی زیاد لە پێویست بیر دەکاتەوە. پیاوە سپیەکە هەمیشە بیر دەکاتەوە. کوڵیتەکەم لە دارخورماکە گەورەترە. دارخورماکە لە کاتی زریاندا دەچەمێتەوە، زریانەکە بە دەنگ و ئاوازێکی بەهێز دەدوێ. بەم جۆرە پاپەلانگی ئابوو جۆرە بیر دەکاتەوە، تەواو وەک ئەوەی شایانی خۆی بێ لەوەیش بیر لە دەور و پشتی خۆشی دەکاتەوە. من کورتە بنم، هەمیشە دڵم شاد دەبێ کە کچێک دەبینم، زۆرم حەز لەوەیە بچم بۆ مالاگا و هەروسا، ئەمە خۆش و باشە، دەشێ لە بناغی شەوە زۆر بەسوود بێ بۆ کەسێک کە حەزی لەو کایە بێ کە لە سەریدایە، بەڵام پیاوە سپیەکە هێندە بیر دەکاتەوە، بیرکردنەوە بووە بە خویەک، بە پێویستیەک، بووە بە ناچاریەک بووی، دەبێ وەخت و ناوەخت بیر بکاتەوە. تەنیا بە زۆر لە خۆکردن دەتوانێت دەست لە بیرکردنەوە هەڵگرێ و بە هەموو ئەندامەکانی لەشیەوە پێکراو لێ کاتدا بژی. زۆربەی کات هەر بەسەر دەژی، لە کاتێکدا هەموو هەستەکانی تری لە خەڵوەتدان، ئەگەر چی دەڕوا ڕادەوەستێ، دەپەیوێ، دەخوا و پێدەکەنێ. بیرکردنەوە و هەزرەکان کە بەروبووم بیرکردنەوەن ئەویان بەند کردووە، ئەمە وەک جۆرێک لە مەزبوون وایە کە بیرکردنەوە خۆیەکان پێی دەبەخشن. کاتێک خۆر بە جوانی تیشک دەدا بە پەلە بیر دەکاتەوە و دەڵێ ئێستا خۆر چەند جوان تیشک دەهاوێژێ، بەردەوام بیر دەکاتەوە چەند جوان تیشک دەدا، ئەمە هەڵەیە، سەر و بڕ هەڵەیە، شێتیە، چونکە چاکترە کاتێک خۆر تیشک دەدا هەر بیر نەکەیتەوە. پیاوێکی زیرەکی خەڵکی سامووە دەست و قاچی لەبەر تیشکی گەرمی خۆردا درێژ دەکا و بیر لە هیچ ناکاتەوە. ئەو خۆر تەنیا لە ڕێی سەریەوە وەرناگرێ، بەڵکو لە ڕێی دەست، پێ، وڕان، سکی و لە ڕێی هەموو ئەندامەکانی لەشیەوە وەردەگرێ و لێ دەگەڕێ پێست و دەست و قاچەکانی بە خۆیان بیر بکەنەوە، بە دڵنیاییەوە ئەوانیش بیر دەکەنەوە، هەرچەند لەوانەیە بە جۆرێکی تر و جیاواز لەو بیرکردنەوەی سەر ئەنجامی دەدا. زۆربەی کات بیرکردنەوە وەک گابەردێکی گڕکانی لەم پەڕێکە لە سەرڕی پیاوە سپیەکەدا کە ناتوانێت لە سەرڕێی خۆی لای ببات. خۆش بیر دەکاتەوە، بەڵام پێ ناکەنێ، خەمبار دەفکرێ، بەڵام ناگری، برسیەتی کەچی تارویەک هەڵناگرێ، پال و سامی ناخوا. بە زۆری مرۆڤێکە کە هەستەکانی لە دوژمنایەتیدا لەگەڵ گیانیدا، مرۆڤێک کە بووە بە دوولەتەوە. ژیانی پیاوە سپیەکە لە زۆر لایەنەوە لە پیاوێک دەچێ کە بە کەشتیەک بەرەو ساڤایی دەچێ و بە ئەستەم لە خاکەوە دوورکەوتۆتەوە، کەچی دەست بە بیرکردنەوە دەکا کە چەند دەخایەنێت تا دەگەمە ساڤایی. بیر دەکاتەوە و ئەو دەشت و دەرەجوانە نابینێ کە گەشتەکەی پێدا تێدەپەڕێ، هەرزوو بنارێک لە دەستە چەپی کەنار زەریاکەوە دەردەپەڕێ، بە ئەستەم چاوی ئەو دیمەنەی بەند کردووە کە ئیتر ناتوانێ خۆی لە دەزرا بپسکێنێ. ئاخۆ لە ڕاستیدا چی لە پشت ئەو چیایەوە هەیە؟ دەپرسێ ئاخۆ ئاوێکی قوڵ هەیە یان تەنک؟ لە ژێرباری ئەو بیرکردنەوەنەدا لە بیری دەکات گوێ بۆ گۆرانی لاوانی نێو کەشتیەکان بگرێ و گاڵتەی پڕ لە خۆشی کیژەکانیش نابیستێ. بە ئاستەم ئاوەکە و بناری چیاکە دەکەونە پشتیەوە کە بیرێکی نوێ دەست بە ئازاردانی دەکات. تۆ بڵی دەمە و ئێوارە بابێت، ئەی ئەگەر باهەڵی کرد لەو ئاسمانە ساف و بێگەردەدا بە دوای هەوری تاریکدا دەگەڕێ. هەمیشە بیر لەوە دەکاتەوە کە لەوانەیە باهەڵ بکە، باهەڵ ناکا و بێ هیچ مەترسیەکیش دەمە و ئێوارە دەگاتە ساڤایی. بەڵام ئەمە بۆ ئەو وەک ئەوەیە هەرگیز گەشتەکەی نەکردبێ،
چونکە بەردەوام حەزرەکانی دوور لە لەشی دوور لە کەشتیەکەیەوە بوون، هەر بۆیە باشتر بوو لە ئۆپۆلۆ لە کوڵیتەکەی خۆی دەرنەکەوتبە. گیانێک کە بەو جۆرە ئازاری ئێمە دەدا لە ئایتووە، تێیش ناگەم بۆ دەبێ بەو جۆرە و هێندە زۆر خۆشم بوێ. پیاوەسپیەکە گیانی خۆی خۆش دەوێت، ڕێزی لێ دەگرێ و هەزرەکانی سەری دەکات بە خۆراکی گیان، قەت ڕێنادا گیانی برسی ببێ. گرنگیش بەوە نادا ئەگەر هزرەکانی یەکتری هەڵبلوشن، بە بەرزی لەگەڵ هزرەکانی دادەدوێ و لیان دەگەڕێ وەک منداڵانی باش پەروەردەنەکرا و هەرا بنێنەوە. وا هەڵس و کەوت دەکا وەک ئەوەی هزرەکانی گوڵ و چیا و دارستانی بەنرخ بن، لەبارەی هزرەکانی خۆیەوە دەدوێ وەک ئەوەی هیچ شتێک لە بەرامبەر ئەواندا نرخی نەبێ. کە پیاوێک ئازایە و کیژێک لە هەستەکانیدا دڵشاد، کەڵکی هیچ ناگرن بۆ ئەو، وا ڕەفتار دەکا وەک ئەوەی پەیامێک لە شوێنێکدا هەبێ و مرۆڤ بە بیرکردنەوە ناچار بکە، وەک ئەوەی ئەو پەیامە پەیامێکی خوابێ. بەڵام کاتێک چیا و دارخورماکان بیر دەکەنەوە، هیچ غەڵبەغەڵب و ژاوەژاوێک نانێنەوە. لە کاتێکی ئاوهاشدا شتێک بەڵگەنەویستە. ئەگەر دارخورماکانیش وەک پیاوەسپیەکە بە دەنگێکی بەرز و بەتوڕێیەوە بیریان کردبایەوە، نەیان دەتوانی ئەو گەڵا سەوزە جوانانە و ئەو بەروبوومە زێڕینانە بگرن، چونکە هەر زۆر ئاشناین بەوەی مرۆڤ بە بیرکردنەوە زوو پیر و ناشرین دەبێت، چونکە ئاشناین بەوەی ئەو گەڵا و بەروبوومانە بەر لەوەی پێبگەن بەردەبنەوە. بەڵام ئەوەی بڕوا پێکراوترینە ئەوەیە کە دارخورما و چیاکان زۆر بیر ناکەنەوە. بێ لەوەیش چەندین جۆر و شێوە لە بیرکردنەوە هەن، زۆر نیشانی جیاجیا بۆ تیرەکانی ڕۆح هەن. خەمبارترینیان بۆ ئەو بیرکەرەوانەیە کە لە دوورەوە بیر دەکەنەوە. چۆن دەبێ کاتێک سبەینێ خۆر هەڵدێ، یانە مەزنەکە لەبارەی منەوە چۆن بیر دەکاتەوە کاتێک دەخرێمە ناو سالە فێوە. لەکوێ بووم بەر لەوەی تاگالووە ئاگاگاکەمی پێبەخشیم. ئەم جۆرە بیرکردنەوەیە هێندەی هەوڵدان بۆ سیرکردنی خۆر بە چاوین و قاوە بێسوودە ناکرێ. بە هەمان جۆر کە بیرکردنەوە مەحاڵە لە دوورەوە، لە پێشەوە و لە دواویش هەروەها. ئەوەیش لەو کەسانەدا دەردەکەوێ کە مەشقی ئەو جۆرە بیرکردنەوەیە دەکەن. ئەوان لە تافی لاویەوە تا تەمەنی پیاوی 4 مشقی وەک مەلانی سەهۆڵبەندان لە یەک و هەمان جێدا دادەنیشن. چیتر نەخۆر نەزەریا فراوانەکە نەکیژە ناسکەکە دەبینن. حەز بە هیچ شادیەک ناکەن، حەز بە هیچ ناکەن. چیتر کاڤایەک بۆ ئەوان تام نادا. لە کاتی سەماکردنیشدا لە مەیدانی گوندەکەدا ڕادەوەستن و لە زەویەکەی بەردەمی خۆیان دەڕوانن. ناژین ئەگەرچی هێشتا نەمردوون، نەخۆشیە گرانەکەی بیرکردنەوە لێداون. ئەم بیرکردنەوەیە وا لە سەردەکات گەورە و بەرز بێ. ئەگەر کەسێک لە ئەوروپا زۆر و بە خێرایی بیر بکاتەوە، پێی دەڵێن ئەو سەرێکی گەورەیە. لەبری ئەوەی بەزەییان بەو سەرە گەورانەدا بێتەوە، بە ڕێزێکی تایبەتەوە تیان دەڕوانن. گوندەکان دەیان کەن بە سەرکخێڵی خۆیان. سەرێکی گەورەیش بۆ هەر لایەک بچێ، ئەوە ناچارە بە بەرچاوی هەموو مرۆڤانی ئەو جێوە بیر بکاتەوە. ئەمەی شوایان لێ دەکا کە ئارەزوێکی زۆریان بۆ ئەو سەرە هەبێ و بەسەر سوڕمانەوە تێی بڕوانن. کاتێک سەرێکی گەورە دەمرێ، خەمباری هەموو لایەکی وڵات دەگرێتەوە و خەمینی و سکاڵایەکی زۆر لەبارەی ئەوەوە کە لە دەست چووە دەبیسترێ. پاشان وێنەیەکی ئەو سەرە گەورە مردووە لە بەردێک دروست دەکەن و لە نێوەڕاستی بازاردا بە بەرچاوی هەمووانەوە دایدەنێن. ئەم سەرە بەردینانە زۆر لەو سەرانە گەورەتر دروست دەکرێن کاتێک لە ژیاندا بوون تا خەڵک سەریان سوور بمێنێ و بە سوکایەتیەوە لە سەرە بچووکەکانی خۆیان بکۆڵنەوە. ئەگەر لە پاپالانگیەک بپرسی بۆ هێندە بیر دەکەیتەوە، لە وەڵامدا دەڵێ چونکە نامەوێت دەبەنگ بم و حەز لە دەبەنگی ناکەم. هەر پیاوێکی سپی کە بیر ناکاتەوە وەک ڤالە ئایەکس سەیری دەکرێت. لە کاتێکدا بێگومان ئەوەی زۆر بیر ناکاتەوە و بەخۆی ڕێدەدۆزێتەوە زیرەکە. لەو بڕوایەدام ئەمە تەنیا بیانوێکە و پیاوەسپیەکە لە بەردەم ئارەزوە بەدەکانیدا بە چۆک دادێ. نیازی ڕاستەقانیش لەو جۆرە بیرکردنەوەی ئەوەیە کە دەوێ بگاتە نزیک هێزەکانی گیانەمەزنەکە، ئەوەی کە پیاوەسپیەکە بەخۆی ئەم ناوە پڕ لە زرنگەیی داوەتێ. فێربوون بە ناسین. فێربوون ئەوە دەگەێنێ کە شتێک هێندە نزیک لە چاوەکانت بگری کە بتوانی لوتت بەری بکەوێ، تەنانەت بە نێویشیدا دەربپەڕی. ئەمە ئارەزوویەکی بێتام و مایە ڕقلێبوونەوەیە کە دەست بگەێنیتە هەموو شتێک و سەری هەموو شتێک هەڵبدەیتەوە. هەزار پێیەک دەگرێ و بە شمشێرێکی بچووک یەکێک لە قاچەکانی لێ دەکاتەوە. قاچێکی ئاوها چۆن دێتە پێش چاو کاتێک کە لە لەشەکەی جیا دەکرێتەوە، چۆن بە لەشەکەوە نووسا بوو. قاچەکە دەشکێنێ بۆ ئەوەی ئەستوریەکەی تاقی بکاتەوە. ئەمە گرنگ و پێویستە. هێندەی دەنکەلمێک پارچەیەک لەو قاچە دەکاتەوە و دەیخاتە ژێر بۆریەکی درێژەوە. بۆریەک کە هێزێکی نهێنی هەیە و وا لە چاو دەکەن زۆر تیژ ببینن. ئابم چاوە گەورە و تیژانەوە لە هەموو شتێک دەگەڕێ. فرمێسکەکانت، پارچەیەک لە پێستت، تاڵەموویەک، هەموو شتێک لە هەموو شتێک دەگەڕێ. ئەو ئەمانە پارچە پارچە دەکا.
تا دەگاتە جەیەک کە هیچ شتێک بۆ پارچە پارچەکردن و تێکشکاندن نامێنێتەوە. هەرچەند ئەو جێ بێگومان بچووکترینە لەگەڵ ئەوەیشدا لە هەموو جێیەکانی تر گرنگترە، چونکە ئەوە دەواازەی توانستە باڵاکەیە. ئەو دەواازەی تەنیا گیانە مەزنەکە جێ تێدا دەگرێت. ئەم دەواازەیە لە پیاوەسپیەکە گیراوە. چاوە جادوویە هەرە باشەکانی تا ئێستایش بۆیان نەکراوە لە نێوی بڕوانن گیانە مەزنەکە قەت ڕێنادانهێنەکانی لێزەوت بکرێ. هێشتا کەس زیاتر لە بەرزی دارخورماکە هەڵنەگەڕاوە. ئەگەرچی توانی بێتیشی قاچەکانی بەتوندی لە دەوروبەرەکەی گیر بکە لە ترۆپکی دارەکەدا دەبێ بگەڕێتەوە. لەوێ هیچ قەدێک نییە تا بەرزتر پیدا هەڵبگەڕێت. گیانە مەزنەکەیش حەزی لە خۆتی هەڵقورتاندنی مرۆڤ نییە، هەر بۆیش لێیانێکی بەسەر هەموو شتێکدا داوە، لێیانێکی بێسەرەتا و بێکۆتایی. ئەگەر کەسێک بە وردی لەو هەموو بیرکردنەوانی کۆڵی باە بۆ دوجار بە دڵنیاییەوە ئەوەی بۆ ڕوندەبووە کە دەبەنگە بە جۆرێک دەبنگ کە بۆ گیانە مەزنەکەی بەجێ دەهێشت وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە کە ئەو بۆ خۆی ناتوانێ وەڵامیان باتەوە. زیرەکترین و بوێرترین پیاوانی سپیش بە خۆیان ددانیان بەمەدا ناوە. لەگەڵ ئەوەیشدا زۆربەی ئەوانەی هەزرین نەخۆشی خستون ناتوانن دەست لەوە هەڵبگرن کە بیرکردنەوە هۆیەکە بۆ ئەوەی مرۆڤ بە تەواوی شوێنەون ببێ. کوتومت وەک ئەوەی بە دارستانێکدا بڕوە کە هێشتا هیچ گردۆڵکەیەک تیدا بەرز نەبوو بێتەوە، لە شەودا بیر دەکاتەوە. ڕاستیەکەی ئەوەیش ڕوو دەدا کە چیتر هەست و نەستەکانی ناتوانن گیان لە بەرێک لە مرۆڤێک جیا بکەنەوە، وا دادەنێ کە مرۆڤ گیان لە بەرێکە و گیان لە بەرانیش مرۆڤن. بۆیش ناخۆش و بەدبەختیە کە گشت بیرکردنەوەکان بێگوێدان بە ئەوەی چاکنیان خراپ لە کاغەزە سپێت تەنکەکاندا بڵاو دەکرێنەوە، چاپ دەکرێن. پیاوە سپێکە وا دەڵێ ئەمەیش یانی ئەوەی ئەم مرۆڤە نەخۆشانە بیری لێ دەکەنەوە. بە ئامێرێک دەنووسرێتەوە کە بەهێز و پڕ لە نهێنی و سەیرە. هەزاران دەستی هەیە، ویستێکی بەهێزیشی هەیە، وەک ویستی زۆر لەسەر خێڵە گەورەکان، بەڵام نەک جارێک و دووجار، بەڵکو چەندین جار و بێکۆتایی هەمیشەیش هەر هەمان بیرکردنەوەن. زۆر لەو مافوری بیرکردنەوەنە دوایی لەسەر یەک دەپەستێورێن و کتێب وەک پیاوەسپیەکە ناوی لێناوە دروست دەکەن و بۆ هەموو لایەکی ئەو وڵاتە گەورەیە دەنێردرێن. هەر کەسێکیش دەست بۆ ئەو بیرکردنەوانە ببات هەر زوو تووشی دەردەکەیان دەبێ. مرۆڤ مافورە هەزریەکان وەک مۆزی شیرین هەڵدەلووشێ، لە هەموو کوڵیتێکدا هەن، چەندین تابوتی لێ پڕکردوون، گەنج و پیر وەک چۆن جرج قامیشە شەکر دەقرتێنن لی دەقرتێنن. ئەمەیش بووە بەهۆی ئەوەی کەمێکن ئەوانی تا ئێستایش دەتوانن ڕاست و دروست بیر بکەنەوە، بیرکردنەوە سروشتیەکان کە هەر یەکێک لە حەقدارەکانی ساموا دەتوانێت. بە هەمان شێوە سەری منداڵانیش هێندەی کە لە سەریاندا جێی ببێتەوە پڕ لە بیرکردنەوە دەکەن. ئەوانیش ناچار دەکرێن هەموو ڕۆژێک بە قەتژەمی خۆراکی خۆیان مافورە هەزرین بەقرتێنن. تەنیا تەندروستەکانن کە هەزرەکان لە خۆیان دوور دەخەنەوە و ڕێدەدەن وەک ئەوەی لە تەونێک بەر ببنەوە بکەونە خوارەوە. زۆربە سەری خۆیانیان لە بیرکردنەوە بار کردووە تا ئەو ڕادەیە ئیتر لە ناوە جێیتر نەماوە و هیچ تیشکێکیش چیتر بۆ ناوی تیشک ناداتەوە. ئەمە بە فێرکردنی گیان ناو دەبرێ. ئاکامی ئەم جۆرە سەراسیمەی و ڕێ لێ هەڵەبوونیش بە فێرکردن ناو دەبرێ، شتێک کە گشتی و لە نێو هەموواندا بەربڵاوە. فێرکردن یانی لێوان لێو پڕکردنی سەر بەزانست. فێرکراو درێژی دارخورمایەک، کێشی گوێزێکی هەندی، ناوی هەموو سەرخێڵە گەورەکان خۆی و کاتی جەنگەکانیان دەزانێ، ناوی هەموو ڕووبارێک، هەموو گیان لەبەرێک، هەموو ڕووەکێک دەزانێ، هەموو شتێک دەزانێ، هەموو شتێک. پرسێک لە فێرکراوێک بکە بەر لەوەی پێڕاگەی دەمتدا بخەی وەڵامەکەی تێدەگرێ. سەری ئەو هەمیشە لەسەر پێ و هەمیشە بۆ تەقاندن ئامادەیە. هەموو ئەوروپایەکان کاتی هەرە باشی ژیانیان بۆ ئەوە تەرخان دەکەن کە سەریان بکەن بە خێراترین بۆری ئاگر پرژێن. ئەوەی خۆی لە فێرکردن بپارێزێ بە فێربوون ناچار دەکرێت. هەر پیاوێکی سپی دەبێ بزانێ و ناچارە بە بیرکردنەوە. ئەو شتە تەنیایی بتوانێت هەموو ئەو خەڵکەی بە دەردی بیرکردنەوە نەخۆشن لە بیرکردنەوە چاک کاتەوە وەلانان و تووردانی هەزرەکانە. بەڵام ئەمە پیادە ناکرێ، لەبەر ئەوەیش تەنیا کەم کەس هەن دەتوانن ئەوە بکەن. زۆربەیان بەو نێوەدا دێن و دەچن و بارێکی گرانیان لەسەر سەریان هەڵگرتووە بە جۆرێک کە لەش بەو بارە گرانە داهێزراوە و بێهێز و بەر لە وەخت سیز دەبێ. ئێستا برا ئازیزەکانم بیر ناکەنەوە دوای هەموو ئەمانە کە بەنیازێکی پاک و حەقیقەت ئامێز بۆم گێڕانەوە دەکرێت لە پیاوەسپیەکە بە هێند بگرین و خۆمان فێر بکەین کە وەک ئەو بیر بکەینەوە. لە وەڵامدا دەڵێم نا، چونکە ئێمە نە لە سەرمانە بیر بکەینەوە نەدەیشکرێ شتێک بکەین کە لەشمان بەهێز و هەستەکانمان شاتر و دروستتر ناکات. دەبێ بە ئاگابین لە هەموو شتێک کە شادی ژیانمان لێزەوت دەکا، لە هەموو شتێک کە گیانمان تاریک دەکا و ڕووناکیەکەی لێدەدزێ، لە هەموو شتێک کە دەبێ بەمایی ناتەبایی لە نێوان لەش و سەرماندا. لە ڕێی خۆیەوە پیاوەسپیەکە بۆ ئێمەی دەسەلمێنێ
کە حەزرین نەخۆشیەکی گرانە و نرخی مرۆڤ زۆر کەمتر دەکاتەوە. گوێگرانی خۆشەویست، هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی دێم لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە. گوێگرانی خۆشەویست، هاتینەوەلاتان بۆ خوێندنەوەی بەشی 11 هەموو کۆتایی لە کتێبی پاپالانگی پیاوەسپیەکە. پاپالانگی دەیەوێ بەرەو تاریکستانیەکەی خۆی ڕامان بکێشێ. لاپەڕا 115. برا ئازیزەکانم، کاتێک هەبوو ئێمە هەر هەمومان لە تاریکیدا بووین و هێشتا هیچ کەسێک لە ئێمە تیشکی ڕووناکی پەیامەکانی ئاینی دیانانی نەبینی بوو. ئەوسا وەک منداڵێک کە ناتوانێت کوڵیتەکەی خۆی بدۆزێتەوە، بێنیاز بەو نێوەدا دەگەڕین. دڵمان بە خۆشەویستێکی مەزن ئاشنا نەبوو بوو. گوێیەکانیشمان هێشتا لە ئاس پەیامی خوادا داخراو بوو. پیاوەسپیەکە لەگەڵ ڕووناکیەکەدا هات بۆ لامان بۆ ئەوەی لە تاریکی ڕزگارمان بکە. ڕێی بۆ لای خودا پیشانداین و فێری کردین خوامان خۆش بوێ. بۆیە وەک ڕووناکهێنێک، وەک دەمڕاستێکی گیانە مەزنەکە ئەوەی ئەو بەخواناوی دەبا پێماندا هەڵدا و پەسەندمان کرد. فێر بووین و پاپالانگیمان وەک برایەکی خۆمان قبول کرد. ڕێمان لێ نەگرت بێتە خاکەکەمانەوە، بەڵکو بەنیاز پاکیەوە هەموو میوە و هەر شتێکە بەکەڵکی خواردن بێ لەگەڵ ئەو وەک ئەوەی منداڵانی یەک باوک بین بەشمان کرد. پیاوەسپیەکە ئەرکێکی نەکێشا کاتێک پەیامە ئاینیەکانی خۆی پێگەیاندین. تەنانەت ئەو کاتێش کە لە دژی فێرکردنەکانی وەک منداڵانی گڕۆز وەستاینەوە بۆ هەر ئەرک و هەر شتێکی تر کە لەلایەن ئێمەوە ڕوبەڕووی بووەوە بە ئەمەکین و هەتای وەک ڕووناکی هێنێک پێیدا هەڵدەڵین. گەڕۆکە ئاینەکە یەکەم کەسێک بوو کە فێری کردین خوا چییە. لەسەر ڕێی خوا کەونارەکانمان لایداین. ئەو خوایانەی بە ساختە ناوی دەبردن، چونکە ئەوان خوا ڕاستەقینەکەیان لە نێو خۆیاندا هەڵ نەگرت بوو. بەو جۆرە دەستمان لە پاڕانەوەی ئەستێران لە هێزی ئاگر و با هەڵگرت و ڕوومان بۆ خواکەی ئەو وەرگێڕا، خوا گەورەکەی ئاسمان. یەکەم کردەی خوا ئەوە بوو کە بە یارمەتی پیاوەسپیەکە هەموو چەک و بۆریەکی ئاگرینمان لێ سندرا تا لە ئاشتیدا وەک دیانانی چاک لەگەڵ یەکتر بژین، چونکە هەموو بە پەیامی خوا ئاشناین کە دەبێ یەکترمان خۆش بێ و یەکتر نەکوژین. ئەمە باڵاترین پەیامی ئەوە. چەکەکانمان تووردا و لەو دەمەوە هیچ جەنگێک دوورکەکانمانی نەگرتوێتەوە. هەر یەکێک لە ئێمە وەک برایەک بەڕێزەوە سەیری ئەوی تر دەکا. ئێمە دیتمان کە پەیامی خوا ڕاست بوو، چونکە ئەمڕۆ گوندەکانمان بە ئاشتی لەگەڵ یەکتر دەژین و وەک جاری جاران هیچ پشێوێکی گەورە لە ئارادا نەماوە و ئەو ترس و بیمانەی نەیان دەویست بەرۆکمان بربن کۆتاییان هاتووە. هەرچەند هیچ کەسێک لە ئێمە هێشتا بە تەواوتی پڕ لە خوا و خۆشەویستی ئەو نەبووە، لەگەڵ ئەوەیشدا بە پێزانینەوە لەو دەمەوە کە دەستمان بە پیاهەڵدانی خوای مەزن گەورەترین سەرخێڵ و فەرمانڕەوای سەرزەمین کردووە، هەست دەکەین هەست و نەستەکانمان فراوانتر و بەهێزتر بوون. بەڕێز و پێزانینەوە گوێ بۆ پەیامە گەورە و زیرەکەکەی ئەو ڕادەگرین کە بەردەوام خۆشەویستیمان بەهێز دەکاو لە گیانە مەزنەکەی خۆی پڕترمان دەکات. من وتم پاپالانگی لەگەڵ ڕووناکیەکدا هات بۆ لامان. ئەو ڕووناکیە خۆشەی لە دڵماندا کڵپەی کرد و هەستی پڕکردین لە شادی و پێزانین. پیاوەسپیەکە بەر لە ئێمە ڕووناکیەکەی وەرگرت بوو. ئەو لە نێو ڕووناکیەکەدا بوو بەر لەوەی پیرترین کەس لە نێو ئێمەدا لەدایک بوو بێ، بەڵام ئەو تەنیا لەسەر دەستێکی درێژکرا و ڕووناکیەکە ڕادەگرێت بۆ ئەوەی خەڵکی تر ڕووناک بکاتەوە. خۆی لەشی خۆی لە تاریکیدان، دڵیشی زۆر لە خواوە دوورە. ئەگەر چی بەدەم نێوی خوا دەبا، هەر بۆیشە کە ڕووناکیەکە بەدەستیەوە دەگرێت. هیچ شتێک لەوە گرانتر نییە و هیچ شتێکیش دڵم خەمبارتر ناکە. ئێوە منداڵە ئازیزەکانی کۆدورگەکان، کاتێک ئەمەتان پێدەڵم، بەڵام ئێمە نابێ و ناکرێ بە پیاوەسپیەکە هەڵبخەڵەتین. ئەگەر نا بەرەو تاریکەکەی خۆی ڕامان دەکێشێ. ڕاستە ئەو لەگەڵ پەیامی خوادا بۆ لای ئێمە هات، بەڵام بەخۆی لە پەیامی خوا و دەرسی ئەو نەگەیوە. ئەو بەدەم و بەسەر لەو پەیامە تێگەیوە، بەڵام بەلەشی نا. ڕووناکیەکە نەچوێتە نێویەوە تا بتوانێت دووبارە تیشکی ئەو ڕووناکیە بداتەوە، تا هەموو شتێکی نێودڵی بۆ هەر لایەک بچێ و ڕوو لە هەر جێک بکە لە ڕووناکیەکەدا مەلە بکەن. لە ڕووناکیەکەدا کە مرۆڤ هەروەها دەتوانێت ناوی خۆشەویستیش ببات. ڕاستیەکەی چیتر ناتوانێت هەست بەو ساختەیە بکە کە لە نێوان لەش و پەیڤەکانیدا هەیە، بەڵام تۆ دەتوانی تێبینی بکەی کە هیچ پیاوێکی سپی ناتوانێت لە دڵەوە نێوی خوا بهێنێ. لە کاتێکی ئاوهادا دەم و چاوی وەردەگێڕێ وەک ئەوەی ماندوو بێ یا پەیڤەکەت هیچ پەیوەندی بەوەوە نەبێ. بێشک هەموو سپیەکان خۆیان بە منداڵانی خواناو دەبن و ڕێدەدەن سەرخێڵانی دنیایی ڕاستی بڕواکەیان لەسەر ڕایەخ و بەنووسین بسەلمێنن، بەڵام لەگەڵ ئەوەیشدا خوا بە ئەوان نامۆیە. ئەگەر چی هەر یەک لەوان دەرسە مەزنەکەی وەرگرتووە و
هەر یەک لەوان دەزانێ خوا هەیە، تەنانەت ئەوانیش کە لەبارەی خواوە لە کوڵیتە جوان و گەورەکاندا کە بۆ مەزنی ئەو بیناکراون قسە دەکەن لە نێو خۆیاندا خۆیان هەڵنەگرتووە و وتەکانیان لەگەڵ بادا بە نێو ژوورە گەورە خاڵیەکەدا دەڕۆن. ئەو خواپەرستانە وتەکانیان پڕ ناکەن لە خوا، ئەوان وەک ئەو شەپۆلانە دەدوێن کە دەدەن بە دەستپێکی کەناری زەریادا و کەس نایان بیستێ ئەگەر چی بێبڕانەوە دەنگیان دێ. دەتوانم ئەمە بڵێم بێ ئەوەی خوا لێم تووڕە ببێ، ئێمە منداڵانی کۆدورگەکان کاتێک لە ئەستێران و ئاگر دەپاڕاینەوە خراپتر نەبووین لەو بارەی کە ئێستا پیاوەسپێکی تێدا دەژی. ئێمە بەد بووین و لە تاریکیدا دەژیین چونکە بەڕووناکیەکە ئاشنا نەبووین. پیاوەسپێکە بەڕووناکیەکە ئاشنایە و لەگەڵ ئەوەیش لە تاریکیدا دەژی و بەدە، بەڵام بەدترین ئەوەیە کە خۆ بە دییان و منداڵی خوانێ و دەبا و دەیەوێ وا لە ئێمە بکا بڕوا بکەین ئەو ئاگرەکەیە لەبەر ئەوەی کڵپەیەکی بەدەستیەوە گرتووە. بەدەگمەن خوا لە هەستی پیاوەسپێکەدایە تا کاتێک زریان هەڵنەکاتە سەری یا تا کڵپەی ژیانی نەکوژێتەوە بیر لەوە ناکاتەوە هێز هەن لەسەر و ئەوەن و سەرخێڵانی لە خۆی باڵاتر هەن. ڕۆژانە خوالی تێک دەدا و لە تام و چێژ و ئاسوودەیە سەیر و سەمەرەکانی دووری دەخاتەوە. ئەو دەزانێ خوا هەرگیز ئەمانی پێخۆش نییە و پێیان ڕازی نییە و هەروەها دەزانێ ئەگەر ڕووناکی خوا لە نێویدا شەوق بداتەوە دەبێت لە شەرمەزاریدا خۆی فڕێ بداتە ناو لمەکەوە، چون ئەو تەنیا پڕە لە ڕق و چڵێسی و دوژمنایەتی. دڵی ئەو بۆ بە قولاپێکی گەورە و تیش، قولاپێک کە تەنیا بۆ نێچیرە لە بری ئەوەی بۆ ڕووناکیەک بێ کە تاریکی ڕاودەنێ و هەموو شتێک ڕۆشن و گەرم دەکاتەوە. پیاوەسپیەکە خۆی بە دییان ناو دەبا، پەیوێک کە وەک خۆشترین ئاواز وایە. دییان کە دەبێت تا هەتایە بتوانین خۆمان بە دییان نێوبەرین. دییان بوون ئەوە دەگەیەنێ کە هەست بە خۆشەویستی بۆ خوای گەورە، بۆ براکان و پاش هەموو شتێکیش بۆ خۆت بکەیت. خۆشەویستی کە کاری چاک دەگەیەنێ، دەبێت وەک خوێنی نێو لەشمان وابێ، وەک دەست و سەر لەگەڵ ئێمە یەک بێ. پیاوەسپیەکە پەیوی دییان و خوا و خۆشەویستی تەنیا لە دەمیدا هەڵدەگرێ، بە زمان لێیان دەدا و دەنگێکی بەرزیان لێوە دەهێنێ. بەڵام دڵ و خۆشەویستی ئەو لە بۆ خوا ناچەمێنەوە، بەڵکو تەنیا بۆ شت، بۆ پارچە تەنەکە خڕەکان و کاغەزە قورسەکان، بۆ بیرکردنەوەی پڕ لە ئارەزوو، بۆ ئامێرەکان دەچەمێنەوە. جگە لە ئارەزووی داخوازیکردنێکی زۆری کات هیچ ڕووناکیەک ئەو پڕ ناکات. بە هەمان شێوەیش هەر شێتێک کە دەوری کارەکەی داوە ئەویان پڕ کردووە، ئەو بە دڵخۆشیەوە تا جارێک بچێ بۆ لای خوا کە زۆر لێوە دوورە دەجاران بۆ دیدەنی زێدی ژیانە ساختەکە دەچێ. برا ئازیزەکان، پیاوەسپیەکە لە ئەمڕۆدا زۆر زیاتر لەوەی کە ئێمە جارێک لە جاران بوو بێتمان بتەخوای هەن. ئەگەر ئێستا ئێمەیەک بتەخوامان هەبێ و لێی بپاڕینەوە و بە مەزنیدا هەڵبڵین و لە بەردڵمان بە هەمان شێوەی خوا خۆشەویست بێ، خوا ئەوە نییە کە خۆشەویستترینە لە دڵی پیاوەسپیەکەدا. لەبەر ئەوەیە کە ڕێناداویستی خوا بێ لە ویستی ئایت و ڕوو بدا. بیرم کردووەتەوە و ئێستاش بە ئێوە دەڵێن پیاوەسپیەکە پەیامە ئاینیەکەی خۆی وەک کەلوپەلێک پێگۆڕینەوە بۆ ئەوەی لە بری ئەوە میوەکانمان گەورەترین و جوانترین بەشی خاکەکەمان بۆ خۆی ببا. من هەر زۆر بەباشی ئەمەی لێ چاوەڕوان دەکەم، چون دەزانم خوا ئێمە لەو خۆشتر دەبێ، ئەو کە ئێمە بە درەندە و کێوی نێو دەبا. ئەمەش ئەوە دەگەیەنێ ئێمە ئەو مرۆڤانە بین کە ددانی گیان لەبەرمان هەبوون و دڵ لە لەشماندا نەبێت. بەڵام خوا دەچێتە نێو چاوانی پیاوەسپیەکە و دوولەتی دەکات، تاوای لێ بکا ببینێ. ئەو بە پیاوەسپیەکەی گوت ئەوە بە کە دەتەوێ ببی، لەوە زێتر پەیامت نادەمێ. پیاوەسپیەکەیش بەڕێی خۆی داڕۆی و خۆی ناساند شەرمە، سام ناکە بە زمانێکی درێژ و پەیوی پڕ لە شانازیەوە چەکەکانی لە ئێمە وەرگرت و لەگەڵ خوادا کەوتە دوان یەکترتان خۆش بوێ. ئەمێستایش برایان ئێوە پەیامێکی سامناکتان لەبارەی بێخواییەوە بیست، لەبارەی ڕق و تاریکیەوە بیست. ئەوروپا خۆی دەکوژێ، پیاوەسپیەکە مێشکی تێک چووە، خەڵک براکانی خۆیان دەکوژن، هەموو شتێک خوێن و ترس و کڵۆڵیە. ئاخیرەت پیاوەسپیەکە دان بەمەدادەنێ. من خوام لە نێو خۆمدا هەڵ نەگرتووە، ڕووناکیەکەی نێو دەستەکانیشی خەریکە دەکوژێتەوە. تاریکی باڵی بەسەر ڕێگەکەیدا کێشاوە، پیاو تەنیا دەنگی ئەو باڵێکدانە سامناکانە دەبیستێ کە لە سەگە درندەکانەوە دێن، تەنیا قیژەی کوندە پەپووەکان دەبیستێ. برایان، خۆشەویستی خوا و خۆشەویستی ئێوە پڕم دەکا، بۆیە خوان و زەیەکی پێبەخشیوم بۆ ئەوەی هەموو ئەو شتانەتان پێ بڵێم کە پێم وتون، تا بتوانین لە نێو خۆماندا بەهێز بین و بە زمانە خێرا و هەڵخەڵەتێنەکەی پیاوەسپیەکە تێک نەشکین. با لە ئێستاوە دەستمان درێژ بکەین، کاتێک لێمان نزیک دەبێتەوە هاواری لێ بکەین با دەنگە بەرزەکەت بێدەنگ بێ، پەیوەکانت وەک شڵپەی کەنار و زەریا و خشتەی باینێ و دارخورماکان وان، بەڵام لەوە زیاتر نین، تا بەخۆت سیمایەکی شاد و بەهێز و چاوانێکی پڕ لە شەوق نیشان نەدەیت، تا وێنەی خوا لە نێوتدا وەک خۆرتی شک نەداتەوە. بێ لەوەیش لە دوورەوە لێ ڕابوەستین و بانگی لێ بکەین
خۆت و گشت تام و چێژ و حەز و ئارەزوەکانت دوور لە ئێمە ڕابگرە. هەڵپەی درڕندانت بە دوای سەروەت و سامانی نێودەستیان سەردا، داوات بۆ ئەوەی لە برایەکت زیاتر سەیرت بکرێ، دوور لە ئێمە ڕاگرە. گشت خەریک بوونە بێ ئاوازەکانت لەگەڵ هەموو کار و دەنگێکی ون کە لە دەستەکانتەوە دێن، بیرکردنەوە و زانستە هەڵوەڕەکانت کە لەگەڵ ئەوەیشدا هیچ نازانن، لەگەڵ گشتێتیەکانتدا کە تەنانەت پشووی لەبەر خەوتنیشت هەڵگرتووە، دوور لە ئێمە ڕابگرە. ئێمە ئەم هەموو شتانەمان پێویست نین، بەو ئاسوودەیە جوان و ڕاستەقینانە ڕازین کە خوا بەشێکی زۆری لێ پێداوین. با خوا یارمەتیمان بدات تا ڕووناکیەکەی کوێرمان نەکاو بەڕێی هەڵەدا نەمان بە، بەڵکو هەموو ڕێگەکان ڕووناک بکاتەوە تا بتوانین بە ڕووناکیەکەی ئەودا بڕۆین و ڕووناکیە جوانەکەی بۆ خۆمان بەدەست بهێنین کە ئەمە دەگەیەنێ یەکترمان خۆش بوێ و تالۆفای گەورە لە دڵماندا بپارێزین. گوێگرانی خۆشەویستی شنەوای دەنگی هاتینە کۆتایی خوێندنەوەی کتێبی پاپالانگی پیاوەسکیەکە بە هیوای سوودێکی باش بۆ هەمووان هاوڕێتان ئیمان عەلی. Shinawa, the vocal library, a ray of enlightenment to everyone. Shinawa is the biggest vocal library in Kurdistan and Iraq. As other libraries in the world, it provides hundreds of resources in different fields of study in Kurdish, Arabic, and English. Besides annually re-preparing new educational programs vocally for 1st to 12th grades and recording scientific resources for the blind students at different departments of the university. At the same time, Shinawa offers free with high quality recording to those poets, writers, and translators who desire to publish their written works vocally. Shinawa is a pioneer in offering education, culture, and knowledge to everyone. Dear blind students, blind readers, and whoever would like to benefit from our library, you can visit us at the following address: Blind Union of Kurdistan, 60 Meter Street, opposite the bowling center. The phone number 328-7197.